بناوی خوای بەخشندەی میهرەبان بەناوی گەلی کوردستان دانیشتنی ژمارە 4 ئاسایی خولی بەهارەی ساڵی سێم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەست پێکەین. ئێستش داوا لە بەڕێز سکرتێری پەرلەمانەکەین بەرنامەی کاری ئەم کۆبوونەوەیە و پوختەی کۆنووسی کۆبوونەوەی پێشوو بخێنێتەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەرنامەی کار بەپێی حکمی مادەی 5 برگەکانی یەکەم و دووەم و سەیەم لە مادەی 16 برگەی سەیەم لە مادەی 18 برگەکانی یەکەم و دووەم و سەیەم و چوارەم و پێنجەم لە مادەی 20 مادەکانی 47 48 52 54 و 55 و 56 و 57 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بریاریدا بەرنامەی کاری دانیشتنی ژمارە 4 ئاسایی خولی بەهارەی ساڵی سەیەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە کاتژمێر 11 پێشنەوە ڕۆژی سێشەممە ڕێکەوتی 16 سی 2021 بەم شێوەیە بێت. خستنەڕوو کێشە و گرفتەکانی پارێزگای هەڵەبجە بەمەبەستی چارەسەرکردنیان بە ئامادەبوونی لایەنی پەیوەندیدارەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان بەپێی حکمی برگەی یەکەم لە مادەی 66 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. پوختەی دانیشتنی ژمارە 3 ئاسایی بەپێی حکمی برگەی دووەم مادەی 252 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. پوختەی دانیشتنی ژمارە 3 ئاسایی خولی بەهارەی ساڵی سەیەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە کاتژمێر 11 پێشنەوە ڕۆژی چوارشەممە ڕێکەوتی 10 2021 بەم شێوەیە خوارەوە بوو. یەکەم دەستپێکردنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان، دووەم خوێندنەوەی بەرنامەی کار و پوختەی دانیشتن لەلایەن بەڕێز سکرتێری پەرلەمان، سەیەم دەستپێکردنی برگەکانی بەرنامەی کار لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان، چوارەم خستنەڕوو بیرۆکەی بەڕێز پەرلەمانتار هیویدار ئەحمەد سەلمان پەیوەست بە ژینگە، پێنجەم خوێندنەوەی دووەم وە گفتوگۆکردن مادەی 7 لە کۆی 28 مادە لە پێشنیازی یاسای پاراستنی تۆڕ بنچینەکانی ئاوەڕۆ لە هەرێمی کوردستان، شەشەم کۆتایی هاتنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان. زۆر سپاس. ئەتوانی ئامادە نەبووانیش بخێنیتەوە فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان ناوی ئەو ئەندامانەی مۆڵەت پێدراویان بەبێ مۆڵەت ئامادە نەبوو بۆ دانیشتنی ژمارە 3 ئاسایی خولی بەهارەی ساڵی سەیەم لە خولی هەڵبژاردننی پەرلەمان لە ڕێکەوتی 10 2021. بەڕێز سەرۆکی پەرلەمان هەموویان مۆڵەتیان پێدراوە. بەڕێز جەلال محەممەد عەبدوڵڵا، جەلال محەممەد ئەمین، زکری ئەحمەد ئیسماعیل، شوان کەریم محەممەد، شیرین یونس عەبدوڵڵا، سەباح محمود محەممەد، کلارە عودیش و یعقوب محەممەد، سعدەدین ئەنوەر، هاوڕێ بەنا محەممەد، هەورەمان محەممەد شەریف، بەهمان کاک عەبدوڵڵا، جەلال محەممەد عەبدوڵڵا، جەلال محەممەد ئەمین ئەوە بۆ دانیشتنی دووەم بوو، زێدان ڕەشید خان، سەرچنار ئەحمەد محمود، سیروان فەرەج محەممەد، شوان کەریم محەممەد، شیرین یونس عەبدوڵڵا، شێرکۆ جەودەت مستەفا، سەباح محمود محەممەد، کلارە عودیش و یعقوب، محسن حوسێن مستەفا، محەممەد سعدەدین ئەنوەر، هاوڕێ بەنا محەممەد، هەورەمان حەمەد شەریف، هێمداد سەباح بیلال. زۆر سپاس. بەڵێ بەڕێزان ئەندامانی پەرلەمانی کوردستان بەناوی دەستەی سەرۆکایەتی بەناوی بەڕێزتان زۆر بە گەرمی بە خێرهاتنی وەزیرە بەڕێزەکانی حکوومەتی هەرێمی کوردستانەکەین کە بە دەنگ بانگێشتەکەی پەرلەمانی کوردستانەوە هاتن بۆ ئامادەبوون لە دانیشتنێکی تایبەت بە پارێزگای هەڵەبجە. بەڕێزان ئێمە چاوەڕێەکەین تا سعات ئەبێتە 11 5 دقە ڕائەوەستین، دوای ئەوە دەست بە جێبەجێکردنی بەرنامەی کارەکەمانەکەین. بەڕێزان هاوکات بە خێراتنی بەڕێز جێگری پارێزگاری هەڵەبجاکەین کە بە نوێنەرایەتی بەڕێزیان لێرەیە لە یادداشتی پەرلەمانتاران هاتبوو کە داوایان کردبوو بەڕێز
پارێزگاری هەڵەبجە ئامادە بێ بەڵام بەڕێزیان وەڵامی داوینەتەوە کە ئەو لەبەرەوەی ئەمڕۆ ئیلتیزامی هەیە و پابەندی هەیە بە ئەو میوانانەی کە ئەمڕۆ سەردانی هەڵەبجاکەن بەڕێزیان وەکالەتی دەکەن لەم دانیشتنەیە هاوکات بە خێرهاتنی هەموو ئەو میوانە بەڕێزاناکەین کە بە هەمان مەبەست هاتوون و لە بەشی سەرەوەی هۆڵەکە ئامادەیان هەیە. ئەندامانی بەڕێزی پەرلەمان وەزیرە بەڕێزەکان میوانانی ئازیز ئێستش بۆ ڕێزگرتن لە ڕۆحی بەرزەفڕی شەهیدانی کیمیابارانی هەڵەبجە بۆ ماوەی 5 دقە بە بێدەنگی ڕائاوەستین فەرموون.
بەخێراتنی بەڕێز جێگری وەزیری شەهیدانەکەین کە ئەمڕۆ بەهۆی پابندبوونی بەڕێز وەزیری شەهیدان بە مەراسیمی هەڵەبجە نوێنەرایەتی وەزارەتەکەیەکە. ئەندامانی بەڕێزی پەرلەمان ئەمڕۆ بە ئامادەبوونی 7 وەزیری وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و بەڕێز سەرۆکی دەستەی وەبەرهێنان، بەڕێز جێگری وەزیری شەهیدان، بەڕێز جێگری پارێزگاری هەڵەبجە کۆبوونەوەیەکی گرنگمان دەبێ کە تایبەتە بە خستنە ڕووی کێشە و گرفتەکانی پارێزگای هەڵەبجە بە مەبەستی چارەسەرکردنیان کە خۆشبەختانە ئەمە یەکەم جارە پەرلەمانی کوردستان بە دیاریکراوی لە ڕۆژی 16ی سێ بە ئامادەبوونی لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان باس لە کێشە و گرفتەکانی پارێزگای هەڵەبجە بکە کە ئامانجی سەرەکی لەم کۆبوونەوەیە قسەکردنە لەسەر چۆنێتی چارەسەرکردنی کێشەکانیان پێکەوە بەیەکەوە پەرلەمانی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە پەیوەندیدارەکان بۆ ئەوەی پارێزگای هەڵەبجە هەم لە ڕووی هەیکەلیەوە هەم لە ڕووی پێداویستیەکانیەوە بکەوێتە دۆخێکەوە کە لە ئاستی طموحی هەمومان بێت. بۆ ئەم مەبەستە ئێمە داوامان لە پەرلەمانتارانی بەڕێز لیژنەکانی پەرلەمانی کوردستان کردبوو کە بۆ ئەم بابەتە راپۆرتی خۆیان ئامادە بکەن. سەرەتاش بە خوێندنەوەی یاداشتی لیژنەی شەهیدان لە پەرلەمانی کوردستان دەست بە کۆبوونەوەکەمانەکەین هیوادارین هەمومان پابەندی کات و پابەندی گرنگی و هەستیاری دۆخی پارێزگای هەڵەبجە بین بۆ چەند سعاتێک خۆمان لە هەموو ئایدۆلۆجیا و بیر و باوەڕێکی حیزبی دابماڵین و تەرکیزی تەواوەتیمان بخەینە سەر هەڵەبجە، پێداویستیەکانی هەڵەبجە، زامی هەڵەبجە. فەرموون سەوسەن خان. بەڵێ کاک کاروان. نقطەی نظامی. بەناوی خودای گەورە مهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان لەم ڕۆژە پیرۆزە و لەم یادە مەزنەدا کە 5,000 ڕۆڵی کوردستان گیانی خۆیان بەخشی لە پێناوی کوردستانی بوونیان جنۆساید کران مەبەستمە کە باس لە بابەتێکی یەکجار گرنگ بکەم ئەگەر دەرفەت بفەرمونون. لە دەستپێک داوا کوڕوونکردنەوە بۆی پەیامەکەم بە هەڵە نەگات دەمەوێت بڵێم کە من هەمیشە باوەڕم بەوە هەبووە کە دەوڵەت دروستبوون لەسەر ئەساسی هاوڵاتی بوون بێت و دەوڵەتێک بێت کە مافی هەموو پێکاتەکانی تێدا پارێزراو بێت. و لە هەمان کاتدا باوەڕم بەوە هەیە کە لەم حتە تاریخی ئێستا ئێمە تێیدا دەژین چەقی ململانەکان لە بەغدا دەبێت و هەروەها هەرگیزا و هەرگیز باوەڕمان بە ناسیۆنالیزمی قەومی نەبووە. بەڵام شەرم نییە کە شانازی بە کوردستانی بوونی خۆمانەوە بکەین. کوردستانێک کە کورد و ئاشووری تورکمان و سریان بە خێرایی تەواوی دەکەم کە کورد و ئاشووری و سریان و کلدان هەمویان تێدەزەگەی بێتەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەمە نەخشەی کوردستانی گەورەیە ئەگەر دیقەت بدەین نقطەی نظامیە تکاتان لە دەکەم ڕۆژێکی زۆر پیرۆزە. ئەمە نەخشەی کوردستانی گەورەیە ئەم کوردستانی کە لە ساڵی 1966 لەلایەن ڕووسیای قەیسەریەوە کە نەخشەکەی چێشراوە بەداخەوە بەلامانەوە سەیرێکە تازە بە تازەمە تەراجع لەم نەخشەیە دەکەین کە ئەم نەخشەیە لە وڵاتانەوە چێشراوە لە ساڵی 1966 و لە بەرلینەوە هێنراوەتەوە بۆ هەرێمی کوردستان. بەڵێ سپاس تکایە ئەمڕۆ بێ نقطەی نظامیمان هەبێ ئەندامان و جێگر و بڕیاردەر و ئەندامانی لیژنەی شەهیدان فەرموون وەرنە شوێنەکانی خۆتان. کاک ڕێبوار فەرموون نقطەی نظامی. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئیمڕۆ ڕۆژێکی زۆر خەمناکە لە مێژووی بزاوی گەلی کوردستاندا. ئومێد دەکەین دانیشتنی ئەمڕۆ بە هیچ جۆرێک ڕێگە نەدرێت کە هەندێک تەوەر بخرێتە نێو دانیشتنەکە کەم پەیوەست نەبێ بە بابەتەکە. بابەتەکە گرنگە ئومێد دەکەین لە ئاستی ئەم بابەتە بۆیە بە پێی مادە 56 تکایە هەر بابەتێک هەر تەوەرێک پەیوەست بە گرنگی ئەو بابەتە نەبێ پەیوەست بە نێوەڕۆکی ئەو بابەتە نەبێت تکایەکەم ڕێگەی پێ نەدەن. بێگومان سپاس بۆ تێبینیەکەت. بەڵێ بەڵێ فەرموون سەوسەن خان.
بەڕێز سەرۆکی پەرلەمان، بەڕێز ئەندامانی پەرلەمان، بەڕێزان وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان، بەخێراتنتان دەکەین. لە یادی سیوسێمین ساڵ وەگەڕی کیمیابارانکردنی هەڵەبجە هاوخەمی خۆمان بۆ خانەوادەی قوربانیانی ئەو تاوانە گەورەیە دەردەبڕین کە لە مێژووی مرۆڤایەتیدا وێنەی نەبووە کە ڕژێمێک بەچەکی کیمیایی بردۆمانی هاوڵاتیانی سڤیلی خۆی بکات. شاری هەڵەبجە هەر لە کۆنەوە شوێن و پێگەیەکی جوغرافی سیاسی کۆمەڵایەتی و سەربازی لە کوردستاندا هەبووە و مەلبەندێکی گرنگی ڕۆشنبیری کوردیە و بەدەیان شاعر نووسەر زانا و هونەرمەند و ناسراوی تێدا هەڵکەوتووە کە شوێن پەنجەیان لە بزوتنەوەی ئەدەبی ڕۆشنبیری زانستی هونەری و سیاسی کوردیدا بەرچاو و کاریگەر بووە. لە شۆڕەشەکانی کووردا هەڵەبجەیەکان ڕۆڵێکی گرنگ و بەرچاویان هەبووە و لەو پێناوەشدا گەلێک قوربانیان داوە. تاوانی کیمیابارانکردنی هەڵەبجە هیستریای ڕژێمی بەحس و دوژمنانی کوردستان و ئازادی بوو بەرامبەر چۆکدانەدانی گەلی کوردستان لە بەرامبەر زولم و ستەمی دەیان ساڵەیان بۆ لە ناوبردنی هەستی کوردایەتی. هیستریا بوو بەرامبەر بەردەوامی خەبات و تێکۆشانی کوردستانیان لە پێناو مافەڕاوەکانیان بۆ دەستهێنانی ئازادی و یەکسانی لە نێوان گەلانی عێراقدا. هیستریا بوو لە بەرامبەر سووربوونی گەلی کوردستان بۆ لە گۆڕنانی ڕژێمی دیکتاتۆری و دامەزراندنی حکومڕانیەکی دیموکراسی. بۆیە هەڵەبجەشیان هەڵبژارد چونکە دەیان ساڵ بوو خەڵکی ئەو شارە و ئەو ناوچەیە بە کوردپەروەری دڵسۆزی و ئازایەتی ناسرا بوون. هەروەها دەیان ساڵ بێ پشودان چەکی خەباتیان دانە نابوو. ئەوەش یەکەم جار نەبوو لە کە ببنە ئامانجی ڕژێمی بەحز، بەلکو لە ساڵی 1974 شاری قەڵاتزێ و لە ساڵی 1987 بالیسان و شێخوەسان و پاشان هەڵەبجەشیان کیمیاباران کرد. بەڕێز سەرۆکی پەرلەمان، لە کاتێکدا ئەوە چەندین ساڵە ڕژێمی بەحسی دیکتاتۆری لە نێو براوە و سەرکردەکانی دادگایی کران و لەگەڵ ئەوەی کە پەرلەمانی عێراقی لە دانیشتنی خۆی لە ڕۆژی 7 سەی 2011دا بە پشتبەستن بە بڕیاری دادگای باڵای تاوانەکانی عێراق لە 28 دوای 2010 تاوانی کیمیابارانکردنی هەڵەبجەی بە جینۆساید ناسان، بەڵام هاوکات پێمان وایە کە هێشتا بە پلەی یەکەم ئەرکی حکوومەتی عێراقی فدراڵە کە ساڕێژی ئەو برینەی جەستەی کوردستان بکات، کەچی هێشتا دەوڵەتی عێراقی کە میراتگیری ئەو بەرپرسیارەتی حکوومەتی ئەوسا عێراقی ئەنجامدەری تاوانەکەیە بەو ئەرکە یاساوی مرۆڤانەی کە لەو چوارچێوەیەدا دەکەوێتە ئەستۆی هەڵنەستاوە. بۆیە لێرەوە و لە سەکۆی نوێنەرانی گەلی کوردستان و لە بۆنەی ئەو یادە تاڵەدا داوا دەکەین کە حکوومەت و پەرلەمانی عێراقی فدراڵ بە ئەرکی خۆیان هەڵسن کە بەلایەنی کەم لەم قۆناغەدا خۆی لەم خاڵانەی خوارەوە دەبینێتەوە. یەکەم، داوای لێبوردن لە گەلی کوردستان و دانیشتوانی شاری هەڵەبجە بکەن وەک ڕێزگرتنی قوربانیانی و هەست و نەستی کەس و کارەکانیان تا ئەمە سەرەتایەک بێت بۆ هەڵدانەوەی لاپەڕەیەکی نوێ بۆ پێکەوە ژیان و گەرەنتیکردنی دووبارە نەبوونەوەی تاوانی لەو جۆرە لە داهاتوودا. دووەم، پێکهێنانی لێژنەیەکی لێکۆڵینەوەی شارەزا بە مەبەستی دیاریکردنی تەواوی تاوانبارانی ئەو تاوانە گەورەیە. پاشان کارکردن بۆ ڕاپێچکردیان بۆ بەردەم دادگا و دادگایی کردنیان، چونکە ئاشکرایە کە ئەم تاوانە هێندە گەورەیە تەنها بە ژمارەیەکی کەمی بڕیاردەران لە سەرکردەکانی ڕژێمی بەعس کە دادگایی کران جێبەجێ نەکراوە، بەڵکو گەلێک کەسانی دیکە لە قۆناغە جیاجیەکانیدا بە ڕاوێژ و پلان و بڕیاردان و جێبەجێکردن بەشداریان لەو تاوانەدا کردووە. بۆیە داواکارین کە ئەو تاوانبارانەش دیاری بکرێن و لە هەر کوێیەک بن بە سزای خۆیان بگەێنرێن. خاڵی سێم، دەرکردنی یاسایەک لەسەر ئاستی فیدرالی بە مەستیدا دادگاییکردنی کۆمپانیا بیانیەکانی چەکی کیمیایی یان پێکاتەکانیان ئەو چەکە کە بە ڕژێمی سەدامیان فرۆشتووە و لەسەر ئەو بنەمایش داوای قەرەبووی قوربانیەکانیان لێ بکرێتەوە، چونکە ئەوانیش بەشداری تاوانەکەن. چوارەم، دیاریکردنی بودجەیەکی تایبەت لە بودجەی فدرالی بۆ قەرەبووکردنەوەی خێزان و کەسوکاری قوربانیانی پارێزگای هەڵەبجە و گشت بەرکەوتوانی چەکی کیمیایی لە کوردستان لە هەمبەر ئەو زیانە مادی و معنەویە گەورەیە کە بەهۆی ئەو تاوانەوە پێیان گەیشتووە. هەروەها پارێزگای هەڵەبجە و بناوچەکانی دیکەی بەرکەوتەی چەکی کیمیایی لە کوردستانی پێ ئاوەدان بکرێتەوە کە زیانێکی گەورە بە ژێرخانەکەیان کەوتووە. پێنجەم، چارەسەرکردنی بەرکەوتوەکان و ئەو کەسانەشی کە لەژێر کاریگەری بەرکەوتنی باوانیاندا بە نەخۆشی و ناتەواوی لەدایی بوون لە ناوەوە و دەرەوەی عێراق لەگەڵکردنەوەی پرۆژەی خزمەتگوزاری پێویست بۆ بەرکەوتوانی چەکی کیمیایی.
شەشەم کۆکردنەوەی سەرجەم دۆکۆمنتە نهێنی و فەرمیەکانی پەیوەست بە ئەنجامدانی تاوانەکە و ڕادەستکردنەوەیان بە حکوومەتی هەرێمی کوردستان بە مەبەستی ئەرشیفکردن و پاراستنیان و دوایش سوود لێوەرگرتنیان لە بەجیهانیکردن و ناساندنی تاوانەکە و ڕاوەدونانی یاسایی تاوانباران. هەفتەم بە فەرمی ناساندنی ڕۆژی کیمیابارانی هەڵەبجە وەک بۆنەیەکی خەمناکی سەرتاسەری عێراق کە تێیدا ڕێز لە قوربانیەکان وە کەسوکار و پارێزگای هەڵەبجە و گشت ناوچە بەرکەوتۆکانی دیکەی کوردستان بکرێت و بە چالاکی جۆرا و جۆر لە ئاستی فیدرالی و هەرێمی کوردستاندا بەرز ڕابگیرێت. هەشتەم دامەزراندنی سەنتەرێکی توێژینەوە لە پارێزگای هەڵەبجە بە مەبەستی ئەنجامدانی توێژینەوەی تایبەت بە چەکی کیمیایی و بەرکەوتەکانی لە ڕووەکانی یاسایی و پزیشکی و کۆمەڵایەتی و تا دوایی بە بەشداری ناوەندەکانی پسپۆری جیهانی و ناوخۆی بە مەبەستی سوود وەرگرتن لە دەرەنجامەکانیان بۆ ناوچەکانی بەرکەوتووی چەکی کیمیایی. نۆیەم بە فەرمی ناساندنی پارێزگای هەڵەبجە لەسەر ئاستی عێراق و دابینکردنی سەرجەم مافەکانی وەک پارێزگاکانی دیکەی عێراق لە چوارچێوەی دەستور و یاسا بەرکارەکان. دەیەم کارکردن بۆ سوودوەرگرتنی قوربانیانی ئەو تاوانە گەورەیە لە پاڵپشتی و هاریکاری سندۆقی تۆڕی پاڵپشتی نێودەوڵەتی قوربانیانی چەکی کیمیایی سەر بە ڕێکخراوی قەدەغەکردنی چەکی کیمیایی کە عێراقیش بە پێی یاسای 58 ساڵی 2008 بۆتە ئەندام لەو ڕێکخراوەدا. یازدەهەم لە ناوبردنی هەموو دامەزراوەکانی بەرهەمهێنانی چەکی کیمیایی و چەکە ئەمبارکراوەکانی عێراق کە تا ئێستا لە ناو نەبراون لەگەڵ جێبەجێکردنی ئەو پابەندیانەی سەرشانی عێراق کە بەهۆی چوونە پاڵ ڕێککەوتن نامەی قەدەغەکردنی چەکی کیمیایی ساڵی 1993 کەوتۆتە سەرشانی. دوانزدەیەم وەک بەشێک لە گەرانتیکردنی دووبارە نەبوونەوەی تاوانی لەو چەشنە و هەموو تاوانەکانی دیکەی نێودەوڵەتی لە بەرامبەر گێلی کوردستان داوا دەکەن کە دەوڵەتی عێراق بە فەرمی ببێتە ئەندام لە دادگای تاوانی نێودەوڵەتی کە لە ساڵی 2002ەوە دەست بەکار بووە و تایبەت بە دادگایکردنی ئەو تاوانبارانەی کە تاوانێک یا زیاتر لە تاوانێکی دژ بە مرۆڤایەتیان یان جێنۆسایدکردن یان تاوانەکانی جەنگی ئەنجام دابێت. لە هەمان کاتدا وێڕای دەستخۆشی لە پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەو یاسا و خزمەتگوزاریانەی کە تا ئێستا پێشکەش بە شارەکەیان کردووە بە پێویستی دەزانین لەسەر ئاستی هەرێمی کوردستانیش هەریەک لە پەرلەمان و حکوومەت و پارتە سیاسیەکان وزە و توانای خۆیان بخەنەگەڕ بۆ چارەسەرکردنی ئاسەوارە نەگریسەکانی ئەو تاوانە کە بەسەر هەڵەبجەیەکان هاتووە ئەویش بەڕێگەی یەکەم گشت ئەو تاوانانەی کە دەرهەق بەگەلی کوردستان کراون بکرێنە سەکۆ و هەوێنی پتەوکردنی یەک ڕێزی و تەبایی گەلی کوردستان. دووەم ئەنجامدانی لۆبیگەری بۆ بە یاساییکردنی جینۆسایدی هەڵەبجە و جێگاکانی دیگەی کوردستان کە لەسەر ئاستی فەرمی و ڕێکخراوە نێودەوڵەتی حکومی و ناحکومیەکان و وڵاتانی بیانی لە ڕێگەی پەیوەندیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر هەردوو ئاستی پەرلەمانی و حکومی بەتایبەت ئەو وڵاتانەی کە پێشینەیەکی پرشنگداریان هەیە لە بەرامبەر گەڵانی سیستەم دیدا لەو بوارەدا بە پشتیوانیکردن و ناساندنی ئەو تاوانانەی کە دەرهەقیان کراوە وەک تاوانی جینۆساید بەڕێگای دەرکردنی یاسای تایبەت ئەمەش لە ئێستادا بەهۆی دانپێدانانی دادگای باڵای تاوانەکانی عێراق و بڕیاری پەرلەمانی عێراق لە بە جینۆساید ناساندنی ئەو تاوانانە ئاسانترە و پاڵپشتی یاسایشی هەیە و دەکرێت ببێتە ببنەمایەکی یاسایش بۆ تۆمارکردنی سکاڵای یاسایی لەسەر ئەو تاوانبارانەی کە دەستیان سوورە بە خوێنی قوربانیانی ئەو تاوانانە یان کۆمپانیاکانی ئەو وڵاتانەی کە چەکی کیمیایی یان کەرستەکانیان بە عێراق فرۆشتووە. خاڵی سێیەم بە مەبەستی ساڕێژکردنی بەشێک لە برینە جەستەیی و دەرونیەکانی بەرکەوتوانی چەکی کیمیایی و نەوەکانیان لە کوردستان داوا دەکەن کە سەرجەم پێداویستەکانی نەخۆشخانەی تایبەت بە چارەسەرکردنی بریندارانی کیمیاباران لە ڕووەکانی لۆجستی و ستافی پزیشکی شارەزا و لێهاتوو پسپۆرانی بیانی لەو بوارەدا دابین بکرێت. چوارەم ناوەندێکی تایبەت بە توێژینەوە لە ژینگەی ناوچەکانی بەرکەوتوو چەکی کیمیایی لە سنتەری پارێزگای هەڵەبجە دابمەزرێت بە مەبەستی ئەنجامدانی توێژینەوە لەسەر خاک و سروشت و ڕوەک و گیانەوەرانی ئەو ناوچانە و دیاریکردنی ڕادەی زیان پێگەیشتنیان لە دەرەنجامی ئەو چەکانەدا لەگەڵ پێشنیارکردنی ڕێگە چارەی گونجاو لەلایەن ئەو ناوەندەوە بۆ نەهێشتنی شوێنەواری ئەو چەکانە. خاڵی پێنجەم
کارکردن بۆ کۆکردنەوەی سەرجەم دۆکۆمنتەکانی پەیوەست بە تاوانی هەڵەبجە و تاوانەکانی دیکەی کە دەرهەق بە گەلی کوردستان ئەنجام دراون کە تا ئێستا لەلایەن کەس و ناوەند و ڕێکخراوەکان لەلایەن لەسەر ئاستی ناوخۆبیانی هەلگیراون یان لەلای حکوومەتی عێراقی پارێزراون بە مەبەستی پاراستن و ئەرشیفکردنیان هەروەها سوود لێوەرگرتنیان بۆ ئەنجامدانی توێژینەوەی زانستی و تۆمارکردن و یەکلایەکردنەوەی سکاڵا یاساییەکان. شەشەم کارکردن بۆ دۆزینەوەی منداڵەوەندبووەکانی هەڵەبجە وەشادکردنەوەیان بە خێزانەکانیان هەروەها پشگیریکردن و هاریکاریکردنیان بۆ دەستپێکردنەوەی ژیانێکی شایستە بە ڕێگەی دەرکردنی یاسای تایبەت بە مناڵەوەندبووەکان و هەروەها زۆر گرنگە کە سەنتەرێکی پشکنینی DNA لە شارەکەدا بکرێتەوە بۆ پشکنینی مناڵەوەندبووەکان مناڵەوەند بە دۆزراوەکان تا بە تەواوی خێزانەکانیان دیاری بکرێت بۆ هەندێک چڕیکەیتەوە کەم ماوە بەڕێستەرۆکی پەرلەمان بۆ بەرچاوی بەڕێزیشتان تا ئێستا تەنیا 8 مناڵ دۆزراوەتەوە لە ئێستاشدا 67 خێزان داوای گەڕانەوەی 119 مناڵی ونبوویان دەکەن. خاڵی هەفتەم وەک یارکی هەنووکەی حکوومەتی هەرێمی کوردستان کارکردن بۆ دامەزراندنی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە هەروەها تەرخانکردنی بودجەیەکی تایبەتی بۆ دروستکردنی ژێرخانی پێویست بۆ پارێزگاکە بەدەر لەوەی لەسەر بنەمای دانیشتوان ئەوە لێگەڕێ بۆ لیژنەکانی تر ئەوەی پەیوەندی بە کەسوکاری شەهیدانەوە هەیە بەس بەتەنها بۆ قوربانیانەوە هەیە ئەوە لێگەڕێ بۆ لیژنەکانی تر بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان سێ خاڵ چوار خاڵمان ماوەیە بەڵێ نۆژەنکردنەوەی مۆنۆمنتی هەڵەبجە و کردنەوەی هۆڵێکی تایبەت ئەوە لێ دەگەڕین بۆ لیژنەکانی تر گرنگی دار مەڕەخساندنی دەرفەتی کار بۆ دانیشتوانی پارێزگاکە بە تایبەت لە کەرتی کشت و کاڵیدا کە زەمینە و ژینگەیەکی گونجاوی هەیە لە پارێزگاکەدا لەگەڵکردنەوەی سنتەری تایبەت بەڕاهێنان و فێرکردنی کەس و کار و بنەماڵی سەربەرزی شەهیدان بە پیشەی جۆراوجۆری گونجاو و سەردەمیانە هەروەها پشتیوانی کردنیان بۆ کردنەوەی پرۆژەی ئابووری بچووک. دەیان وەزارەتی شەهیدان و وەزارەتی شارەوانی هەوڵی جددی بدەن کە زەوی بخان و بۆ ئەم خانەوادە و کەسوکاری شەهیدانەی کیمیابارانی هەڵەبجە کە تا ئێستا زەوی بخانویان پێنەدراوە دابین بکەن. یازدەهەم ڕاستاندنی بە پەلەی لیستی ناوی ئەو کەسانێک کە بەرکەوتەی چەکی کیمیایی و ڕەزامەندی ئەنجومەنی وەزیرانیان هەیە بۆ دابینکردنی منحەکانیان. خاڵی دوازدەیەم دروستکردنی بینای تایبەت بۆ بەڕێوەبەرایەتی گشتی شەهیدانی هەڵەبجە و دابینکردنی ستاف و میلاکاتی پێویست بۆ ئەوەی خزمەتی زیاتر بە کەسوکاری سەربەرزی شەهیدان بگەێنن. لە کۆتاییدا سەری ڕێز و نەوازش بۆ تەواوی شەهیدانی کیمیابارانی هەڵەبجە و گشت شەهیدانی کوردستان دادەنوێنین و هیوای چارەسەری خێرا بۆ تەواوی بەرکەوتوانی چەکی کیمیایی دەخوازین هەروەها ئاواتخوازین کە مناڵەوەندبووەکانی هەڵەبجە بە باوەشی خانەوادە و نیشتیمانیان شاد ببنەوە لێژنەی کاروباری شەهیدان و جینوساید و زیندانیانی سیاسی. زۆر سپاس بۆ تۆ دەست خۆش بێ لیژنە هەر کەسێک لێرە قسە بکە دواتر ناتوانێت قسە بکە ینی فرسەتی تر ناتوانێت وەرگێت فەرموون هەژان خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان هەر ئیزافەیەکم هەیە بۆ سەر راپۆرتی شەهیدان من هاوڕام لەگەڵ راپۆرتەکە سەرەتا سەر ڕێزم دانێنم بۆ شەهیدانی 16 شاری هەڵەبجە دەست بەکاربوونی لیژنەی تەندروستی و وەزارەتی تەندروستی کە بە فەرمانی 2600 لە 16/2/2017 پێکهێنراوە بە مەبەستی سەلماندنی ئەو کەسانەی بەرکەوتەی چەکی کیمیایین و ڕەزامەندی ئەنجومەنی وەزیرانیان هەیە تاکو ئێستا کاری خۆیان نەکردووە. لە کاتی هاتنی بودجە بۆ پەرلەمانی کوردستان تەنها ڕەچاوی ژمارەی دانیشتوان نەکرێت بەڵکو ڕەچاوی حەزمی کاولکاری و دروستکردنی پارێزگای نوێ و نەبوونی و بەرهێنانی کەرتی تایبەت و تایبەتمەندی پارێزگای هەڵەبجە ڕەچاو بکرێت پێویستە بودجەیەک بەدەر لە ژمارەی دانیشتوان بۆ پارێزگای هەڵەبجە دابنرێت ساڵانە. سپاس. بەڵێ زۆر سپاس فەرموون بەڕێستان فەرموون چنەوەشەنەکانی خۆتان بۆی لیژنەیەکی تر بێت. ئەگەر لێرە قسە بکەن ئیتر جارێکی تر دەرفەتتان نادەمەوە لەوێ قسە بکەن ئەم جارە قسە دەکەی کاک بە هەمە قسە دەکەی بەڕێزت بەڵێ فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان لەم یادە خەمناکەدا سەر ڕێز و نوازش بۆ شەهیدانی ڕێگای ڕزگاری کورد و کوردستان و شەهیدانی هەڵەبجەی سمبولی زوڵم لە کوردستانەکەین. طبعا کاری یەکەم دەبێ بەڕاستی هەمومان جوهدەکانمان بخێنە سەر یەک بۆ ئەوەی لە ڕووی ناوخۆی عێراق و لە ڕووی نێودەوڵەتیشەوە کار بکرێت بۆ بە جینۆساید ناساندنی هەڵەبجە و کار بکرێت
کە هەڵبجەیەکی تر جارێکی تر بە شێوازێکی تر دووبارە نەبێتەوە لە عێراقا چونکە هەستەکەین عەقڵیەتی کیمیابارانکردنی هەڵبجە هێشتا وجودی هەیە جێبەجێکردنی بڕیاری دادگای باڵای تاوانەکانی عێراق بە قەرەبووکردنەوەی هەڵبجە کە ئەمە بەداخەوە بڕیاری دادگای باڵای تاوانەکانی عێراقیش هەیە و بەڵام تا ئێستا جێبەجێ نەکراوە عێراق بە هیچ شێوەیەک خۆی ناچێتە ژێرباری ئەو بڕیارە. حکوومەتی عێراق کە ئێستا وارسی حکوومەتی پێشووە و جێگرەوەی حکوومەتی پێشووی عێراقا کە ئەو تاوانەی کردووە پێویستە بە فەرمی داوای لێبوردن لە خەڵکی هەڵەبجە و خەڵکی کوردستانیش بکە لە ئاستی ناوخۆیی کار بکرێت بۆ ئەکتیڤکردنی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە کە زۆر زەرورە و ماوەیەکی زۆرە لە نێوان وەزارەتی ناوخۆ و پارێزگای هەڵەبجە ڕاگیراوە بۆ ئەوەی کە کارەکانی هەڵەبجە وەک پارێزگارێک بەڕێکوپێکی بەڕێوە بچێ. پێدانی دەسەڵاتی تەواوەتی بە پارێزگای هەڵەبجە کە بە فەرمی بووە بە پارێزگا بەڵام خەڵکی هەڵەبجە و ئیداری هەڵەبجە هەستەکەن هێشتا وەکو پارێزگاکانی تری هەرێمی کوردستان دەسەڵاتی پارێزگابوونیان نییە. دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین کە لەو ماوەیە بڕی 30 میلیارد دیناری بۆ هەڵەبجە تەرخان کردووە کە هەرچەند لەو قەیرانەدا کارێکی باشە بەڵام داوای زیاتر و خزمەتی زیاتر بۆ هەڵەبجە دەکەین چونکە هەڵەبجە شایانی زۆر لەوە زیاترە. لە کۆتاییدا بە هیواین ئەم ڕۆژە ببێتە ڕۆژی ساڕێژکردنی برینەکانی کورد و پێشمان وایە هەڵەبجە زامێکە لە جەستەی کوردستانە کە بە سربەخۆی و ڕزگاری یەکجاری نەبێ بە هیچ شتێک ساڕێژ نابێ و زۆر سپاس. زۆر سپاس. ڕۆژان خان لە ماوەی 2 دقەیە. بەناوی خوای گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان سەرەتا سەری ڕێز لە ئاز قوربانیان و شەهیدانی کیمیابارانی هەڵەبجەدا دەنەوێنم سڵاو ڕێز بۆ کەس و کارەکانیان. ئەوەی من دەمەوێت باسی بکەم لێرەیە یەکەم تاواکردنی ئەو خانوانی کە بۆ کەسوکاری شەهیدان بڕیاری لێدرا بوو شەهیدانی کیمیابارانی هەڵەبجە بڕیاری لێدراوە 900 خانوە پێی دەڵێن خانووی خۆ کرد تا ئێستا 400 خانووی تەواو کراوە هەندێکیان تەنیا زەوەکەیان پێدراوەەوە پێویستە ینی لە کابینەی پێشوو بڕیاری لێدراوە تا ئێستا تەواو نەکراوە و زۆرینی کەسوکاری شەهیدانی هەڵەبجە داوای ئەو تەواوکردنیەوەکەن و ئەوەی کە هەژان خان باسی کرد ئەو لیژنەی کە لە وەزارەتی تەندروستی بڕیاری لەسەر دراوە بۆ بەرکەوتوانی چەکی کیمیایی هەڵەبجە بۆ سەلماندنیان فەرمانیان هەیە لە ئەنجومەنی وەزیران بەڵام تا ئێستا ئەو لیژنەیە دەست بەکار نەبووە کە سەلماندنی بەرکەوتنەکەیان بۆ بکات و بۆ ئەوەی ماف و ئیمتیازاتەکانیان پێ بدرێت. خاڵی سێم ڕێژەیەکی زۆر لە فەرمانبەرانی هەڵەبجە گرێبەستن نزیکەی لە 130 فەرمانبەرانی هەڵەبجە گرێبەستن لەگەڵ ئەوەی کە میلاک کەمە لە پارێزگای هەڵەبجە پێویستە ئەوانش بکرێن بە هەمیشەیی و خاڵێکی کەم لە چەند ڕۆژی ڕابردووە حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری تەواوکردنی ئەو پرۆژانەیدا کە لە 180 بۆ 85 تەواو بووە بەڵام ئەم بڕیارە بە ڕێژەیەکی زۆر کەم پرۆژەکانی هەڵەبجاگرێتەوە چونکە زۆرینەی پرۆژەکانی پارێزگای هەڵەبجە لە 170 بۆ 75 تەواوکراوە بۆ نمونە لە 14 پرۆژەی زانکۆی هەڵەبجە تەنیا 2 پرۆژاگرێتەوە توانرێت تەواو بکرێت بەپێی ئەو بڕیاری حکوومەتی هەرێمی کوردستان. یەک خاڵی تر بەڕێوەبەرایەتیەک بۆ شەهیدانی هەڵەبجە زۆر پێویستە هەڵەبجە خاوەنی ئەو هەموو قوربانی دانەیە بەڕێوەبەرایەتیەکی نییە کە کەسوکاری شەهیدان بڕۆن داوای ماف و ئیمتیازاتەکانیانەکەن بەڕێوەبەرایەتیەک نییە لەو هەڵەبجە بینایەکە وازان بەکرێ گیراوە کە هەڵەبجە خاوەنی هەشت یادە پێویستە بەڕێوەبەرایەتیەکی هەبێ سمبول بێ بۆ بیانیانە بۆ ئەو کەسانش کە سەردانی ئەو شاراکەن. زۆر سپاس. زۆر سپاس. بەڕێزان خۆتان لە دووبارەکردنەوەی ئەو قسانەی کە کراوە بپارێزن سوپاسی لیژنەی شەهیدانەکەین فەرمونون لە بەڕێزان بچنەوە شوێنەکانی خۆتان داوا لە لیژنەی ڕۆشنبیریەکەین فەرمونون بۆ خوێندنەوەی راپۆرتەکەیان. ئەی بۆ لێرەنەوە بەڕێزان لە لیژنەی ڕۆشنبیری فەرمونون تۆ لێوێ بە کاکاوڕێ نوقتەی نظامی بێ. بەڕێز سەرۆکی پەرلەمان ڕاستی ئەبوو لەلایەن بەڕێستانەوە لەلایەن دەستەی سەرۆکاتی پەرلەمان ئەگەر بڕیارە لیژنە تایبەتمەندەکان ئەو داواکاری و پێداویستیانی بۆ هەڵەبجە پێویستە بخرێتە ڕووبەوە ئەو بەڕێزانەی کە لێرە میوانن لە حکوومەت دەبوو هەموو لیژنەکان ئاگادارکەنەوە ڕاستی
ڕاستە ئێمە وەکو خۆمان وەکو شخص یعنی وەکو فەرد ڕەنگە هەندێشتمان ئامادە کرد بێ بەڵام جوانتر بڵێم یان شایستەتر ئەوە بوو کە هەموو لیژنەکان بۆی جیاوازی دروست نەبێ هەموو لیژنەکان ئاگادار بکرایەتەوە بۆی کە راپۆرتێکیان ئامادە بکردایە. خۆی ئێمە جگە لە گروپی پەرلەمانتارانی هەڵەبجە و لیژنەی شەهیدان هیچ لیژنەیەکی ترمان ڕانەسپارد بوو بە ئامادەکردنی راپۆرت. بەڵام هەر لیژنەیەک لە لیژنەکانی پەرلەمان لە ڕوانگەی ئەو بەشەی کە خۆی لێی بەرپرسا وتبێتی راپۆرتمان ئامادەیە ئێمە ڕێگەی پێدەین راپۆرتەکەی بخێنێتەوە. بەڵێ و بۆ ئێمە ئەمە ئاسانترە لەبەرەوەی کۆکردنەوەی قسەی چەندەندان پەرلەمانێکە و یەک کەسەی خوێنێتەوە. فەرموون بەڕێز سەرۆکی لیژنەی ڕۆشنبیری. بەڕێز سەرۆکی پەرلەمان، بەڕێز ئەندامانی پەرلەمان، بەڕێز وەزیرە بەڕێزەکان، راپۆرتی لیژنەی ڕۆشنبیری سەبارەت بە ڕۆژی ڕۆشنبیری لە پارێزگای هەڵەبجە دەخینە ڕوو. ئەوەی کە لە راپۆرتەکە دەخینە ڕوو تەنها فقرەی ئەو بڕگە و مادانەیە کە پەیوەندیدارە بە لیژنەکەمانەوە. هەڵەبجە بەیەکێک لە شارە گەورە و گرنگەکانی باشووری کوردستان دەژمێرێت و شارێکی کۆنی کوردستانە لە ساڵی 1650 لەلایەن بەگزادەکانی جافۆ ئاوەدان کراوەتەوە. لە ساڵی 1889 لە سەردەمی عوسمانیەکاندا بۆتە قەزا و هەڵەبجە لەگەڵ ناوهێنانی وەکو شاری شەهیدان و قوربانیدان و خۆفیدایی هەمیشە پاشناوی ئەدەب و شعر و هونەری هەبووە. هەڵەبجە جێگەی نووسەران و ئەدیبان و شاعیرانی گەورەی کورد وەکو عەبدوڵڵا گۆران و مەولەوی و ئەحمەد موختار جافو و تایربەکی جافو و قانع و دەیان کە لە هونەرمەند و شاعیری تر. لە ساڵی 1939 یەکەم بەرهەمی شانۆی لە شاری هەڵەبجە نمایش کراوە. لە ساڵی 1954 شانۆگەری مەم و زین و بازرگانی ڤینیسیای تێدا نمایش کراوە. لە ساڵی 1950 سێ تیپی شانۆی لە هەڵەبجەدا بوونیان هەبوو بە ناوەکانی تیپی شانۆی شنەروێ، تیپی شانۆی گەنجان، تیپی شانۆی لاوانی دیموکرات. لە ساڵی 1970 مەڵبندی لاوانی هەڵەبجە گۆڤاری شنەروێیان دەرکردووە سەرڕای بایەخدانی گەورەیان بە شعر و مۆسیقا و ئەدەب و هونەر لە ناوچەکەدا. چیما بەرانکردنی ئەم شارە لەلایەن ڕژێمی بەحسی لە ناوچوو لە بەهاری ساڵی 1970 جگە لە 5,000 ڕۆڵی ئەم شارە کە شەهید بوون بە هەزارانی دیکەش بریندار بوون و هەندێکیانە تاوەکو ئێستا بەدەست ئازارەکانی ئەم برینە قوڵەوە دەناڵێنن. بەهۆی ئاسەواری ئەم کارەساتە هەموو بوارەکانی ژیان لە شارەکەدا پاشەکشەی کردو و لە ناوچوون. بۆیە ژیان و ژینگەی خەڵکی ئەم شارە پێویستیان بەکاری زیاتر و خزمەتی جدیتر هەیە. ڕاستە چەند ساڵێکە هەڵەبجە بە بڕیار بۆ بە پارێزگا، بەڵام ئەم بڕیارە هەڵەبجەی لە قەزاوە نەکرد بە پارێزگایەکی گەورە لە ئاسخەبات و قوربانیدانی شارەکە و کێشە و گرفتەکان گەورەتر بوون. چونکە گۆڕینی سیمای قەزا بۆ پارێزگا پێویستی بە پشتیوانی دارایی و ئیداری هەیە و پێویستی بە پلانی استراتیژی گەورە هەیە بۆ بژانەوەی ئاوەدانکردنەوەی ژێرخان و سەرخانی پارێزگانوێکە. بەڵام بەداخەوە قەیرانی دارایی بۆ هۆکار و بیانوێکی گەورە لە بەردەم کەشەسەندنی زیاتری پارێزگاکە بە تایبەتی لە بواری ڕۆشنبیری و هونەری کێشە و گرفتەکان بەرەوکی ئەم شاری گرتووە. کە هەڵەبجە هەمیشە وەک شارێکی هونەری و ئەدەبی ناسرا و شاری کەڵە شاعیران و ئەدیبان و زانایانی ئاینی و بیرمەندان و هونەرمەندان بووە. بەڕێز سەرۆکی پەرلەمان بە بڕیاری ژمارە 23 ساڵی 2014 پەرلەمانی کوردستان پارێزگای هەڵەبجەیەک و پایتەختی ئاشتی ناساند لە هەرێمی کوردستاندا لە پێناو کەمکردنەوەی لەکەوتەکانی تاوانەکانی جینۆستاید لەسەر قوربانیانی پارێزگای هەڵەبجە و گەیاندنی پەیامی ئاشتی و پێکەوەژیان لە کوردستانەوە بۆ جیهان. ئەم بڕیاری پەرلەمانی کوردستان لەلایەن خەڵکی هەڵەبجە و کوردستانەوە پێشوازی گەورەی لێکرا و چاوەڕوان دەکرا خاڵ بە خاڵی بڕیارەکە بچێتە بواری جێبەجێکردنەوە. بەڵام بەداخەوە نەتوانرا جگە لە ناونیشانی بڕیارەکە مادۆ و بڕگەکانی تری جێبەجێ بکرێت. بەپێی خاڵی دووەمی بڕیارەکە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان بودجەیەکی ساڵانە بۆ پەرەپێدانی ئاشتی لە پارێزگاکە دابین بکات. بەڵام بەداخەوە دوای 7 ساڵ تا ئێستا هیچ بڕەپارەیەک بۆ ئەم بەبەستە بۆ پارێزگاری هەڵەبجە دابین نەکراوە. بەپێی هەمان خاڵ پێویستە لایەنە پەیوەندیدارەکان کۆڕ و کۆبوونەوە مەراسیمی تایبەت بە بڵاوکردنەوەی ڕۆشنبیری و پەیامی پێکەوەژیانی ئاشتیانە لەو پارێزگایە ساس بکەن. بەڵام بەداخەوە کۆڕ و کۆنفرانسی ئاشتی و پێکەوەژیان لە شارەکانی تر دەکرێت لە بری هەڵەبجە. خاڵی سێمی ئەم بڕیارە ئەنجومەنی وەزیران ناچار دەکات ئەو پێداویستیانە مسۆگەر بکات کە پایتەختی ئاشتی دەیخوازێت، بەڵام هیچ هەنگایەک بۆ ئەمە بەستە نەگیراوەتە بوور و ئەم پارێزگایە جگە لە ناوێکی معنەوی هیچی تری لەم بڕیارە بۆ بەجێ نەماوە. دوای بەدادۆچوونەکانی لیژنەکەمان کۆبوونەوەمان لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان و بەشێک لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەندەنی هەڵەبجە هەندێک لە کێشە و گرفتەکان دەخینە ڕوو. نەبوونی هۆڵێکی شیا و شایستەپەکی سەرجەم چالاکی هونەری و ڕۆشنبیریەکانی کردووە. نەبوونی پشتیوانی دارایی مرۆیی بۆ چالاکی هونەری و وەرزشی و ڕۆشنبیریەکان. بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری هەڵەبجە بەهۆی کەمی میلاک و نەسریە و نەبوونی بەشی یاسایی و ئەندازەی و گەورەترین کێشە و گرفتیان دێتە بەردەم. نەبوونی بەشەکانی سینەما و شانۆ و شێوەکاری و میوزیک لە بەڕێوەبەرایەتی گشتی
ڕۆشنبیری هەڵەبجەوای کردووە گرنگی بەو چالاکیانە نەدرێت و هەروەها نەبوونی هۆڵی سینەما و شانۆ و گەلەری شێوەکاری هۆکارن بۆ نەکردنی چالاکی هوەری نەبوونی مۆزەخانە و پارێزگاری نەکردن لە شوێنەوارەکانی هەڵەبجە بە تایبەتی پارێزگاری نەکردنی ئەو شوێنانی کە بوونەتە ڕەمزی کارەساتی هەڵەبجە بۆ نمونە ئێستا ماڵەکەی عومەری خاوەر دانراوە بۆ فرۆشتن و پێویستەکە حکوومەت یاریمی کوردستان ئەم ماڵە بکرێتەوە و بیکا بە مۆزەخانێکی زیندوو لە ناوچەکە نەبوونی بەڕێوەبەرایەتی وەرزش و گرنگی نەدان بە وەرزش لە پارێزگاکە بە شێوازێکی گشتی ئێمە وەکو لیژنەی ڕۆشنبیری و کۆمەلگەی مەدەنی وەرزش و لاوان کۆمەڵێک ڕاستپاردە دەخەینە ڕوو بە ئامانجی چارەسەرکردنی بەشێک لە کێشە و گرفتەکان کردنەوەی سەنتەری کولتوری و ڕۆشنبیری هەڵەبجە بۆ گرنگیدانی زیاتر بە کولتور و فەرهەنگ و ڕۆشنبیری ناوچەکە و لە ڕێگەی کۆڕ و کۆبوونەوە و سیمینارەکان بۆ سڕینەوەی ئاسەواری کارەساتی کیمابەرانکردنی هەڵەبجە بەسەر ڕوخسار و لایەنی دەرونی خەڵکی ئەم شارەوە جەبەجێکردنی تاوای مادۆ بڕگەکانی بڕیاری بە پایتەختکردنی هەڵەبجە وەکو پایتەختی ئاشتی و پێکەوەژیان و دابینکردنی بودجێکی ساڵانە بۆ کار و چالاکیەکان لەم پارێزگایەدا پەسەندکردن و جێبەجێکردنی پرۆژەی دروستکردنی هۆڵی شانۆ لە هەڵەبجە کە نەخشەکەی لە بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری و ئاڕاستی وەزارەتی ڕۆشنبیری کراوە نۆژنکردنەوە و فراوانکردنی هۆڵی بۆنەکانی هەڵەبجە و مۆنومێنتی هەڵەبجە پشتیوانیکردنی دارایی مرۆیی لە بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری بکرێ هەروەهاکردنەوەی بەشەکانی سینەما و شانۆ و شێوەکاری و میوزیک و یاسایی و ئەندازەی لەناو ئەو بەڕێوەبەرایەتیەدا ساڵانە فستیڤاڵی شێوەکاری لە شارەکە ڕێک بخرێ هاوشێوەی فستیڤاڵی سینەما لە دهۆک و میوزیک لە هەولێر و شانۆ لە سلێمانی گرنگیدان بە چالاکی مناڵان و بەهێزکردنی بەشی ڕۆشنبیری مناڵان و زیادکردنی کتێبخانەکانی مناڵان گرنگی زیاتر بە بەشەکانی ڕۆشنبیری بدرێ لە ناحیەکانی خوورماڵ و تەوێڵە هەوڵدان بۆ پاراستنی شوێنەوارە دیێرینەکانی هەڵەبجە و سوود لێوەرگرتنیان بۆ گەشت و گوزار و هەروەها پاراستنی ئەو شوێن و جێگانی کە ئاسەواری کارەساتی 16 نیشان دەدەن هەوڵدان بۆ دروستکردنی مۆزەخانی کولتوری و فەرهەنگی لە هەڵەبجە بەکردنەوەی کە لە پور و فۆلکلۆری ناوچەکە لە ڕێگەی کەسانی شارەزا و پسپۆڕەوە هاندانی کەرتی تایبەت و وەبەرهێنەکان بۆ کارکردن و وەبەرهێنان لە بواری هونەری و ڕۆشنبیری و وەرزشی بە تایبەتی دروستکردنی هۆڵی سینەما و شانۆ و ستودیۆ و گەلەری و یاریگا و هۆڵی داخراوی و وەرزشی و هونەری لە پارێزگاکە هاندان و پشتیوانیکردنی ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی هەوڵدان بۆ ڕێخستنی زەمینە سازی بۆ کاری ڕێکخراوەی لە پێناو گەشە سەندنی پارێزگاکە و بەهێزکردنی زیاتری پەیوەندی نێوان ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی و ئیدارەی شارەکە هاوکاری و پشتیوانیکردن لە وێنەگران بکرێ بە دوکۆمێنتکردن و ئەشیفکردنی زیاتری کارەساتی هەڵەبجە و قۆناغەکانی گەشە سەندنی پارێزگاکە کردنەوەی بەڕێوەبەرایەتی وەرزش و گرنگیدان بەیانەکان و وەرزشکاران و تیپە میلەکان و یاریگا وەرزشیەکان لە قەزا و ناحیەکاندا هەوڵدان بۆ دەرکردنی گۆڤار و ڕۆژنامە و بڵاوکراوە هونەری و ڕۆشنبیریەکان لە شارەکە هەروەها گرنگیدان بە لق و سەندیکا و کۆمەڵەکان کە لە هەڵەبجەن وەکو سەندیکای هونەرمەندان و ڕۆژنامەنووسان و هەوڵدان بۆ کردنەوەی لقی ئەو سەندیکا و کۆمەڵانەی کە لە شارەکە دانین وەکو یەکێتی نووسەرانی کورد گرنگیدان بە گەنجان و لاوان و ڕەخساندنی دەرفەتی کاربوویان و هاندانی کۆمپانیا گەورەکان و کارگەکان تا ئاسانکاریان بۆ بکرێت لە پێناو ڕەخساندنی دەرفەتی کاری زیاتر بۆ گەنجان و لاوانی ناوچەکە لە کۆتایی خاڵدا داوا لە فراکسیۆنە کوردستانەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و نوێنەرانی کوردستان لە سەرۆکایەتی کۆمار و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی عێراق دەکەین بە دواداجوونی جدی بۆ پێداویستیەکانی کاریگەڕی و یاسایی داراییەکانی بە پارێزگاربوونی هەڵەبجە لەلایەن حکوومەتی فیدراڵەوە بکەن و پێویستە بەکردەوەش لە ڕووی بودجەوە پەرەپێدانی پارێزگاکانی عێراق و بودجێکی تایبەت بۆ ئاواتانکردنەوەی هەڵەبجە و پێشخستنی پارێزگاکە و قەزا و ناحیەکانی تەرخان بکرێ لیژنەی ڕۆشنبیری و کۆمەڵگەی مەدەنی وەرزش و لاوان لە پەرلەمانی کوردستان زۆر سپاس ئەندامانی لیژنە هەر کەسێک قسە بکا لێرە ئیتر دەرفەتی تری نادەینێ کە چۆ خوارە بەڵێ کاک پێشەوە بە ناوی خی گەورە لە ڕۆژی 16 سێدا درود و سڵاوانێرین بۆ ڕۆحی قوربانیان و شەهیدانی کیمیابارانی هەڵەبجە بەڕێزان ئەمڕۆ لێرەین بۆ هەوڵێکی جدی بۆی لەبری لاواندنەوە و شین بەرگی ژیان و ئاوەدانکردنەوە بەبەر هەڵەبجەدا بکەین تا ئێستا ئەوەی کە بۆ هەڵەبجە کراوە جێی دەستخۆشیە بێنمەک نابین و سوپاسی هەموو ئەوانەکەین کە بە هەر جۆرێک پاڵپشتی هەڵەبجەیان کردووە لەگەڵ هەڵەبجەدا بوون هەوڵەکانی بەڕێز سەرۆک بارزانی لە بە پارێزگاکردن و واژۆکردنی بە پارێزگابوونی هەڵەبجە و هەروەها هەوڵەکانی بەڕێز نێچیروان بارزانی لە دۆزینەوەی منداڵاونبووەکان و هەر کەسێکی دیکەر کە لە هەڵەبجەدا بەردێکی خسبێتە سەربەرد ئێستاش کە حکوومەتی هەرێمی کوردستان لەم قەیرانەدا بڕیاری داوە 30 ملیار دینار بۆ پرۆژەکانی هەڵەبجە خەرج بکرێ دیسان سوپاسی سەرۆک وەزیران و هاتنی تیمی حکوومەت لێرە نیشانەی گرنگیدانی بابەتەکەیە و هەموو بە یەک تیم بەبێ جیاوازی
لێرەن بۆی کە گوێ لە ئێمە بگرن داواکارم ئەوەی کە ڕێی تێچێت ئەوەی کە پێتان نەکرێت چونکە هەمووی پارە نییە هەمووی پەیوەندی بە داراییەوە نییە بەشێکی زۆری بە ئێوە جێبەجێکرێت بەبێ ئەوەی کە پارەیتیا خەرج بکەن بەڕێزان هەڵەبجە ڕاستە بۆتە پارێزگا بەڵام تاوەکو ئێستا نەدراوەتەوە دەستخۆی وەبەرهێنانی هەڵەبجە لە سلێمانیە باجی دەرامەت لە سلێمانیە باجی کۆمپانیەکان لە سلێمانیە گەنجینە و گەشت و گوزاری تێدانیە بەڕێوەبەرایەتی ئاوی سەرزەوی ئیشەکانی ئێستش لە پارێزگای سلێمانیە نەوت و کانزاکانی هەڵەبجە لە سلێمانیە هەموو شتێکی هەڵەبجە لە پارێزگای سلێمانیە هەتاوەکو ڕۆژەی کە هەڵەبجە سەر بە سلێمانی بۆ سوپاس بۆ سلێمانی و سوپاس بۆ هۆڵانی کە لە پارێزگای سلێمانیەوە دراون بۆ ئاوەدانکردنەوەی هەڵەبجە بەڵام ئەمڕۆ هەڵەبجە پارێزگای و پێویستی بەوەیە کە خۆی هەبێت بەڕێوەبەرایەتی شوێنەواری هەڵەبجە تا ماوەیەک پێش ئێستا شکارەکانیان واژۆکانیان لە نێو خانوویەکدا کردووە ڕەگەزنامە کراوەتەوە بەڵام تاوەکو ئێستا کاری تیا ناکرێت دادگای تێدا هەڵچوونەوە و دادگای تەمیز نییە ئەگەر کەسێک لە هەڵەبجە تاوانێک ئەنجام بدا بێ بچێت لە پارێزگای سلێمانی دادگایی بکرێت بەڕێزانەمانە هەمووی خەلەلی گەورن و بەشێکی زۆریان پەیوەندیان بە پارەوە نییە و ئێوە ئەتوانن چارەسەریان بکەن ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە کرایە قوربانی ململانەی سیاسی لایەنەکان تەنانەت لەبەر خاتری هەڵەبجەش چاوپۆشیان نەکرد لەوەی کە ئەنجومەنی پارێزگاکە تەشکیل بکرێت کورسیەک یان دوو چ کێشەیەکی تێدایە ئەگەر بێت و ئەنجومەنەکە پێک بێت و خزمەتی شاری هەڵەبجە بکرێت لە ڕووی توانای مرۆییەوە هەڵەبجە تاوەکو ئێستاش توانای قەزایەکی هەیە چونکە هیچ کەسێکی بۆ دانەمەزرێنراوە ئەگەر شارێک بکرێتە پارێزگا دەبێ پۆلیسی زیاتر هێزی زیاتر مۆزەفی زیاتر ئیدارەیەن پارێزگایە بەڕێوەبەرن و کارەکانی خەڵک بەڕێوەبن بەڵام تاوەکو ئێستا هیچ شتێکی یان هیچ ئیزافەیەک نەبوو بەسەر ئەو کارمەند و ئەو مۆزەفانی کە لە هەڵەبجە هەبوون کاک پێشەوا بکات بەڕێزان لەپاڵ چیرۆکی تراژیدیا لەپاڵ چیرۆکی مەرگ لە هەڵەبجە و لەپاڵ ئەو هەموو ڕووداوە تراژیدیانەی لە هەڵەبجە هەبوون هەڵەبجە تەسلیم نەبووە و هەڵەبجە بیاد کیمیاباران حەلەبجەی سەر ڕێز و نەوازش بۆ قوربانیان جەمینین هیڤیدارین برینێت گەلێت کورد بێنە سارشکردن ئەوە پێتویە دوان ڕۆژەدا بێتە کردن ژبیلی ئەوە هاتیە بەحەزکردن ئەف خاڵێن خوارێنە هەرچەندە ئەز دووبارە ناکەمەوە تەنها دوو خاڵە بەحەزکەم هەر زی جواتە پارێزگەها حەلەبجە بێتە پێک ئینان کوش ئەگەرین سیاسی هاتە پەکخستن گرنگە دوو ماهی ڕێکەفتنە سیاسی دوێ بارێدا بکەنە بنەمایەک بۆ پێک ئینانە جواتێ خاڵە دویەک و گەلک خاڵت هاتنە دووبارەکردن لای برادران خاڵە دوو ماهیکێ ئەوە من بلای من گرنگە گرنگیدان منومنتێ حەلەبجە بکرێتە منومنتێکی نێودەوڵەتی و سەرجەم ئەرشیفەکان چوارچێوەی دۆسیەک لە ڕێگای تیمێکی پسپۆر کوب بگەڕێنەوە ئەو شوێنان کە لە ئێرانەوە بردووانە هەمووی بڵێن لە کتێبخانەی گشتی هەڵەبجە لە ساڵی 1970 براون بۆ ئێران هەتا ئێستا نەگەڕاوەنێتەوە ئەمە هەمووی ئەرشیفی شاری هەڵەبجەیە دەبێت بگەڕێتەوە بۆ شاری هەڵەبجە سپاسان دەکەم سپاس کاک جەلال فەرموون زۆر سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان سەرەتا سەری ڕێز و نەوازش بۆ سەردەم شەهیدانی ڕێگای کوردستان تایبەت شەهیدانی هەڵەبجەیە کە ئەو زامەقوڵە بە ئەستەم لە جەستەی کوردستان بەڕاستی ساڕێژ دەبێ من دەڵێم بە هەمومان بە عەقڵێکی کوردانە بە بیر و هزرێکی جوان ئەگە پێمان دەکرێت بە خزمەتی شاری هەڵەبجەی شەهید بکەین شارێکی وا زیندوو خاوەن وا کەلتورێکی جوان خاوەن وا ژینگەیەکی جوان بۆ هەموو سێکتەرەکانی ژیان من بەپێی ئەوەی جێگیری سەرۆکی لیژنەی ڕۆژبیری کۆمەلگای وەدەنی وەرچوو لاوانم بەحەقی خۆم دەزانم داوای ئەو بکەم یاریگایەکی شایستە بە وەرسوانانی هەڵەبجە بکرێ دەیان هەزار لاوی بەهرەمەندی ئەو شارە خۆشەویستە لە کوڕووکچ کە حەزێکی یەکجار لە ڕادەبەریان بە وەرزشەیە بە تایبەتی بۆ تۆپی پێ گرنگە یاریگایەکی ئەگەر نەودەوڵەتیش دەبێت دیچەنێ دەوڵەتی بە ئەو شارە ئەنجام بدرێ ساز بکرێت دروست بکرێ چونکە خەڵکێکی یەکجار زۆر لە کچان و کوڕانی ئەو شارە بەناچاری هەڵەبجە بەجێ دێن دێن لە سلێمانی یاری دەکەن لە هەولێر یاری دەکەن لە دۆگ یاری دەکەن گرنگە ئەو یاریگایە بەڕاستی دروست بکرێت چونکە بە حەقی خۆمی دەزانم کەچی بە زوڵمیشی زانم زوڵمێکی گەورەیە گوناحێکی گەورەیە لە وەرسوارانی هەڵەبجە دەکرێت و دیسان دەڵێمەوە تاکید دەکەمەوە کە یاریگای شایستە بۆ وەرسوانانی هەڵەبجە دروست بکرێت و زۆر سپاس زۆر سپاس
کاگۆران. بەناوی خوای بەخشندەی میهرەبان، درود بۆ گیانی پاک و ڕۆحی سەرجەم شەهیدانی هەڵەبجەی شەهید. تعریفی ئومەمی متحیدە بۆ جینۆساید ئەڵێ ئەو گەلانەی جینۆساید دەکرێن هەمیشە بیر لەواکەنەوە کە قوربانیەکی بەردەوامن. جینۆساید هەر ئەو کەسانە ناگرێتەوە کە شەهید کرا و خراوەتە ژێر خۆڵەوە، بەڵکو ئەوانە شەگرێتەوە کە لە شوێنەکانیان هەڵکەنراون و لەسەر کارەکانیان لابراون و ئەو کەسانی کە کەس و کارەکانیان لەدەستدا و هەرچی کە لەو چوارچێوەدا تووشی کارەسات دێت ئەوانش بە جینۆساید ئەژمارەکرێن. چونکە هەمیشە بیر لەواکەنەوە کە قوربانیەکی بەردەوامن. ئێمەش خاوەنی هەڵەبجەی شەهید و ئەنفالین لە کوردستان بەدەستی ڕژێمی بەعس بۆ ساڕێژکردنی برینی هەرگەلێک کە ڕوبەڕووی جینۆساید دەبێتەوە پێویستی بە دوو ڕێگەیە. ڕێگەی یەکەم قەرەبووی مادی، ڕێگەی دووەم قەرەبووی معنەوی. قەرەبووی مادی قەرەبووکردنەوەی زەرەر و زیانی قوربانیان و دەعامکردنیانە بۆ ژیانێکی شایستە. قەرەبووی معنەوی دروستکردنی مۆنومێنتە لەسەر جەمشارەکانی کوردستان نەک تەنها لەو شارێکە جینۆسایدەکەی لێ ئەنجام دراوە و ناوی شەقام و هەندێک لە شوێنەگەشتەکان و منهەجی خوێندن بە ناوی هەڵەبجەی شەهید و هەروەها شەهیدانی ئەنفالیش بکرێت. دادگاییکردنی ئەنجامدەرانی تاوانەکە و سزادانی سەرجەم تاوانباران بەجاش و مستەشارەکانەوە. و خاڵێکی تر کە زۆر گرنگ هەرچەندە لە ڕاپۆرتەکەشمانە هاتووە ئەوەیە کە سەرجەم پەرلەمانتارەکانمان و وەزیرەکانمان لە بەغداد کاری جدی بکەن بۆ قەرەبووکردنەوەی سەرجەم قوربانیانی هەڵەبجەی شەهید و ئەنفال و زۆر سپاس. سپاس. فەرموون لیژنەی ڕۆشنبیری بچنەوە شوێنی خۆتان. دوایین راپۆرتی لیژنەی شارەوانیە. فەرموون. سەرچاوان بەخێر بێن. فەرموون. دواتر ڕێگە بە ئەندامانی بەڕێزی پەرلەمانە دەین بۆی قسە بکەن. بەڵێ دکتۆرە گەلاوێژ ئەگەر نقطەی نظامیت هەیە فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان موداخەلەک و سەرنجێکی گرنگم هەیە لە بۆ دانیشتوانی هەڵەبجە کە لەم سەرت هات دکتۆرە گیان ئەگەر نقطەی نظامیە بیڵێ. شتێکی زۆر گرنگە دکتۆرە ئەگەر دەرفەتم پێ بدەی پێم خۆش بوو بیڵێ. ناوەڵڵا ئەمڕۆ نقطە نظامی نەبێ باوەری نەگرین. فەرموو بەڕێز سەرۆکی لیژنەی شارەوانی. بەناوی خۆی گەورە و میهرەبان، بەڕێز سەرۆکی پەرلەمان، هەڵەبجە ناسنامەی مەزلومیەتی گەلی کوردستانە. هەڵەبجە زامێکی قوڵە، برینێکە هەرگیز لە دڵی هیچ کوردێک سارەژ نابێ. بۆیە لەم یادە مەزنەدا لەم مەرگە ساتە گەورەیەدا سەری ڕێز و نەوازش لە ئاست ڕۆحی بەرزەفڕی شەهیدانی هەڵەبجە و تەواوی شەهیدانی کوردستان دادەنەوێنین. ئەمڕۆ 33 ساڵ تێپەڕ دەبێ بەسەر مەرگەساتی هەڵەبجە، 30 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر ئازادکردنی هەڵەبجە، 7 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر بڕیاری پەرلەمانی کوردستان بۆ بە پارێزگاری بوونی هەڵەبجە، کەچی هێشتا هەڵەبجە ئاسەواری کاولکاری و ماڵوێرانی بەسەرەوە دیارە. ئەوەی بۆیە ئەگەر لەم یادەدا وەک وەفایەک بۆ ڕۆحی بەرزەفڕی شەهیدانی هەڵەبجە، بۆ کەسوکاریان،
بۆ قوربانیانی چیمیابارانی هەڵەبجە ئەوەی بکرێ بۆ خزمەتکردنی هەڵەبجە و هەڵەبجەیەکان هەر کەمە. ئێمە لە لیژنەی شارەوانی و گواستنەوە و گەیاندن و گەشت و گوزار لە پەرلەمانی کوردستاندا بۆ ئەم ساڵ بۆ ئەم یادە بە پێویستی دەزانین حکوومەتی هەرێمی کوردستان کە بەری ڕەنج و خەبات و تێکۆشانی گەلەکەمان و شەهیدان و قوربانیدانی هەڵەبجە و تەواوی شەهیدانی کوردستانە بڕیار بدا بە پێشکەشکردنی کۆمەڵێک خزمەتگوزاری پێویست بۆ ئەم ساڵ بۆ ساڵانی تریش بێگومان هەڵەبجە پێویستی بە خزمەتگوزاری و خزمەتکردنی زیاتر و زیاتر هەیە. یەکەم، تەواوکردنی ماستەر پلانی شاری هەڵەبجە کە 13 ساڵە سەدانۆهەتی ماستەر پلانەکە تەواو بووە و بەڵام تاکو ئێستا وەرنەگیراوە. هەر لە چوارچێوەی ماستەر پلانی شاری هەڵەبجە کەمەربەندی چلمەتری بازنەیی بە چواردەورەی هەڵەبجە پرۆژەیەکی گرنگ و استراتیژی و سیمایەکی جوان و ئاوەدانیەکی باش بە هەڵەبجە دەبەخشێت. تەواوکردنی پرۆژە وەستاوەکانی شارەوانی هەڵەبجە کە خۆیان لە نۆ پرۆژە دەبینەوە. یەکەم، خزمەتگوزاری پلیسیەکان و تەواوکاری زەمەقی کە سەدانۆهەتی پرۆژەکە تەواو ساڵی 2013ەوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بڕیاری لێدراوە. دوو، دروستکردنی ئاوەڕۆی سندوقی بۆ شاری هەڵەبجە کە ساڵی 2014 بڕیاری لێدراوە 183 کارەکانی تەواو بووە. ڕێگاسازی کەرتی پێنجی ئەندازیاران 160 تەواو بووە و ساڵی 2013 بڕیاری لێدراوە. دروستکردنی شەقامێک بۆ پرۆژەی ئاوی هەڵەبجە 2019 بڕیاری لێدراوە و 180 کارەکانی تەواو بووە. دروستکردنی پرد و ئاوەڕۆ ڕێگاسازی سەمی کارێز گەڕەکی بەختیاری ساڵی 2013 بڕیاری لێدراوە و 186 کارەکانی تەواو بووە. گەیاندنی خزمەتگوزاری بۆ 361 وارسی شەهیدی لە هەڵەبجەی شەهید کە ساڵی 2013 بڕیاری لێدراوە 152 کارەکانی تەواو بووە. 1000 خاڵی وارسی شەهیدان 140 تەواو بووە. قیرتاوکردن و کۆنکرێتکردنی گوندی عەبابەیلێ لە گەڕەکەکانی مەکتەبەکە و مزگەوتەکە و ماڵە شێخەکانی زەلەکۆن ساڵی 2013 بڕیاری لێدراوە و 125 تەواو بووە. خزمەتگوزاری گەڕەکی سەرا بەشێک لە شەهیدان لە هەڵەبجەی شەهید ساڵی 2013 بڕیاری لێدراوە و 109 تەواو کراوە. هەموو پرۆژانە بەهۆی هاتنە پێشی بارودۆخی و قەیرانی دارایی و سەرهەڵدانی شەڕی داعش ئەم پرۆژانە وەستێنراوە. لە ئێستادا کە بارودۆخی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان بەرەو سەقامگیربوونە چێ ئەرکە لەم ساڵدا حکوومەتی هەرێمی کوردستان بڕیار بدا بۆ تەواوکردنی ئەم پرۆژانە. هەروەها ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە جێگای داخە هەڵەبجە پارێزگایەکەی میزانی شارەوانیەکەی لە ئێستادا تەنها 6 ملیۆن دینارە. بۆیە ئەرچی حکوومەتی هەرێمی کوردستان و بە دیاریکراویش وەزارەتی شارەوانیە هیمبەت بکا بۆ ئەوەی میزانیەیەکی شایستە بە شاری هەڵەبجە و پارێزگای هەڵەبجە دابین بکرێت. میلاکاتی شارەوانی هەڵەبجە یەکێکی ترە لە گرفتەکان کە پێویستە هەنگاو بندرێ بۆ ئەوەی ئەگەر بە شێوازی گرێبەستیش بێت کۆمەڵێک ئەندازیاری زیاد بمەزرێت چونکە تەنها لە بواری ئەندازیاری میعماری تەنها یەک ئەندازیار لە شارەوانی هەڵەبجەیە. ئاو تا ڕادەیەکی باش حکوومەتی هەرێمی کوردستان لە بواری ئاو توانیویەتی ئاوی پاچی خواردنەوە بۆ گەڕەکە جۆر بە جۆرەکانی شاری هەڵەبجە دابین بکات. تەنها گەڕێکێکمان هەیە کە پێویستی بە 1 ملیار دینارە لە بەری عەبابەیلێ کێشەی گرفتی ئاوی خواردنەوەیان هەیە و ڕۆژانە ئاو بە تانکەر بۆ ماڵەکان دابین ئەکرێ. پێویستی بە بڕی 1 ملیار دینارە ئومێدەوارین حکوومەت بتوانێت بڕیار بدا ئەم گەڕەکە ئاوی پێویستی بۆ بچێت. هەروەها لە بواری گەشتیاریدا خوای گەورە سروشتێکی جوانی بە شارە جوور و بە زور و هەڵەبجە بەخشیوە. ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕووی گەشتیاریەوە بایەخی زیاتر بە هەڵەبجە و هەورەمان بدات ئەکێت دەبێتە سەرچاوەیەکی گرنگ بۆ داهات و دەبێتە فرسەتێکی باش هەلی کاریش بۆ گەنجان و لاوانی هەڵەبجە. لە کۆتاییدا داواکارین لە پرسی بودجەی ساڵانەی حکوومەتی هەرێمی کوردستان
حساب لەسەر ژمارەی دانیشتوانی هەڵەبجە نەکرێت بەڵکو حسابی کاولکاری و ماڵوێرانی و قوربانیدانی هەڵەبجە بکرێ بودجەیەکی شایستە لەسەر ئەم بنەمایە بۆ هەڵەبجە تەرخان بکرێ بۆ ئەوەی بتوانین پارێزگایەکی نمونە لە بەرامبەر قوربانیدانی خەڵکی هەڵەبجە پێشکەش بکەین. هەروەها هەموو ئەوانەی باسمان کرد لە ئەنجامی هەڵەبجە و هەڵەبجەیەکان خزمەتگوزاری هەڵەبجە لێمانە خوازێ وڵاتەکەمان هەرێمەکەمان هێزە سیاسیەکانمان یەکگرتوو بن نێوماڵی کورد یەک ریز و تەبابێ چونکە تەنها بە تەبایی و بە یەکریزی ئەتوانین ڕۆحی شەهیدانمان لە بەهەشتی بەربەریندا ئاسوودەتر بکەین و خزمەتگوزاری پێویستیش پێشکەش بە هەڵەبجە و شارە زور و هەڵەبجەیەکان شەهید کران لێژنەی شارەوانی و گواستنەوە گەیاندن لە پەرلەمانی کوردستان. هەڵەبجە بە پێویستی دەزانم لێرەوە ئاماژە بە خاڵێک بکەم کە لە دستوری عێراقی لە مادەی 11 لە خاڵ یەکەم باس لەوە دەکات دەبێت حکوومەتی مەرکەز سەرۆکا پەرلەمانی پابەند بێ بە قەرەبووکردنەوە دەستپێکی سەرخۆت جەمێ هەمبار قوربانیدانا خەلکی حەلەبجە و شاری هەڵەبجەی دانەوەندای و ئەبروکە لێرەوە داوا دەکەم بلەکشی بۆ گەلەی خەڵک وەکو پەرلەمان و هەبرامەت گەل راپۆرتا لیژنێ لێم بێت ئاماژە بچەند خاڵێکی دیتەن و بەگرنگ دەبینم مرکز کەوا دەبێت قەرەبووی هاوڵاتیانی شاری هەڵەبجە بکرێتەوە گرێدای هەمان کاتیشدا دەستخۆشی لە یەک خاڵدا دهێنە کۆمبەگیرە جەنابی سەرۆکی پێکینانە ئەنجومەنێ پارێزگا دەستخۆشی لە گوری یاسا ژمارەیەکە ساڵە 2015 کوربیارانەی دەرچووە دران بۆ ئاماژەکردنەوەی شاری هەڵەبجە پارێزگای بێتە پێکینان لە سەرایش 2015 هەتا کوڤیدەمی ناکوکیان لایەنێت سیاسی نەبوونە هۆکارەوەی چەندێ گواف ئەنجومەنە بهێتە پێکینان و ئەو ناکوکی کەتنە ڕێگر بەرامبەروێ چەندێ پشتی 6 کۆمبۆ بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان سەرەتا سەری ڕێزدا دەنوێنم بۆ شەهیدانی ڕاستەقینەی شاری هەڵەبجەی شەهید و پێشنیارەکەم پرۆژەکانی شارەوانی و پرۆژەکانی استیسماری لەو ناوچەیە برەوی پێ بدرێ بۆ ئەوەی پارێزگای هەڵەبجە ببێتە یەکێک لە پارێزگا دیارەکان و بەرفراوان بکرێت و پێشنیارەکەم خاڵە سنوورەکانی سنووری پارێزگای هەڵەبجە برەوی پێ بدرێ و فراوان بکرێ بۆ ئەوەی داهاتی هەبێ و داهاتەی بخرێتە خزمەتی پارێزگای هەڵەبجە و خەڵکی شاری خۆشەویستی هەڵەبجە و سپاس. سپاس کاک ڕزگار سەرچنارخان فەرموو. بەڕێز بەڵێ کاک چییە؟ بەڵێ با نقطە نیزامێکە وەرگرم فەرموو. بەڕێز سەرۆکا پەرلەمانی سێ راپۆرتێ زۆر من کاتێکە واژۆیان کردووە بۆی ئەم دانیشتنە بکرێ داوای بەڕێز بەرپرسی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەیان نەکردووە ئیگینا بەڕێزیانمان بانگە کرد سەبارەت بە ئەندامانی پەرلەمان کە لە لیژنەکانن کە ئەو لیژنانەی کە راپۆرتە خوێندنەوە لە ڕاستیە بەشێکی زۆریان ئەو قسانەیەکەن پەیوەندی بەکاری لیژنەکەیانەوە نییە ئێمە هەم بۆ ئاسانکاری هەم بۆ ینی کەمکردنەوەی کات ئەڵێن یەک جار دەرفەتانە دەین ئێستا بە نمونە سەرچنارخان کە قساکە ئەگەر باسی شارەوانی بێ یا هەر باسێکی تر بێ جارێکی تر دەرفەتی قسەکردنی پێ نادرێتەوە تەنها بۆ تەنزیمە و هیچ ئەندامێکی بەڕێزی پەرلەمانمان نەبینی لە ئەندامانی لیژنەکان شتێکی مخالف لەسەر ئەوە بڵێ کە سەرۆکی لیژنەکەی خوێندوێتەوە تەئیدی دەکەن و پێیان باشە یان هەندێک جار ئیزافەیەکانێ فەرموو سەرچنارخان کاتێکی خۆت وەرگرە. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە یادی 33 ساڵەی کیمیابارانی هەڵەبجە
یاری چەکی کیمیاییمان هەبێت شەو تا بەیانی بە ئۆکسیجینەوە نەبێ نەتوانێ بژی لەگەڵ ئەوەشا کە ئەگەر مناڵی بەرپرسێک هەڵامەتێ بگرێ وڵاتی پێوەکرێ بەڵام هەتا ئێسەش بەداخەوە بریناری چەکی کیمیایی هەموو شەوە چاوەڕێی مردنە یعنی هەڵەبجە وەکوتم بەکردداری ئەیەوێت ئەو پرۆژە استراتیژیانەی کە بڕیادراوە جێبەجێ بکرێت بۆردێکی ئاوادانکردنەوە با دروست بکرێت لە وەزیرە بەڕێزەکان ئاوادانکردنەوە شارەوانی پلاندانان هەر وەزیرێکی تر بە ئەوانەی کشت و کاڵ بە تایبەتی کە مۆڵەتی وەرگرتنی پرۆژیان هەیە بە ئەم ڕۆتیناتە نەمێنێت ینی وەبەرهێنەرە کاتێک ئەوێ بێتە هەڵەبجە وەبەرهێنان بکات ئەوەنە ڕۆتیناتی بۆ دروست دەکرێت ئەوەنە بارگرانی ئەوەنە ڕێنمایی بەهانێ ڕێنمایی دارایی و کارگەڕی هەیە هەڵەبجەی لێ بە دەربکرێت هانی وەبەرهێنەر برێ بێتە هەڵەبجە وەبەر ئەگەر بمانەوە دەستی ئاوادانی بکەین بمانەوە ئیش بکەین بۆ هەڵەبجە ئەبێ لەم خاڵانەوە دەست پێ بکەین ناکرێت ئێمە هەڵبڵێن ئەوە بکرێت و ئەوە بکرێت و ئەوە بکرێت هیوادارم سەکانم جێگرت پێ سوپاس زۆر سپاس بەڕێزان لە لیژنەی شارەوانی فەرمون بڕۆنە جێگەی خۆتان قسە دەکەی بەڵێ فەرم نەجات خان فەرم قەیناتەوە دانی شەیس نەبێ با تۆ بمێنیت و کات مسار بمێنە فەرموو بەڕێز سەر و کۆپەرلەمانی لەبێ یادا غەمگین و پیرۆزدا سەرێ ڕێزێ بوو شەهیدên حەلەبچە و هەمی شەهیدên کوردستانê çemînên Di rastî de giyonê pakê şehîdan bi çino hêta qerebûkirin belê em dûpat dikein lê avadankerina zêdetir bû Helepçe dikein û bi hindê ku kes û karê şehîdan li jiyaneka şayîstetir da bijîn. Li vêre de destxweşiyê bizgiriya me bû hewl û biryarên Rêzdar Serokê Hikûmetê derdibirîn ku biryara cêbercêkirina çendîn projeyên xizmetguzarî li Helepçe dayîne û hatîne pesendkirin. Berê Serokê Parlemanî ji wan projeyê hatîne pesendkirin şilaya Hikûmeta Herêma Kurdistanê ve ev ne. Pazda projeyên xizmetguzarî qeyr û geyandina avê li sinûrê şarawî بۆ لێ ناگەڕێی حکوومەت ئەیخوان فەقیرانە چی بڵێن وەزیرەکان ئەوە لێگەڕێ بۆی حکوومەت بیڵێت و ئەگەر داواکاریت هەیە بیڵێ ئەوەی کە حکوومەت قەراری لێداوە با وەزیرەکان بیڵێن تکایە بەڵێ زۆر زۆر سپاس بەڵێ سپاس زۆر زۆر سپاس سپاس بۆ لیژنە تایبەتمەندەکانی پەرلەمانی کوردستان بەڕێزان ئەندامانی پەرلەمان ئێستا هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمانەیەوێ قسە بکا با بفەرموێ دوو دقەیە مادەم قسەکردن لە 2 دقە زیاتر نیە بەڕێزان ئەندامانی پەرلەمان لەبەرەوەی بەڕێز وەزیری پلاندانان دکتۆر دارا پابەندە بە سەفەرکردن لەگەڵ شاندی حکوومەتی هەرێمی کوردستان سەعاتیەک پێشەوەی بەڕێزتان قسە بکەن دەرفە دەدەین بە بەڕێز وەزیری پلاندانان بۆ ئەوەی قسە بکە دواتر دەرفە دەدەین بە ئەندامانی بەڕێزی پەرلەمان کاک دکتۆر دارا دوایەوەی ناوەکانمان نووسی بەڕێزتان قسە دەکەن بۆی بتوانن پابەندیەکەتان جێبەجێ بکەن
دادەمونە. نقطەی نظامی لە کۆبوونەوەیەکە یەکجار وەرەگیرێ کاکاوڕێ هەر ئەندامێکی پەرلەمان سەری پێڕەو کە یەکجار نقطەی نظامی لێ وەرەگیرێ تەواو کاکاوڕێ. بەڕێزان بچنەوە شوێنەکانی خۆتان بەڕێزان ئەندامانی پەرلەمان کاک سەرکۆوەرەوە شوێنی خۆت هەر کەسێ لە شوێنی خۆی دانیش. بەڵێ بەڕێزان ناوەکانە خوێنمەوە کەسێکمان نەنووسی بوو بۆی ئیزافەیکەین. دکتۆر کازم، دکتۆر محێدین، دکتۆر ئیسماعیل، کاک دیاری بەدرێخان، مامۆستا بووبەکر، کاکاوە دکتۆر عوسمان، کاک سیروان، مامۆستا عومەر، هەڵەستخان، کاکمەم، مژدەخان، کاک مسلم. کەسەیە نەمان نووسی بێ؟ تۆ. مامۆستا عەبدوستار، گوڵستان خان، کاک زیاد، کاک دکتۆر هەورامان، ئاشناخان، کاک جەمال، کاک باڵامبۆ، شادی خان، کاک بەڵێن، شنۆخان، کاک عەباس، کاک مەلا ناسر، کاک سەرکۆ، کاک عەلی حەمە ساڵح، کاک یاسین شیرین خان، کاک حاجیێرش، کاک شەمۆڵ، کاک ڕاهی، کاک ڕزگار، کاک ڕزگار نابێ قسەی کردووە بەڵێ کاک شاخوان بەڵێ نووسیومە بەڵێ کاک زانا نووسراوە کاک ئیدریس کاک مەلای ئەحسان دکتۆر زێدان کاک چیا کاک ڕێبوار کاک مەلاجیات حەسیبەخان لەنجەخان کاک سەروان جوانخان کاک حاجی سەفین کاک حاجی هەڵکەوت گوڵیزارخان کاک حیکمەت دکتۆرە گەلاوێژ ژیانخان بەڵێ بەڵێ ئێستا ئیزافەتانەکە کاک شوان کاک شێخ زاهیر جوانخان نووسراوە تۆ ناو نەنووسی ئەوەی ئیزافە بووە بەڕێزان ئەوەی ناوی نەخوێنراوە
ستا بۆی کاک دکتۆر دارا فەقیرە شانسی نییە بیرمانە چێ فەرمون کاکتۆر زۆر سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان دەستەی سەرۆکایەتی زۆر سپاس بۆ ئەندامانی پەرلەمانی کوردستان زۆر سپاسی پەرلەمانی کوردستان دەکەین کە لە یادی کارەساتی کیمیاباران و جینۆسایدی هەڵەبجەی شەهید میوانداری حکومەت بکات و لێرە دووبارە سەری ڕێز و نەوازش دادەنوێنین بۆ قوربانیانی هەڵەبجە. هەڵەبجە شانازیەکی گەورەی قوربانیدان و بەرخودان و سمبولی مانەوەی ملەتی کووردە. بەڕێزان وەکو جەناب یەک لە ئەندام پەرلەمانە بەڕێزەکان ئیشارەتی پێدا لە پاش بڕیاری و پارێزگاربوونی هەڵەبجە کە لە پەرلەمانی کوردستان دەرچوو هەرێمی کوردستان تووشی چەندان یان ڕوبەڕووی چەندان قەیران بوو لەوانە قەیرانی دارایی و قەیرانی شەڕی نگریسی داعش و هەروەها هاتنی ژمارەیەکی زۆری ئاوارە کە حکومەتی هەرێمی کوردستان نەیتوانی وەکو پێویست ئەو ئیلتزاماتانە و ئەو واجبانەی کە بەرامبەر شاری هەڵەبجە دەبایە بیکاتن. و ئێمە وەکو کابینەی نوێمی حکومەتی هەرێمی کوردستان هیوادارین بتوانین خزمەت لەم کابینەیەدا لە ماوەی تەمەنی ئەم کابینەیەدا خزمەتێکی باشتری هەڵەبجە بکەین لە ئاوەدانی و پیشەسازی و کوشتتوکاڵ و وەبەرهێنان و هەروەها بەرجەستەکردنی زیاتری هەڵیکار و زۆرترین پرۆژە بۆ پارێزگای هەڵەبجەی شەهید بێت. بەڕێزان لەسەر ڕاستپاردەی بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بە مەبەستی لە نزیکەوە گوێگرتن لە پێداویستی و پرۆژەکانی پارێزگای هەڵەبجە لە ڕێکەوتی 25 دەی 2020 بە یاوەری تیمێکی وەزارەتی پلاندانان سەردانی پارێزگای هەڵەبجەمان کرد و پاش گوێگرتن لە بەڕێز پارێزگار و بەڕێوەبەرە گشتیەکانی ئەو پارێزگایە لیستێک داواکاریان ئاراستەی کردین کە ژمارەیەک پرۆژەی بەردەوام و پرۆژەی نوێی لەخۆ گرتبوو. ئەلێرە دەمەوێت زۆر سپاسی هەم پارێزگار و هەم جێگەری پارێزگار و قایمقامی هەڵەبجە و بەڕێوەبەری ناحیە و بەڕێوەبەری گشتی و هەموو ستافی ئیداری هەڵەبجە بکەم کە بەو ئیمکانیەتە کەمێک کە لە بەردەستیان توانیتیان خزمەتێکی باشی پارێزگای هەڵەبجە بکەن. لە پاش گەڕانەوەمان بۆ هەولێری پایتەخت ئەوە بوو داواکاریەکانی پارێزگای هەڵەبجەمان بە نووسراوەکی فەرمی ئاراستەی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کرد هەر لەسەر ئەو ئەساسە لە ڕێکەوتی دەی 11 2021 عفۆن دەی 11 کۆبوونەوەیەکی فراوان کرا لە بە حزوری جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جەنابی جێگەری سەرۆکی ئەنجومەنی وەزیران هەروەها وەزیری دارایی و بەندە لەگەڵ پارێزگارەکانی هەرێمی کوردستان کە بەجیا لەگەڵ پارێزگاری هەڵەبجەش کۆبوونەوە کرا. ئەوە بوو ڕەزامەندی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگەری سەرۆکی ئەنجومەنی وەزیران وەرگیرا بە دابینکردنی بودجەی پێویست بۆ چەند پرۆژەیەک کە پرۆژە بەردەوامەکان ژمارەی پرۆژە بەردەوامەکان 12 پرۆژە بوو بە گوژمەی 11 میلیار و 840 میلیۆن دینار هەروەها پرۆژەی نوێ بە گوژمەی 11 میلیار و 166 میلیۆن دینار. کۆی گشتی ئەو پرۆژانەی کە پەسەند کرا لەو کۆبوونەوەیە بریتی بوون لە 23 میلیار و نزیکەی 23 میلیار دینار. ئەو گوژمەیە کە جەنابتان ئیشارەتان پێدا بەلانی کەم 30 میلیار دینار ئەم ساڵ لەو پرۆژە بەردەوامەکان و پرۆژە پێشنیارکراوەکانی پارێزگای هەڵەبجە تەرخان کرایە. نزیکەی ئەوەی کە باسم کرد بای 23 میلیار بوو نزیکەی 7 میلیار دیناریش هەتا ئێستا مایە ئێستا لە کۆبوونەوەی داین لەگەڵ بەڕێز پارێزگار و ئیدارەی پارێزگای هەڵەبجە بتوانین ئەو پارەیە و ئەگە بکرێت زیاتریش بکەین لە بۆ چەند پرۆژەیەشتر لەوە پارێزگای هەڵەبجە. ئێستا بە وردەکاری باسی پرۆژەکان دەکەم بەڵام هەندێک لەو کۆبوونەوەی کە بە کۆبوونەوەیکی گرنگ دادەندا کە بە حزوری جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران و بەڕێز جێگەری سەرۆکی ئەنجومەنی وەزیران کۆمەڵێک بڕیاردرا لەسەر دەسەڵات و تەرخانکردن لە بۆ پارێزگای هەڵەبجە. ئەوە بوو بڕیاردرا بە خەرجکردنی بڕی چکەیەک لە داواکاریەکانی ئەندام پەرلەمانەکان زیادکردنی نەسریە و پارەی بەردەستی پارێزگار بوو. ئەوە بوو بڕیاردرا بە خەرجکردنی بڕی 250 میلیۆن دینار وەکو بەخشین منحاب بۆ پارێزگای هەڵەبجە هەروەها زیادکردنی پێشینەی مانگانەی دیوانی پارێزگای هەڵەبجە بە بڕی 22 میلیۆن دینار هەروەها زیادکردنی پێشینەی مانگانەی فەرمانگەکانی سنووری پارێزگای هەڵەبجە بە بڕی 6 میلیۆن دینار کە پێشتر پارەی زۆر کەم بوو هەروەها دابینکردنی چەند ئۆتۆمبیلێک لەوانە ئۆتۆمبیلی ئەمبولانس ئیسعاف لەوە بەڕێبەرایەتی گشتی تەندروستی هەڵەبجە و هەروەها پێدانی دەسەڵاتی تەنسیب بە پارێزگاری هەڵەبجە بۆ ماوەی 3 مانگ. ئەوە لە دەسەڵاتە کارجاریەکان بوو. ئەمە وەکو وەزارەتی پلاندانان بە تەنسیق لەگەڵ پارێزگارەکان و وەزارەتە پەیوەنددارەکان هەوڵماندا کە
زیاتر ئەو پرۆژانە بخینە بواری جێبەجێکردنەوە کە پرۆژەی خزمەتگوزارین پەیوەندی ڕاستەوخۆیان بە ژیانی هاوڵاتیان و هاونیشتمانیانە لە پارێزگای هەڵەبجە هەیە. لە لیستی پرۆژە پێشنیارکراوەکانی سنووری پارێزگای هەڵەبجە ئەوەی کە زۆر دەمێکە هەم جەناوی پارێزگاری هەڵەبجە و هەم داواکاری خەڵکی هەڵەبجەیە دروستکردنی پردی توقوتە لەگەڵ شەقامەکانی کە ئەوە بە خۆشحاڵیەوە لە ساڵی 2021 دەکەوێتە بواری جێبەجێکردن بە گوژمەی پرۆژەکە 8 ملیار و 450 میلیۆن دینارە کە وەڕەزامەندی لەسەر درایە لە ساڵی 2021 جێبەجێ دەکرێتن. ئەوە طبعاً یەک لە داواکاریەکانی وەزارەتی ئاوادانکردنەوەشە ئەکید جەنابی وەزیری ئاوادانکردنەوە زیاتر تەوزیح دەداتن. ئەو پردی تۆقوت پرۆژەکە وەک یەک پاکێژ بریتە لە دروستکردنی ڕێگای هەڵەبجە پردی تۆقوت و پارچە ڕێگایەک تاکو سەر ڕێگای عربەت دەربەندیخان بە درێژایی 10 کیلۆمەتر و زائیدەن پردەکە زائیدەن 17 کیلۆمەتر. 27 کیلۆمەتر ڕێگای پێویست ئەو ڕێگای پێویستی بە نزیکەی 24 میلیارد دینار هەیە کە لەگەڵ بەڕێز وەزیری ئاوادانکردنەوە لە هەوڵداین کە بتوانین بڕپارەیەکی بۆ دابین بکەین کە پردی تۆقوت پرۆژەیەکی زۆر استراتیجیە لە بۆ پارێزگای هەڵەبجە. ئەو پردە گەرمیان و هەڵەبجە بێکەوە دەبەستێتەوە، هەروەها ڕێگای نێوان هەڵەبجە و گەرمیان کورد دەکاتەوە و پەیوەندی هاتوچۆیان بەهێز دەکات. ئەم ڕێڕەوە 25 کیلۆمەتر کەمترە لە ڕێڕەوی هەڵەبجەی تازە زەڕایان بەرەو دەربەندیخان. هەروەها کەرستەی بیناسازی لە دەربەندیخانەوە بە ئاسانتر و هەرزانتر دەگاتە هەڵەبجە و بپێچەوانەوە بەربوومی کوشتتوکاڵی لە هەڵەبجەوە بە ئاسانتر دەگاتە دەربەندیخان و گەرمیان و هەروەها چەند گوندێکیش کە دەکەونە سەر ڕێگاکە لی سوودمەند دەبن. ئەوە یەک لەو پرۆژانەی کە پرۆژە پێشنیارکراوەکانەوە بە خۆشحاڵی ڕەزامەندی لەسەردراوە دەکەوێتە بواری جێبەجێکردن. هەروەها نۆژەنکردنەوەی قوتابخانەکانی سنووری پارێزگای هەڵەبجە بە بڕی 300 میلیۆن دینار، هەروەها شۆستە و قرتاوکردنی گەڕەکی شەید فاتح کە تابعی سەرۆکایەتی شارەوانی وەزارەتی شارەوانیە بە بڕی 720 میلیۆن دینار. طبعاً ئەوانە لەسەر بودجەی وەبەرهێنانی وەزارەتەکانن. ئاوەڕۆی بەردەم ئامادەیی پیشەسازی هەڵەبجە چونکە یەک بەڕێزێک لە ئەندام پەرلەمانەکان چەند پرۆژێکی داوا کرد، ئەو پرۆژانە لە زۆربیان بڕیای لەسەر درایە دەکەوێتە بواری جێبەجێکردن. هەروەها چاکردنی ڕووناچی یاریگەی شاهۆ حەمەفەرەت، پرۆژەی شەشەم دروستکردنی سیاج و ژووری ئیداری یاریگای گوڵان لە گەڕکی کیمیابارانی 1، پرۆژەی هەفتەم چاکردنەوەی کانی عاشقان، هەشتەم دروستکردنی شۆستە و جەزرەی ناوەند لە مۆنەمێتی هەڵەبجە و پەیکەری خالد و میتەران و هەروەها نۆژەنکردنەوەی هەندێک کاری شەقامی دەواازەی شار. هەروەها قیرتاوکردنی چەند کۆڵانێکی جیاجیا و هەروەها دروستکردنی تۆڕی ئاوەڕۆی جیاجیا لە چەند گەڕێکێکی هەڵەبجە، دروستکردنی چەند دانچێکی ئاو بۆ گەڕەکی گۆرانستی. لەوانەیە ئەگە پێویست بکە هەم پرۆژەکان بخینەوە گەنا بە وەزیرە بەڕێزەکانی بەجێ بێلم، بەڵام ئەوەی کە زۆر زەڕورە لە پرۆژە پێشنیارکراوەکان نزیکەی 19 پرۆژە لە پرۆژە پێشنیارکراوەکانن کە لە سنووری پارێزگای هەڵەبجە حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆبوونەوەی ڕەزامەندی لەسەردایە، ئەوەی کە باسم کرد بە بڕی 11 میلیارد و 166 میلیۆن دینارە. هەروەها لیستی پرۆژە بەردەوامەکانمان لە سنووری پارێزگای هەڵەبجە زۆربەی ئەو داواکاریانەی کە جەنابتان داواتان کرد لە گەیاندنی حاجیوەڵا مەڕۆ بۆی ئێوە پێشاوەرەگرم. بەڵێ ببوورە کاکتۆردان. لە پرۆژە بەردەوامەکانی سنووری پارێزگای هەڵەبجە گەیاندنی خزمەتگوزاری بۆ 361 ئەوەی یەکەی نیشتەجێبوونی وارسی شەهیدان لە هەڵەبجەی شەهید، ئەوەی کە یەک لە داواکاریەکان بوو. هەروەها ڕێگەسازی کەرتی پێنجی ئەندازیاران، ئەوە ڕەزامەندی لەسەردرایە و بودجێ بۆ تەرخانکرایە. طبعاً یەک لە ئەندام پەرلەمانە بەڕێزەکان ئیشارەتی بەوەیدا کە تەنها ئەو پرۆژانە ڕەزامەندی لەسەردرایە کە 185 جێبەجێکرایەوە هەڵەبجە لەوە مەحروم دەبی چونکە پرۆژەکانی کەمترن. مەسەلەن ئەوەی کە باسم کرد گەیاندنی خزمەتگوزاری بۆ 361 یەکەی نیشتەجێبوونی وارسی شەهیدان ڕێژەی ئەنجامدراوی 152 بەڵام ئێمە ڕەزامەندیمان لەسەردایە. ڕێگە سازی کەرتی پێنجی ئەندازیاران 160 ڕەزامەندیمان لەسەردایە. هەروەها دروستکردنی پرد و ئاوەڕۆ و ڕێگە سازی چەمی کارێس لە گەڕەکی بەختیاری خۆی 186. مەسەلەن قیرتاوکردن و کۆنکرێتکردنی گوندی عەبابەیلێ کە داوا کرا لە گەڕەکانی مەکتەبەکە و مزگەوتەکە و ماڵە شێخەکان و زەڵەی کۆن ڕێژەی ئەنجامدراوی 125، بەڵام بڕیای لەسەردرایە کە بودجەشی بۆ دابین کرایە کە دەکەوێتە بواری جێبەجێکردن.
دروستکردنی شەقام بۆ پرۆژەی ئاوی هەڵەبجە یەک لە داواکاریەکان بوو ئەوە حکوومەتی هەرێمی کوردستان ڕەزامەندی لەسەردایە پرۆژەی ڕێگەسازی لە گەڕەکی ڕاپەڕین و شەهیدان و شەقامی خزمەتگوزاری بەردەم سەرۆکایەتی شارەوانی لە شارۆچکەی سیروان ڕەزامەندی لەسەردایە ئەوە شەر لە داواکاریەکان بوو یەکشتی زۆر مهممان لە بۆ هەڵەبجەی کردیە ئەو پرۆژانەی کە من خوێندمەوە هەمویان لەسەر پەرەپێدانی ناوچە جیاجیاکان بوونە ئەوەی کە پێیان دەگوترا پترۆ دۆلار بەخۆتان دەزانن پترۆ دۆلار نەمابوو میزانیە نەمابوو ئێمە وەکو وەزارەتی پلاندانان بە طبعا لەژێر ئیشرافی هەم جەنابی سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت کە بتانین بودجەی پێویست دابینکەین لە پەرەپێدانی ناوچە جیاجیاکان شتێک نەمابوو ناوی بودجەی پەرەپێدانی ناوچە جیاجیاکان بوون ئێمە تانیمان لە وەزارەتی پلاندانان میزانیەکەی بگۆڕین لە پترۆ دۆلار لە بۆ بودجەی وەزارەتەکان کەەوە یەک لەو کێشانە بوو کە ئەو پرۆژانە ڕاوەستا بوو و هیچ احتیمالێک نەبابوو کە تەواو بکرێتن بەڵام بە مناقەلەکردنی لە پەرەپێدانی ناوچە جیاجیاکان لە بۆ موازنەی یان لەوە بودجەی وەزارەتەکان ئەو پرۆژانە هەموو دەکەوێتەوە بواری جێبەجێکردن هەروەها دروستکردنی قیر و شۆستە بۆ گەڕەکی ئاشتی لە ناحیەی خوڕماڵ و ڕێگەسازی گوندی بەڵخە و ڕێگەسازی گوندی چەند گوندێکی تر ئەوانش کە هەمووی لەسەر پەرەپێدانی ناوچە جیاجەکان بوو ئەوەی کە باسم کرد بودجەکەی گواستراوەتەوە سەر بودجەی وەزارەتەکان کاری خزمەتگوزاریەکانی ئاو ئاوەڕۆ و کاری مەدەنی لەوە 72 یەکەی نیشتەجێبوون لە هەڵەبجە قۆناغی یەکەم ئەوەش ڕەزامەندی لەسەردایە هەروەها کار و خزمەتگوزاریەکانی کاری کارەبایی بۆ 72 یەکەی نیشتەجێبوون لە هەڵەبجە قۆناغی دوم ئەوەش ڕەزامەندی لەسەردایە و بودجەی وەدابینکرایە کار و خزمەتگوزاریەکانی گەیاندنی ئاوی سەرەکی بۆ پرۆژەکە و بەستنەوەی ئەو 72 یەکەی نیشتەجێبوونە هەر لە هەڵەبجە شەیش قۆناغی سێم ئەوەش ڕەزامەندی لەسەردایە هەروەها قۆناغی چوارەمی بڕگەی قرتاوکردنی ڕێگاوبان و بڕگەی بیارتۆن و بۆستونەکان ئەوەش ڕەزامەندی لەسەردایە هەروەها پرۆژەی دروستکردنی بینای بەشە ناوخۆییەکان ئەوەی کە باسی زانکۆی هەڵەبجە کرا طبعا محاولەمان کردیە بەو بەشە بودجەی کە دابینمان کردیە لە بۆ هەڵەبجە هەموو سێکتەرەکان بگرتەوە پرۆژەی دروستکردنی بینای بەشە ناوخۆییەکان و بینای سنتەری تۆژینەوەی زانستی و بینای سنتەری کۆمپیوتەر و هەروەها بینینی پرۆژەکان و لێدانی دوو بیری قوڵ لە بۆ زانکۆی هەڵەبجە ئەوەش هەر ڕەزامەندی لەسەردایە وەرەزان لە کۆبوونەوەکانمان لەگە بەڕێز پارێزگار و ئیدارەی هەڵەبجە چەند پرۆژەک هەیە کە لەلایەن زۆر استراتیژی بۆ ئەوی باسم کرد پردی تۆقود بوو لەگەر ئەو جادانەی کە ڕەبتی پردی تۆقود دەکا و هەروەها داواکاریەکانی کەشیان جادەی بەمۆیە کە 15 کیلۆمەتر لە سەرتەچی بەمۆ دەبەستێتەوە بە مەرزی پشتە و ئەم پرۆژەیە نزیکەی 5 میلیارد دیناری پێویستە ئێستا لەژێر دراسەدایەوەی بتوانین بودجەی پێویستی بۆ دابین بکەین داواکاریەکانی وەزارەتی ڕۆشنبیری و بەڕێز وەزیری ڕۆشنبیری لەوە پارێزگای هەڵەبجە هۆڵی ڕۆشنبیری هەڵەبجەیە کە بەداخەوە تا ئێستا هەڵەبجە هۆڵی ڕۆشنبیری نییە ئەوەش وەک وەزارەتی پلاندانان دراسەی ورد دەکەین بە تەنسیق لەگەڵ جەنابی وەزیر و وەزارەتی ڕۆشنبیری بتوانین بودجەی پێویست ئەگەر لەم ساڵ بیان لە ساڵی داهاتوودا بۆی دابین بکەین و هەروەها چەند پێشنیارێکی تری وەزارەتی ڕۆشنبیری بۆ چەند هۆڵک و هۆڵی بۆنەکان بۆ پارێزگای هەڵەبجە بە تەواوی هەمویان لەژێر دراسەداین و هیوادارین لە کابینەی نوێن بتوانین چەند پرۆژە و ئەو خزمەتگوزاریانەی کە زەڕورن لە بۆ پارێزگای هەڵەبجە بتوانین جێبەجێ بکەین و ئەوەی کە باسم کرد ئەو 30 میلیارەی کە تەخسیس کرا لە بۆ پارێزگای هەڵەبجە ئەوە لە کەمترین یعنی بابرین لە خراپترین حالەت لە حالەتی باشتربوونی وەزعی داراییمان بڕیارماندایە کە پارێزگای هەڵەبجە تایبەندیی تایبەتمەندیەکی باشتری پێ بدەین و بتوانین هەموو ئەو پرۆژانە و خزمەتگوزاریانەی کە پەیوەستن بە ژیانی هاوڵاتیان بتوانین لە ماوەی ئەو کابینەیەدا بیخینە دوای جێبەجێکردنەوە زۆر سپاس و داوای لێبوردن دەکەم ئەمن لەبەرەوەی ئیلزامەکەم هەیە دەبا دەربچم ئەگەر حتا لەوانەیە سەعاتێک بتوانم لێر بم ئەگەر هەر پرسیارێکتان لە من هەبوو لە خزمەتدامە بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز کاک سەرکۆ بەڕێز سەرۆکی پەرلەمان درود بۆ گیانی شەیدانی کیمیابارانی هەڵەبجە و شەیدانی شۆڕشی نوێی گەلەکەمان و شەیدانی ڕێگای ڕزگاری خوازی گەلەکەمان من دەمەوێت لێرە وەکو کەسێکی هەڵەبجەیی وەکۆی کە نوێنەراتی خەڵکی هەڵەبجە بکەم باسی کێشە و گیر و گرفتەکان بکەین یان ئەو پێویستیانەی کە لە پارێزگای هەڵەبجە بکرێت بە تایبەتی لە بواری کوشت و کاڵی و بە بواری وەبەرهێنانە بەڵام سەرەتا پارێزگای هەڵەبجە بۆ بەگەرخستنەوەی پرۆژەکانی داوای 115 میلیارد دیناری کردبوو بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان تەنها 30 میلیارد دیناری بۆ تەرخان کردبوو
یەکێک لە کێشە و گیر و گرفتەکانی پارێزگای هەڵەبجە کەمی میلاکی فەرمانگە حکوومەکانە و بۆتەوەی کە نەتوان کارەکانیان بە باشی بەڕێ بکەونەوە. یەکێک لەو داواکاریانەی کە خەڵکی هەڵەبجە هەبووەکردنەوەی مەرزی سازانە کە حکوومەتی ئێرانی لەگەڵ لایەنی پەیوەندیداری پارێزگای هەڵەبجە داوای کردووە کە ئەگەر ڕەزامەندی حکوومەتی هەرێم هەبێ بە کەلیمەیەک ئێمە ڕەزامەندین کە بکرێت بە نێودەوڵەتی. ئەمە یەکێکە لەو کێشانە داواکارین حکوومەتی هەرێم. ساڵی 2020 هیچ پرۆژەیەکی خزمەتگوزاری لە هەڵەبجە بەگەڕ نەخراوە ئەوەی کە پەیوەست بێ بە خزمەتگوزاری. حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینەی بڕی 8 میلیارد دیناری بۆ پردی توەقوت تەرخان کرد. بەڵام کابینەی نوێم خسیۆتە ناو پرۆژە تاو نەکراوەکانی هەڵەبجە ئەمەش بەشێکە لەوەی کە دەبوایە پارەی تر تەرخام کرایە بۆ پرۆژەکانی کە. لە بواری وەبەرهێنانە لە ڕێکەوتی 28/5/2015 بە بڕیاری ژمارە 249 بڕیاری دروستکردنی بەڕێوەبەرایەتی گشتی وەبەرهێنان دراوە بەڵام تا ئێستا ئەو بەڕێوەبەرایەتیە دروست نەکراوە. یعنی گرنگی ئەوەی کە پارێزگای هەڵەبجە جیاکاتەوە لەوەی کە لە پارێزگای سلێمانی و پارێزگای هەولێرە ئەوەیە کە جەدوای اقتصادی بۆ کاروباری وەبەرهێنان لە پارێزگای هەڵەبجە کەمترە بەڵام یاسا و ڕێنمایەکان بە هەمان میکانیزمەکە لەسەر پارێزگای هەڵەبجە بۆیە یعنی گرنگە کاراسانی بۆ مۆڵەتی وەبەرهێنان بدرێ و زۆر سپاس. مامۆستا هەورامان لیدەرە کاک باڵام بۆ بەوەی قسە بکە ئەوەی کەما بەڕێزان 68 ئەندامی پەرلەمان ناوینوسیەوە مامۆستا هەورامان فەرموو. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان کاک ڕایی ناوی تۆ کوژێنمەوە مادەم مامۆستا هەورامان مامۆستا هەورامان با تەواوی کەمادەم ناوی تۆ کوژێنمەوە کاکە. زۆر سپاس بۆ کاگڕایی هاوپیشەم. ئێمە کاراسانی بۆ مۆڵەتی وەبەرهێنان بدرێ بەخشینی سەربار لە مادەی 6 یاسای ژمارە 4 ساڵی 2006 وەبەرهێنان بە تایبەتی بەخشینی باج و گومرگ و ڕسومات کە لە 10 ساڵەوە بکرێت بە 15 ساڵ بۆی شاری هەڵەبجە وەبەرهێنانی زیاتری تا بکرێت. یەکی کە لەو لای ئێمە گرنگە پارێزگای هەڵەبجە پارێزگایەکی کشتتوکاڵیە ینی دانیشتوانی هەڵەبجە لە 135 کاری کشتتوکاڵیەکە بە تایبەتی لە دوو سێکتەرە سێکتەری باغداری و دانەوێڵە. چیمان پێویستە لەوەی کە لە پارێزگای هەڵەبجە بکرێت بە تایبەتی بۆ بواری کشتتوکاڵی ئێمە نەبوونی سادکەرەوە بۆ هەڵگرتنی بەرەوبوومی کشتتوکاڵی بە تایبەتی باغداری نەبوونی بازار یعنی ئێمە لە ماوەی مانگ و نیوێکدا کە بەرەوبوومی کشتتوکاڵەکان یا باغداری بەرهەم دێت دەبێت لە یەک کاتا بخرێتە ناو بخرێتە بازارەوە و جوتیاران بە نرخێکی کەمتر بێفرۆشتنەوە. یەکێکە لە کێشەکانمان نەبوونی سایلۆی هەڵگرتنی بەرەوبوومی دانەوێڵەیە کە لە ئێستادا بە شێوەیەکی کلاسیکی بانکەر بەکاردێنرێ و 4 دیوارە و بە نایلۆن بەسەریدا دەدرێت. پێویستی بە 30 بۆ 40 کیلۆمەتر کۆنکرێتی جۆگەکان هەیە بۆ پاراستن لە وشکە ساڵی. من لێرەوە دەمەوێت سوپاسی بەڕێز وەزیری کشتتوکاڵ بکەین کە یەکێک بە لەو وەزیرانەی کە سەردانی پارێزگاکەمانی کردووە و زۆرترین مۆڵەتی داوە بە بواری کشتتوکاڵی لەوێ بەڵام بەداخەوە ڕۆتینیاتێکی قورس و تند لە ناو حکوومەتە هەیە کە جاری وایە بۆ پرۆژە بە ساڵێک و 1 مانگ گەڕاوەتەوە بۆ بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵ. ئەوەی کە باسمان کرد مەرزی پشتە هەیە تەسەوڕەکەن تاکو ئێستا ئێمە لەبەر نەبوونی میلاک لە بەڕێوەبەرایەتی گشتی کشتتوکاڵ کارمەندمان نییە بۆ چاودێری کشتتوکاڵی کە بەشی کەرنتینەی پێڵێن ینی ئەمانە یەکێکە لە پرسیارەکانیشم لە بەڕێز وەزیری کشتتوکاڵەوەیە. بەڵێ سپاس مامۆستا تەواو بەسە مامۆستا هەورامان فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان مامۆستا هەورامان بەنووسین بیدەرە بەڕێز وەزیری کشتتوکاڵ فەرموو مامۆستا هەورامان. زۆر سپاس دەست خۆش بێ. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان هەورامان گەچێنەی لەم یادا پڕ سامناک و خەمبار و پڕخەم و ئەندێشە و تراژیدی ئامێزەدا باشترین وتەیە گوتەی خۆی پەروەردگارەکە ئەفەرمێت بۆ شەهیدەکانمان بۆ شەهیدەم ستەمدیدەکانمان کە خۆی گەورە فەرمێ ولا تحسبن الذين قتلوا في سبيل الله أمواتا بل أحياء عند ربهم يرزقون إن شاء الله شەهیدەکانمان هەموو زیندون و
و لە بەهەشتی بەرینی خۆی پەروەردگاران هیوای چاکبوونەوە بۆ بریندارەکان نەخوازم. بەڵام بەداخەوە لە دوای 33 ساڵ هێشتا هەڵەبجە و هەڵەبجەیەکان بەدەست نەبوونی خزمەتگوزاری و بێکاری گرفتارن. لە ساڵانی ڕابردوودا سەرباری بوونی داهاتێکی زەبەلاح بەڵام کەمترین خزمەت بەم شارە شەهیدەکرا. ئێمە پێمان وایە بەشێکی کێشە و گرفتەکانی شارەکە لە ڕووی ئیداریەوە حیزبە سیاسیەکان و ناکۆکیەکانی نێوانیانە کە بەهۆی بەرژەوەندی تەسکی حیزبایەتی بە تایبەتیش لە نێوان هێزەکانی دەسەڵات نەتوانراوە ئەنجومەنی پارێزگا سەرپێ بخرێت و مامەڵەیەکی تەواوی پارێزگا لەگەڵ ئەو شارە چەند جار شەهیدەدا بکرێت. لە ڕاستیدا حکوومەتی هەرێمی کوردستان خەتابار و کەم تەرخەمی یەکەم و ئەخیرە کە هیچ کات خەم و ژان و مەینەتی هەڵەبجەیەکانی نەکردوتە خەم و ئەولەویەتی خۆی لە گفتوگۆ و دانوستانەکانی لەگەڵ حکوومەتی ناوەند. ئەوە ڕوونە کە حیزبەکانی دەسەڵات سەدان جار چوونە بەغدا و شەڕ و مرملانەی دنیا یەکتریان کرد لەسەر پۆستێک بۆ خۆیان و بۆ بەرپرسێکیان. بەڵام ڕۆژێک نەمان بیست کە لە قەرەبووکردنەوەی کەسوکاری شەهیدانی هەڵەبجەدا شەڕی جددی بکەن وەک ئەوەی بۆ خۆیان و حیزبەکانیان کردیان. کەسوکاری شەهیدان و قوربانیانی هەڵەبجە شیاوی کاک حاجیڵکەوت. زۆر سپاس کاک حاجیڵکەوت. بەڕێ سەرۆکی پەرلەمان وانەی هەڵەبجە وەرەگرین دکتۆرە گەلاوێش فەرموو کاک حاجیڵکەوت. بەڕێ سەرۆکی پەرلەمان پێش هەموو شتێک ئەمەوێ ئەوە بڵێم ئەگەر کات دقەیە زیاتر پێ بدەیت لە کاتێک خۆم سپاس دەکەم. لە کاتەکەی خۆت قسە بکە فەرموو. بەڵێ بەڕێ سەرۆکی پەرلەمان هەلی کار بۆ لاوان کاتی جێبەجێکردنی بەڵێنەکانمانە بۆ هەڵەبجە کاتی ئەوەیە حکوومەت و پەرلەمان یەک دەست و یەک بڕوا تێکۆشین بۆ پەرەپێدانی ژێرخان و سەرخانی ئابووری ئەو شارە شەهیدە و سیتر لاوانی هەڵەبجە بێئومێد نەکەین. بەڕێزان کۆڵەکەی برتینەکانی هەر میلەتێکی زویندوو بریتیە لە سەرمایەی ڕەمزی و سەرمایەی مرۆیی و ئینسانی هەڵەبجە لەلایەک خاوەنی گەورەترین سەرمایەی ڕەمزی کۆمەڵکوژیە لە زیهاندا و لەلایەکی تر خاوەنی سەرمایەی گەورەی مرۆیی لاوان دەبێت سیتر ئەم وزە و توانە شاراوانە فەرامۆش نەکەین و گرنگی پێ بدەین. ئێمە نەک یەک ڕۆژ لە ساڵێکدا بەڵکو دەبێت دەیان ساڵ لە زیکر و مێژووماندا تراژیدیا و کارەساتی 16 سێ هەرگیز لە یاد نەکەین و بۆ ئەبەد لە یادەوەریماندا بمێنێتەوە. بۆیە ئاوەدانکردنەوەی هەڵەبجە وەک پرۆژە و ستراتیژی بڕوا بە ئەرکێکی نیشتیمانی و نەتەوەیی ئاینی و دەزانین تێدەکۆشین بۆ ئەوەی بەڵێنەکانمان بکەینە کردار و کار بکەین بۆ ئەوەی هەڵەبجە و وەک ڕەمزی قوربانیدان و شکۆی نەتەوەیمان بکەینە پارێزگا نمونەیەکەی کوردستان و دەنگدەرمان دڵنیا بکەینەوە کە ئێمە لێرەین بۆ ئەوەی هاوخەم و هاودەنگ و هاو ئازارتان بین و بەرگری لە کەیسی هەڵەبجە بکەین بۆ ئاوەدانی بکەینەوە و دەرفەتی کار و پرۆژە بۆ لاوان فراهەم بکەین. لەگەڵ ئەوەی پێویستە یادی 16 سێ بکەینە هاندەر بۆ ئاوەدانی زیاتر و پەرەپێدانی شاری شەهیدان وەک پارێزگایەکی نمونەیی هاوسەرخ زێگای خۆیەتی پشتگیری لاوانی هەڵەبجە بکەین و داهێنانی و پرۆژەکانیان بە هەند وەربگرین چەند خاڵێک بخەینە بەردەم سەرۆکایەتی پەرلەمان و وەزیرە بەڕێزەکان. بەڵێ سپاس کاک باڵام بۆ زۆر سپاس بە نووسین بیخەنە بەردەستیان. فەرموو کاک باڵام. زۆر سپاس بە ناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان. بەلاتانەوە سیر نەبێ دوای 33 ساڵ لە کارەساتی کیمابارانکردی هەڵەبجە و نزیکەی 30 ساڵ حکومڕانی کوردی هەڵەبجەیەکان ئێستش ئاوات بە هەڵەبجەی پێش کیمیاباران خوازن و داوای هەڵەبجەی پێش کیمیاباران بکرێ. ئێمە هەوڵ و کۆششەکانی حکوومەتی خۆماڵی بە کەم ناگرین بەڵام ئەوەی کە بۆ هەڵەبجە کراوە لە چاو ئەو قوربانیەدا نەبووە کە هەڵەبجە داوێتی. بۆیە من لێرەدا یەک پرسیار ئەەکەم شاری هەڵەبجەوەکو هەڵکەوتەی جوگرافیای چەند جارێکی شەوم دووبارە کردوێتەوە شارێکی داخراوە و چەندین جار داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان کراوە کە مەرزی سازان بکرێتەوە. هۆکار چییە حکوومەت دەست بۆ ئەم کارە ناباوە کێن ئەوانەی کە ڕێگرن لەبەر ئەوەی کردنەوەی ئەم دەواازەیە هەلی کاری پێویست بۆ شاری هەڵەبجە دابین ئەکات و حکوومەت لە زۆر ژێرباری گران دەرئەهێنێ و داواش ئەەکەم لە پەسەندکردنی بودجەی ساڵانە
تەنها ڕەچاوی ژمارەی دانیشتوان نەکرێت بەڵکو ڕەچاوی حەجمی کاولکاری و دروستکردنی پارێزگای نوێ و نەبوونی وەبەرهێنانی کەرتی تایبەت و تایبەتمەندی پارێزگای هەڵەبجە ڕەچاو بکرێت کە پێویستە بودجەیەک بەدەر لە ژمارەی دانیشتوان بۆ پارێزگای هەڵەبجە دابین بکرێت و منەمەوێت لێرەوە زۆر زۆر سوپاسی سەرمایەدار ئاسۆی حاجی محەممەد کەم کە بەڕاستی یعنی کەم و کوڕی نەبووە و لە حەدی خۆشی زیاتر توانیوێتی خزمەت بە شاری هەڵەبجە بکە بۆیە داواکارم لە هەموو سەرمایەدارەکانی کەی کوردستان چاو لەو پیاوە بکەن سەرمایەکانیان تەنها لە شارە گەورەکانە بەگەڕ نەخان بەڵکو هەوڵ بدەن لایەکیش لە هەڵەبجە بکەنەوە من سوپاسدانەکەم و دەستان زۆر سپاس کاکمەم بورهان کاکمەم فەرموون بەڕێستان داخل مایکەکە بەڵێ فەرموون کوژاندوێتیەوە بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان من زۆر بە خێرایی ئەوە ئەچمە ناو بابەتەکەوە هێرۆشیما لە دوای 76 ساڵ ئێستاکەی چێکە لەو شارانەی کە لە ڕووی باخ و زیندوێتی ئەو شارەوە لەسەر ئاسی گیانە پێشکەوتوترین شارە لە ڕووی ئەوەی کە باشترین ژینگەی هەیە و لێوان لێوە لە پارک و باخ و ئەو تاوانی کە بەرامبەر بە هێرۆشیما کراوە یەک خاڵی هاوبەشیانەیە لەگەڵ هەڵەبجەیە هەردووکیان کراونەتە دەستە خۆشە هێرۆشیما 140,000 کەس بوونە قوربانی هەڵەبجە 5,000 خەڵکی بێتاوان بوونە قوربانی لە دوای 30 ساڵ لە حکومڕانی کوردی بەداخەوە ئێستا هێشتا کە چیتە ناو هەڵەبجە وێرانەیەگە بینین بەداخەوە ئەم شارە غەدری لێکراوە وەکو پێویست خزمەت نەکراوە من بە خێرایی ئەوە پێشنیازەکەم بۆ ئەوەی بۆ هەڵەبجە چی بکرێن یەکەم یان پێویستەکە لە ڕووی استراتیژی و لە ڕووی سیاسیەوە حکوومەتی عێراقی ئەوەی کە وەکو جینۆساید ناسێنراوە ددان بەوەیە بنێ و میراتگری حکوومەتی پێشووە و ئەوەی کە پێویستەکە بۆ قەرەبووکردنەوەی خەڵکی ئەم شارە بۆی بکرێن هەنگاوێکی فعلی کە لە راپۆرتەکەی لیژنەی شارەوانیە تۆ تا ماستەر پلان بۆم شارە جێبەجێ نەکرێ هەڵەبجە نابێ بە شارێکی شارستانی و نابێ بە شارێکی گەورە کە شایستەوە بێ کە لە حکوومەت یارم کردوێتی بە پارێزگا بەڵام هێشتا وەکو قەزایەکی وێرانە ماوەتەوە پێویستە کە ماستەر پلانەکەی جێبەجێ بکرێ پرۆژەی استراتیژی بۆ بکرێ لە بواری کشتتوکان لە بواری پیشەسازی لە بواری ڕۆشنبیری لە کۆی کایەکان هەڵەبجە لە شارێکی بەداخەوە وێران ماوەتەوە جادەوبانەکانی جادەی پارێزگانیە هیچ کۆڵانەکانی کۆڵانی پارێزگایەک نییە کە شایستەی سەرڕایەوەی کە هیچ پارێزگایەک نییە چ جاوی کە پارێزگایەکی شارستانی بێ کە پێویست شایستەیەتی من زۆر لێشاوەیە بەشێکی زۆر لە ناو راپۆرتەکان ئاماژەی پێکراوە ناچمەوە سەریان و زۆر لە پرۆژە باسکرا ئەمەوەی یەک خاڵی گرنگ ئاماژەی پێ بکەم لەم بۆچوونەکەی خۆماوە ئەگەر پەرلەمانتاران پشتیوان بن وە بێ حکوومەتی هەرێمی کوردستان کاری جدی بکە بە فعلی دڵسۆزە بۆ هەڵەبجە هەنگاوێکی زۆر زۆر ئاسانە بێ باق تەرحیکەم هەنگاوێکی زۆر ئاسانە بێت لە 500 چرکەیان ڕۆژانە حکوومەتی هەرێم 430 میلیۆن بەرمیل نەوت دەفرۆشت 430,000 بەرمیل نەوت دەفرۆشتەیە لەمە بەس تەنیا بۆ ماوەی ئەم 8 مانگی کە ماوەتەوە لە ساڵی 2021 1 دۆلاری بەس بۆ هەڵەبجە بێ ڕۆژانە نزیکەی 400,000 دۆلارەکە بە درێژای و ساڵە سەدان پرۆژەی استراتیژی و خزمەتگوزاری بۆ هەڵەبجەیەکرێت لە هەموو کایەکانە و سپاسدانەکەم سپاس بۆ بەڕێز دکتۆر محێدی بەڕێز سەرۆکی پەرلەمان سەرەتا سەری ڕێز و ناوازش بۆ شەهیدانی چیمیابارانی هەڵەبجە و سەرجەم شەهیدانی ڕێگا ڕزگاری سەرفرازی گەلەکەمان وێڕای پشتگیریم بۆ راپۆرتی لێژنەی شارەوانی و راپۆرتەکانی تری لێژنەکانی ترکە ئەوەی پەیوەندیان بە داخوازی و پێشکەشکردنی باشترین خزمەتگوزاری بۆ پارێزگای هەڵەبجە هەیە دووبارەی ناکەمەوە گەلی کوردستان و قەوارە سیاسەکەی لە بەردەم هەڕەشە و مەترسی و فشاری ناوخۆیی هەرێمەیەتی دیایە ڕۆژ بە ڕۆژ ئەم هەڕەشە و مەترسی و پیلانجێڕیا ڕوو لە زیادبوون دەکات و داهاتووی گەلی کوردستان و قەوارەکەی دەخاتە بەردەم مەترسی ڕاستەقینە بەشێک لەم هەڕەشە و مەترسیانە دەرەنجامی ململانەی ناوخۆ و ناکۆچی نێوان حیزبەکان و باش ئیدارەنەدانی حکومڕانی لە هەرێمی کوردستان کە دوژمنان و نایارانی گەلی کوردستان پشتی پێدەبەستن و هەوڵی قوڵکردنەوەی زیاتر ئەو ناکۆچی و ململانیان دەدەن لە ڕەوشێکی وەکو ئاڵۆزی وەکو ئەمڕۆی عێراقدا ڕەنگە هەر گۆڕانکاریەک کاریگەری خراپ و مەترسیدار بخاتە سەر گەلی کوردستان و قەوارەکەی بۆیە بەلای ئێمەوە گرنگترین فاکتەر بۆ ڕوبەڕوونەوەی سەرجەم هەڕەشە و مەترسیەکان وەلانانی ململانەی لاوەچی و بەرتەسی حیزبایەتی و زاڵکردنی بەرژەوەندی باڵای گەلی کوردستانە بەسەر بەرژەوەندی کاتی و بەردەستی حزبی و
ناوچەی بەڵام دەبێ ئەو ڕاستیش بزانین کە بەردەوام بوونی سیاسەتی بڕینی بەشە بودجێ هەرێم و گۆڕینی دیموگرافیای ناوچە کوردستانیەکان و خۆدزینەوە لە جێبەجێنەکردنی دقە دەستوریەکان کە پەیوەندیان بە ماف و شایستەکانی هەرێمی کوردستانەوە هەیە و بەکارهێنانی هێز دژی هێزی پێشمەرگەی کوردستان لە ناوچەکانی دەرەوەی ئیداری هەرێم حکمڕانانی عێراق و تا ئێستاش دەوڵەتانی هەرێمایەتی فشار و هەڕەشەکانیان لە بەردەوامیدایە داگیرکردنی زەویزاری جوتیاران و هاوڵاتیانی کورد و هاتنی بە لێشاوی هاوردەکان گۆڕینی دیموگرافیای ناوچە کوردستانێک و پەسەندەکردنی بودجە و دادگای فدرالی زۆر سپاس کاتەکە تاو 15 چرکەم دێتێ بەس 15 چرکەم بەڵێ فەرموو تا کارگەیشتەوەی لەسەر پولێک کە هەندێک هێزی ناوخۆی و هەرێمایەتی بێنە سەرهێل ئاخۆ دەبێت لە بەرامبەر مەسەلە چارە نووسازەکاندا دوژمنان و نارانی گەلی کوردستان چیمان پێ بکەن و زۆر سپاس. زۆر سپاس. لیزا خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە مێژووی کوردستان و کوردستانیاندا ئەمڕۆ یادی کارەساتێکی ناخەژێنی هەر چوار پارچەی کوردستانە. کیمیابارانی هەڵەبجە زامێکی قوڵی لەبیر نەکراوە و بۆیە ڕوحی سەرجەم شەهیدانی ڕێگەی ئازادی کوردستان شاد بێت. سەرەڕای ئەو هەموو زوڵم و نەهامەتەی کە بەسەر ئەو پارێزگایەدا هاتووە ئیرادە و هێز و ورەی خەڵکی هەڵەبجە و دەوروبەرەکەی ئەوەندە بەرزە بۆ زەڕەیەکیش بێ کاریگەری لەسەر جوانیەکان و کللتور و پێکەوژیانی ئەو ناوچەیە دروست نەکردووە بەڵکو بگرە نازناوی پایتەختی ئاشتیشی پێبەخشراوە. بۆیە هەڵەبجە و هەڵەبجەیەکان شایستەی ئەوان تا بتوانرێ خزمەتیان بکرێت و ئاورێکی جدیان لێ بدرێتەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەم دانیشتنە بە دەرفەت دەزانم و سێ پێشنیار دەخمە بەردەستی جەنابتان و شاندی حکوومەت. یەکەم گەورەترین خواست و داواکاری هەڵەبجەیەکان فراوانکردنی ناوبازاری هەڵەبجەیە کە لە فلکەی عومەری خاوەرەوە دەست پێ دەکات و تا بینای قایم قامیەت کە شەقامێکی بچووکە و ئیزدیحامێکی گەورەی لەسرە. ماوەی چەندین ساڵە خەڵکی هەڵەبجە و ئیدارەی هەڵەبجە داوا دەکەن ئەو شەقامە فراوان بکرێ. لەگەڵ ئەوەی لە کابینەی پێشوو هەوڵێک درا و بڕیاریش دەرچوو پارەشی بۆ تەرخان کرا بەڵام بەداخەوە نازانرێ بۆ تا ئێستا ئەو پرۆژەیە جێبەجێ نەکراوە. دووەم هەر کاتێک قەزایەک دەکرێتە پارێزگا دڵخۆشی خەڵک و گەنجان تەنها بەهۆی گۆڕینی ناوەکەوە نییە بەڵکو بەهۆی ئەوەیە کە خزمەتگوزاریەکان زۆرتر دەبن و ژمارەیەک بەڕێوەبەرایەتی نوێ سەر بەو پارێزگایەدا دەمەزرێ. بەڵام زۆر بەداخەوە تا ئێستا لە هەڵەبجە هیچ ئومێدێک بۆ لاوان بەدی ناکرێ. سەرەڕای دەستخۆشی لە حکوومەت بۆ تەرخانکردنی بودجەیەکی تایبەت لە بوارەکانی ئاوادانکردنەوە و بەرهێنان و خزمەتگوزاری. بەڵام ئەگەر بمانەوێ هیوا ئومێد بۆ خەڵکی هەڵەبجە و بە تایبەت لاوان بگەڕێنینەوە کە زۆربەیانەوە و کە سوکاری قوربانیانی کیمیابارانەکەن و تۆزقاڵێک وەفایان بۆ بنوێنین پێشنیارم بۆ شاندی حکوومەتی هەرێم ئەوەیە هەوڵ بدرێت لە ڕێگەی پرۆژە بودجەی هەرێم بۆ ساڵی 2021 چی فەرمانبەری گرێبەست لە ناو هەڵەبجەدا هەیە بکرێتە ڕسمی و لە بڕی ئەوانیش چەندین فەرمانبەری گرێبەستی تر دابمەزرێ چونکە ئەوەی من دەزانم بەڕێوەبەرایەتی گشتیەکان ئەوانەی کە ئێستا کراونەتەوە بە تەنسیب لە فەرمانگەکانی دیکەوە فەرمانبەریان هێناوە کە ئەمەش کاریگەری نەرێنی لەسەر ئەرک و ئەدای فەرمانبەرانی ئەو پارێزگایە دەبێت وەکو کاکەیەکیش پێشنیارێکم هەیە لەبەر ئەوەی شاری هەڵەبجە یاخود پارێزگای هەڵەبجە سیمای پێکەوژیانی تێدا بەدی دەکرێت. پێشنیار دەکەم کە چەندین شوێناوارە گرنگی کاکەی هەیە لە دەوروبەری هەڵەبجە بە تایبەتی لە گوندی هاوار گرنگی زیاتری پێ بدرێت و بکرێت بە مەڵبەندێکی گەشت و گوزاری زۆر گرنگ لەبەر ئەوەی ڕۆژانە. بەڵێ زۆر سپاس بەڕێزانن دامانی پەرلەمان هەندێک پێشەکیەکانتان کەم بکەنەوە یەکسەر بڕۆنە سەر پێشنیارەکانتان بۆی لە 2 دقەیە بتوانن قسەی خۆتان بکەن. سپاس لیزا خان. کاک ڕۆمیۆ. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان ڕۆمیۆ هەکاری پێشەکی سڵاو و درود بۆ گیانی پاچی شەهیدان و قوربانیانی کارەساتی دڵتەزێنی قەڵەبجە بەداخەوە دوای 33 ساڵ زامەکان و داخوازیەکانی بەرکەوتەی کیمیاباران و کەسوکاریان دووبارە و سێبارە و 33 بارە دەبنەوە بۆ ئەوەی وشەکان و قسەکان و بیر و بۆچوونەکان دووبارە نەبنەوە ئێمە وەکو فراکسیۆنی ئەو پەیمانی یەکێتی نەتەوەی پێمان وایە یەکەم هەوڵی جدی بدرێت چارەسەرکردنی برینداران و بەرکەوتوانی کیمیابارانی خەڵەبجە یەکلایی بکرێتەوە و هەمووان لە باشترین نەخۆشخانەکانی جیهان چارەسەر بکرێن. دوام کەسوکاری شەهیدانی ئەم کارەساتە بفارەهەمکردنی ژیانێکی شایستە بە قەبارەی ئەو قوربانیە گەورەی داویانە قەرەبوو بکرێنەوە. سێەم خەڵەبجەوەکو شارێکی جوان و گەشە سەند و پڕ خزمەتگوزاری و بێکەم و کوڕی ئاوادان بکرێت و
وەکو ڕەمزێکی قوربانیدان و جینۆسایت ناودار بکرێت. هەموو دەستێکی بەشدار و یارمەتیدار لەم کارەساتە و بە هەر شێوەیەک بوو بێت ڕیسوا و مەحکوم بکرێت و دادگای تاوانی نێودەوڵەتی کاری جدی لەسەر ئەم دۆسیەیە بکات. پێنجەم، حکوومەتی هەرێم بێجگە لەو خزمەتگوزاریانە باشانەی پێشکەشی شارەکە و دانیشتوانی کردووە دەبێت پرۆژەی زیاتر و خزمەتی گەورەتر بکات و حکوومەتی ناوەندیش ملزەم بکرێت دەستی ئاوەدانی و ڕاستەقینە و قەرەبووی تەواو بە کەسوکاری شەیدان و برینداران و لێقەوماوانی ئەم ڕووداوە دڵتەزێنا بکات. هەڵەبجە و سێمێل دوو جینۆسایدی گەورە و لەلایەن دوژمنێکی هاوبەش ئەنجام درراوە حەقە بکرێنە سمبولی ڕاستەقینەی هاوبەش لە نێوان ئەم دوو گەلی کەلد و ئاشووری و کوردە مەزلومە و سەرجەم پێکاتە نەتۆیی و ئاینەکانی تری کوردستان و لێرەدا داوا دەکەین بۆ ئەوەی بۆ شاری سیمێل بۆ ڕێزگرتن لە گیانی پاچی شەهیدانی 5,000 لە گەلی ئاشووری لە ساڵی 1933 لە شاری سیمێل مێنومنتێک دروست بکرێت بۆ ئەم شەهیدانە. لە کۆتاییدا ئێمە دەڵێن ئەم یادا بکرێتە بوونەیەک و هەندێک بۆ یەکڕێزی و تەبایی و کاری هاوبەشی سەرجەم لایەنەکان لە پێنا و ڕێخستن و یەکخستنی نێوماڵی کوردستانی و بە هاوبەشی و دوور لە مزایەدە و خۆ بەخاوەندنەکردنی هیچ لایەنێک ئەم یادا بکرێتەوە کە ئەمە زامنی دووبارە نەبوونەوەی ئەم جۆرە تاوانانەیە. زۆر سپاس. بەڵێ خوا لەگەڵ بێ کاک چۆردارە. کاک تۆرزانە فەرموو. بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان درود بۆ گیانی پاچی 5,000 قوربانی هەڵەبجەی شەهید لە دەستپێکدا دەمەوێت سوپاسی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بکەین کە بەپیل یاداشتەکەی ئێمەی پەرلەمانتارانەوە هاتن ئەم جەلسەیە ئەمڕۆکە بەسترا لەم یادە مەزنەدا. سوپاس بۆ جەناوی سەرۆک وەزیران بۆ تەرخانکردنی 30 ملیار دینار لە چەند ڕۆژی ڕابردوودا بۆ پرۆژە خزمەتگوزاریەکانی ئەم شارە و ئەمڕۆ ئامادەبوونی تیمی حکوومەت لێرە لە ئەم تیمە بەڕێزەی لێرە ئەمڕۆ ئامادەن گرنگی پێدانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانە بەم شارە ئازیزە. تەمەنای ئەوە دەکەین ئەم بڕیارانەی دەرچوون لەلایەن وەزارەتە پەیوەندیدارەکان و لەلای ئیدارەی خۆجێیی ناوچەکەدا پەلەب لە جێبەجێکردنیان بکرێت بۆ ئەوی بە زووترین کات جارێکی دیکە نەگەڕێنەوە سەر ئەو ملاحەزانەی لیژنە پەیوەندیدارەکانی ئێمە ئەمڕۆ خستیانە ڕوو لە تاخیر جێبەجێکردنی ئەم بڕیارانەی کە دەدرێن. هەڵەبجەی شەهید جگە لەوەی حکوومەتی هەرێمی کوردستان بە ئەرچی خۆی زانیوە و ئێمەش وەکو نوێنەرانی خەڵکی کوردستان بە واجبی خۆمان دەزانین لە خزمەتی ئەم شارە ئازیزەدا بین. پێویستە لێرەوە داوا لە حکوومەتی مەرکەز بکەین کە بە هەموو هەوڵەکانی خۆی بخاتە گەڕ بۆ قەرەبووکردنەوەی قوربانیانی ئەم شارە ئازیزە و لە ڕووی ئاوەدانکردنەوە لە ڕووی قەرەبووکردنەوەی کەسوکاریان پێویستی بە خزمەت گەیاندنی زیاتر هەیە. هەڵەبجە گرفتی هەلی کاری هەیە بەڕێزان، هەلی کار بەوە دەڕەخشێت کرا پرۆژەکانی وەبەرهێنان لەم شارە ئازیزەدا زیاتر بکرێن و دەسەڵاتەکان بگەڕێنەوە ئەم ناوچەیە بۆ ئەوی بتوانن پرۆژەی وەبەرهێنان تێیدا زامن بکرێت و گرفتە سیاسیەکان لێرەوە داوات لە فراکسیۆنە جیاوازەکانی پەرلەمانی کوردستان دەکەین لە ڕێگەی ئێوەی بەڕێزەوە داوا لەلایەنە سیاسیەکانی کوردستان دەکەین کە گرفتە سیاسیەکان لە هەڵەبجەدا تۆق نەکرێنەوە، ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە دەستنیشان بکرێ، کارا بکرێ و مدیریەتەکانی ئەم ناوچەیە دەستنیشان بکرێن، وەزارەتە پەیوەندیدارەکانی حکوومەت باشتر بپڕژێنە سەرکارە خزمەتگوزاریەکان. زۆر سپاس بۆ هەموو لایەک. زۆر سپاس. کاک زیاد فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەرەتا سەری ڕێزنەوی دەکەین و درود دەنێرین بۆ ڕۆحی 5,000 پەپولەی هەڵەبجە. هەڵەبجە زامێکی ساڕێژ نەبووە، بۆیە پێویستە هەڵەبجە قەرەبوو بکرێتەوە، هەڵەبجە دوور بخرێتەوە لەو ململانێ نادروستەی کە هەبووە و هەروەها هەموو بڕیار و یاسا و ڕێنمانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕابردووە دەری کردوون و کەمترینیان جێبەجێ بوون. ئێمە ئێستا جەختەکەینەوە لەسەرەوەی کە جێبەجێ بکرێت. ئێمە بۆ مەبەستا لە فراکسیۆنێکی نیشتیمانی کوردستان راپۆرتێکی 90 خاڵیمان ئامادە کردبوو. من لە 2 دقا ناتوانم هەمووی باسکەم لەبەرەوە چەند خاڵێکی باسەکەمەوەی کە بێژەیەڵم بۆ ڕەفیقەکانم. جەختەکەینەوە لە جێبەجێکردنی تەواوی و یاسا بڕیار و فەرمانانەی بۆ پارێزگای هەڵەبجە دەرچوون وەک یاسای ژمارەیە لە ساڵی 2015
یاسی پەرلەمانی کوردستان ژمارە 23 ساڵی 2014 پایتەختی ئاشتی بڕیاری ژمارە 104 ئەنجومەنی وەزیران لە بەرواری 16 سی 2017 کە 5 خاڵی زۆر گرنگە کاراکردن و دروستکردنی لیژنەیەکی نوێ بۆ سەرپەرشتیکردنی پارێزگای بۆ سەرپێخستنی پارێزگای هەڵەبجە کە بە بڕیاری ژمارە 24 لە 24/9 2014 ئەنجومەنی وەزیران دروست کراوە بڕیاری ئەنجومەنی وەزیران بۆ کردنەوەی سەرجەم بەڕێوەبەراتی گشتەکان و فەرمانگەکان پێشنیار دەکەین کە لیژنەیەک بە تەواوەتی دەسەڵاتەکانی لە ئاستی ئەنجومەنی وەزیران بۆ فراهەمکردنی تەواوی خاڵەکانی ئەم یاسا و بڕیارانە دروست بکرێت دووهەم وەک هەمومان نەزانین ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان سەرقاڵی داڕشتنی پرۆژەی بودجێ و کە چاوەڕێن بێتە پەرلەمانی کوردستان ومێ دەکەین حکوومەتی هەرێمی کوردستان پێشەوەی پرۆژەکە بنێرە بیر لەوە بکاتەوە کە پارێزگای هەڵەبجە تایبەتمەندی خۆی بداتێ کە لە ڕووی ژماری دانیشتوانەوە بودجە دیاری نەکا بۆ هەڵەبجە تایبەتمەندی هەبێ ئەگەر ئەنجومەنی وەزیرانی ژنەیەکم لێرە داوا لە ڕەفیقەکان مەکەم لە پەرلەمانی کوردستان ئێمە و کاتە گرنگی بۆ بابەتە بین سێهام زۆر سپاس کاک زیاد گولستان خان سپاس بۆ بەڕێزت بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێز وەزیرە بەڕێزەکان بەخێربێن سەرچاو هەڵەبجە ڕەمزی بەرەنگاری و هەستانەوەی لە یادی 33 ساڵەی کیمیابارانی هەڵەبجە سەری ڕێز و وەفا بۆ گڵکۆی شەیدانی هەڵەبجە نەوی دەکەین ئێمە لە فراکسیۆنی گۆڕان داواکارین لەسەر ئاستی جیهان کار بکرێت بۆ ئەوەی کە لێکۆڵینەوە لەسەر ڕووداوەکە لە هەموو ڕووە سیاسی و قانونی و زانستی و تەندروستیەکانەوە ئەنجام بدرێت بۆ ئەو کۆمپانیا و کارگانە کە دیاری بکرێت کە دەستیان هەبووە لە فرۆشتنی چەکی کیمیایی بەڕژێمی لە ناوچووی بەعز و وەرگرتنی قەرەبوولیان بۆ خەڵکی هەڵەبجە داوا دەکەین سەرژمێری ورد بۆ قوربانیەکان و برینداران و تەواوی شەهیدان و بەدوادوچوون بۆ شوێن بزرگبووەکان بکرێت لێکۆڵینەوەی تەندروستی بۆ ژینگەی ناوچەکە بکەن تا ئەگەر کاریگەری مابێت لەسەر ناوچەکە پێویستە ڕێنمایی تەندروستی بۆ خۆپاراستنی هاونیشتیمانیان دەربکرێ و فریای بەرکەوتوان بکەون لەسەر ئاستی عێراق داواکاری نوێنەرانی کورد لە بەغدا پێمان بڵێن چیان کردو بۆ هەڵەبجە لە کاتێکا لە هەرێم لە 2014 بڕیاری بە پارێزگاکردنی هەڵەبجە دەرچوو بە فەرمی لە عێراق بە پارێزگاکی سربەخۆ نەناسێنراوە بۆچی لەسەر ئاستی هەرێم داوا ئەەکەین بودجەی تایبەتی بۆ ئەم شارە و بودجەی ئیسtisnایی بۆ گەشە پێدانی دیاری بکرێ و دامەزراندنی بۆردی باڵای هەڵەبجە بە بەشداری هەموو ئەو وەزیرانەی پەیوەستن بە ئاوەدانکردنەوە و بەرهێنان بازرگانی کشتتوکاڵی بڕیاری لێ بدرێ و دەست بەکار بن بۆ ئەنجامدانی پرۆژەی استراتیجیەکانی هەڵەبجە وەک جادەوبان و پردەکانکردنەوەی کارگەی کشتتوکاڵی بۆ بەروبوومی ناوچەکە و کەرەستەی خاوتی وەک کەرەستەی خاوتیا بەکاربهێنرێ و کردنەوەی مەرزەکانی کە مەرزی نێودەوڵەتی بن و گرنگن بۆ ڕەخسانی هەلی کار و بژانەوە و قیرتاوکردنی ڕێگەوبانی گوندەکانی هاوار و ناحی بیارە ڕێگەی باڵخە خەرپانەی هاوار تاوێر دەرگای شێخان کە درێژاکەی 12 کیلۆمەترە بەهۆی قەیرانەوە پەکی خراوە گرنگیدان بە دروستکردنی ناوچەی گەشتیاری گرنگیدان بە گۆڕینی جۆری زەوی ناوچەکە بۆ مەبەستی بازرگانی و بەرهێنان دروستکردنی یەکەی نیشتەجێبوونی زیاتر بۆ ناوچەکە گرنگیدان بە هەندانی کشتتوکاڵی بەرهەمدار وەک گەنم تووتن هەنار لۆکە زیادکردنی دامەزراندنی ستافی هێزی ئەمنی تۆکمە و میلاکی پۆلیس کە لە ئێستادا بەقەدەر پێویست ئەو میلاکانیان نییە دابینکردنی پێداویستی لۆجستی و تەندروستیەکان بۆ ئەو نەخۆشخانەی کە تایبەتن بە بەرکەوتوان یەک خاڵما ئەگەر یارمەتیم بدەیت دامەزرانی گرێبەست بۆ دەرچوانی زانکۆ بینای پارێزگاش بەڕاستی گرنگە چکە ئێستا لە بینایکی خێرخوازیان کە بۆ بە ساڵاچوان دروستکراوە خۆیان بینایە بەڵێ بەڕێزانن دامانی پەرلەمان بەڕێستان بەپێی پەیڕە و دەرفەتی قسەکردنتان هەیە هەر بەپێی ئەو پەیڕەوە ئەڵێ دووبارەکردنەوەی قسەی خۆت یا قسەی یەکێکی تر ڕێپێ نەدراوە تەنها بۆ گەڕانەوەی کات قسەکان دووبارە مەکەنەوە بەڕێزان فەرموومەوە سەعاب دوستار بەناوی خوای بەخشندە میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان سەرەتا بە خێراتنی وەزیری بەڕێزەکان دەکەم و لە خوای گەورە داواکارم کە پلەی شەهیدەکان بەرزتر بکاو و شیفای عاجلیش بۆ بریندار و نەخۆشەکان بنێرێ هەڵەبجە زۆر قوربانی داوە بەڵام ئایا ئەوەی کە بۆ هەڵەبجە کراوە لە ئاستی قوربانیدان و ئاستی ئەو شارە بووە بێگومان دەڵێم نەخێر ئێمە 30 ساڵە خاوەنی دەسەڵاتی خۆزیایی و حکومڕانی خۆمانی پێم وایە ئەگەر هەر ساڵەی لە زیاتی ئەم هەموو یاد و ئەم هەموو مەسەفەی کە دەیکەین هەر ساڵەی پرۆژەیەکی باشمان لە هەڵەبجە جێبەجێ کرد بە ئێستا هەڵەبجە خاوەنی پرۆژەی زۆر گرنگ بوو و خزمەتگوزاری باشی پێشکەش دەکرا ئەم تاوانێکی گەورە بووە و دادگای تاوانی عێراق و پەرلەمانی کوردستانیش
ئەم تاوانەی بە یاسایی کردووە بەڵام ئایا لە ڕووی قەرەبووکردنەوە هیچ بۆ ئەم میلەت و خەڵکە کراوە بێگومان ئەمە نەخێر کە ئەرچی بەڕاستی دەسەڵاتی هەرێمی کوردستانە کە بۆ ئەم قزانەدا بسێت لە ڕۆی یاسایەکەیەوە دوو ئێمە لە ئەنجومەنی وەزیران کاتی خۆی لە 13/3/2014 بڕیارێک درراوە کە بە پارێزگا کراوە عراقیش بە هەمان شێوە ئەمەی سەلماندوو بە پارێزگا کراوە بەڵام ئایا کە بە پارێزگا کراوە چی بۆ کراوە ئێمە نەمانتوانین تا ئێستا ئەنجومەنێکی پارێزگا بۆ دروست بکەین لەبەر ململانەی حزبی لەبەر پشک و بەنی بەش بەشێنە نەماتوانێت بەڕاستی ئەمە بۆ ئەم هەڵبجەکەی کە دەتوانی بۆ خۆی ئەم ئەنجومەنی پارێزگای کۆمەڵێک بڕیاری و کۆمەڵێکشت بۆ هەڵبجە بکە وەکو باس کراتە من تا ئێستا خاوەنی ینی بودجەیەکی شایستە نییە خاوەنی ینی مۆزەخانەیەش تایبەت بەو تاوانە نییە خاوەنی ینی خزمەت گوزارەکانی وەکو پێویستە بن نە جادەی نە ڕێگەبانی نە ئاو نە ئاوەڕۆی بەڕاستی پێم باش جەنابی سەرۆکی پەرلەمان ئێمە لێر لەم پەرلەمانە بە بڕیارێک بدەین یعنی ساڵش کرد ئایا ئێمە ئەم یادە دەکەینەوە هەر ئاوە بن هەر یادی دەکەینەوە یعنی حتا ئەگەر چوین بۆ هەڵەبجە ژیانی کە ساڵان لەوێ کراوەتەوە ینی چی لە معانەتی ئەم خەڵکی کەم دەکاتەوە ئێستاش ئەوەی کە بزر بۆ دەبینرێتەوە سەرگردان دەسوڕێتەوە یعنی ئەم ڕاگەاندن و ئەو خەڵکە خێرخواز و دەوری لێ دەدەن و تەمەندەی هێن و دەیبێن نەتیجە کابرا خواخوای بۆ هەنە دۆزرابایەوە چی تێدای حکومەت بەراریشی دا ئەوانەی کە دەدۆزێنەوە خانوویەکیان بۆ دروستکە ئەمن پێم باشە پێشنیارەکەم ئەوەیە لیژنەیەک لەم پەرلەمانە بەڕێزە دروست بکرێت چی دیکە ئەم یادانە ئاوان نەکەینەوە بین بڵێن کاکە حکومەت ئەو برارانەی کە دراون کە پێویست بە جێبەجێ بکرێن ئەم پەرلەمانە با بەدوادوشین بۆ بکە لێپرسینەوەش بکە محاسبە بکە ئەگە جێبەجێ نەکرێت بەڵێ زۆر سپاس کاکتۆر کازم فەرموون بەڕێز بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان دیارە بەڕاستی ئەو شتانی کە زۆر باس کراوە من حەز ناکەم بە هیچ شێوەی دووبارەی کەمەوە بەڵام ئەوی بەلامەوە گرنگە کامڕۆ ستافی حکومەت لێرن یعنی حەزەکەم لەم بەڕێزانە بپرسم لە دوای 33 ساڵ ئەو کارەساتە بەسەر هەڵەبجە هاتووە و 30 ساڵە حکومەت دەسەڵاتی کوردی حکومڕانە هەڵەبجە چەند سەعات کارەبای هەیە یعنی پرسیارێکی زۆر سادەیە هەڵەبجەی شەهید چەند سەعات کارەبای هەیە بۆچی حکومەتی عێراقی ئەتوانێت لە ئێرانەوە کارەبا بکڕێت بۆ خانەقین کە هاوسنورن بۆچی حکومەتی هەرێمی کوردستان ناتوانێت لە ئێران کارەبا بکڕێت بۆ هەڵەبجە لانی کەم بەس هەڵەبجە ئەو نازی هەڵبگرن 24 ساعت کارەبای هەبێ ئەمە بابەتێک بابەتی دووەم گەنجی هەڵەبجە بەڕێزان یعنی منەمێ شتە واقعەکان باس بکەم گەنجی هەڵەبجە مەزلومە گیرفان بەتاڵە بێ ئیشە ستەم لێ کراوە ئیهمال کراوە بەڕاستی یعنی دایک و باوکەکانیان شارەکانی هەڵەبجیان جێهێش ڕۆیان کردە شارەکانی تر مناڵەکانیان هەڵەبجیان جێهێش ڕۆشتن بۆ خارج یعنی ئەم شارە وێران کراوە بە دەست حکومڕانی کوردیەوە 30 ساڵە وێرانەکرێ ئیهمالەکرێ پشتگوێ خرێ یعنی لەوە زیاتر شعر و شانامە هەڵان بەسەر هەڵەبجەیە یەک پولی قەڵب ناهێنێ ئەوەی زەرورە ئەوەی خزمەتی خەڵکەکەی بکرێ ئەمە خاڵێکتر بەڕاستی یعنی کەسوکاری شەهیدان بە حساب عەرزەیان پێدراوە زەویان پێدراوە تەنها یەک پارچە وەرەقەیە خۆیان نازان لەکوایە عەرزەکە نازان زەویەکە لەکوایە یعنی ئەمە چۆن خزمەتی کەسوکاری شەهیدانی هەڵەبجە ئاواکرێ یەکێکتر لە بابەتەکان خۆزگە وەزیری ئەوقاف لێرە بووە خەڵکی هەڵەبجە خێرخوازن باخ و دادگێزوشتیان وەکو وەقف بەخشیەوە بە مزگەوتەکان معقولە وەزارەتی ئەوقاف بچێ پارەی گوێزەکان یعنی ئەو گوێزانی کە لێکرێتەوە ساڵانە بەرهەمەکەی لێکاتەوە بیفرۆشێ و پارەی دوکان و وەقفەکانی خەڵک کە بەخشیوێتی بە ئەوقاف هەڵیگرێ پارەکە نزیکی 500-600 میلیۆن دینارە ساڵانە خەڵکیش لە ڕای خوا سابوون بۆ مزگەوتەکانی پارێزگای هەڵەبجە بکڕێ ئەمە زوڵم نییە دەرحەق بە هەڵەبجاکرێ ئەمە کێشە واقعەکانە بەڕێ سەرۆکی پەرلەمان بەڕاستی من یەک دە چرکەی ترمەوێت دە چرکە تەنها دە چرکە ئەم قسە بریق و باقانی کە ئەکرێ یعنی دەستخۆشی مێ و ڕێزمێ زام دڵسۆزیە بەڵام هیچی ئەوە ناهێنێ ئێمە ئەمڕۆ لەم پەرلەمانەوە چەند خاڵێک بنووسین بە بڕیار نەک بە یاداش یاداش وەزنی بڕیاری نییە چەند خاڵێک بنووسین ئەوە ستافی حکومەتە بێنە دەستیان بڵێن ئێمە وەکو پەرلەمانی کوردستان وەکو نوێنەری خەڵکی هەڵەبجە بڕیارمان داوە ئێوە ئەم خزمەتانە بە هەڵەبجە بکەن فەرمودەیکەنیان ناساڵێکتر لێتانە پرسینەوە دەستخۆش زۆر سپاس مامۆستا عومەر ببورن من نەمزانی بۆ مامۆستا عومەریش خەڵکی هەڵەبجەیە زۆر سپاس زووتر وەرمگرتیتە بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان من دوێنێ لای یەکێک لە ونبووەکانی هەڵەبجە بووم وتی ئاغا عومەر هیچ کەس سەدامون نەمیشنەوە هیچ کەس بە فریادم نەمیرەسە بەڕاستی خەڵکی هەڵەبجە قوربانیەکانی شەهیدەکانی ونبووەکانی بێنازەکانی کەس دەنگیان ناویسێ بەداخەوە دوای 32 ساڵ دوای 33 ساڵ لە کیمیابارانی هەڵەبجە هێشتا هەڵەبجە ئەڵەی دوێنێ کیمیاییەکەی بەسەرا ڕژاوە هێندە زامەکەی تەڕە
شەڕی داعشە بووە پارە نییە کۆرۆنا هات پارە نییە بەس من لێتانە پرسم حکومەتی هەرێم ئەم کابینە میراتگری کابینەکەی پێشووە لە 2003 تا 2013 100 ملیار دۆلار هاتۆتە ئەم وڵاتە چی کرا بۆ هەڵەبجە کام شەقام کام جادە کام نەخۆشخانە کام ڕێگەوبان کام قەرە بوو ئێمە ئێستا بە کوردی قسەکەین واتە لەگەڵ حکوومەتی خۆمانە قسەکەین یەک عەرەب لە بەغا گوێی لە ئێمە نییە من ئەزانم سەدام چەند ستەمکار بوو چەند زاڵم بوو چەند دیکتاتۆر بوو بەڵام حکوومەتی هەرێم بەرپرسە لەوەی قوربانیانی هەڵەبجە لە بەغداوە قەرەبوو بکرێنەوە حکوومەتی هەرێم بەرپرسە لەوەی ئێستا ئێمە ئەم مەجلیسە گەورە کۆ ببینەوە بۆ یادەوەری هەڵەبجە نەوەکو شەقام و ڕێگەوبانێک هەڵەبجە نابێت لەسەر بنەمای ژمارەی دانیشتوانی مامەڵەی لەگەڵ بکرێ هەڵەبجە تەخت کرا سەی سادق تەخت کرا خورماڵ تەخت کرا هەورامان تەخت کرا هیچ کەس ڕۆحی شەهیدێک ناگەڕێتەوە بەڵام شەرمە عیبە حکوومەت هێشتا 250 کەسی شەهید چاوەڕێی زەوی بکە هێشتا برینداری چەکی کیمیاوی حکوومەت بڵێ پارەم نییە بنێرمەوە بڵێ پزیشکەکەت بۆ ئێران لەسەر قەرەوێڵەکەی بە هەزار حاڵ هەناسەیەدا ئەمە بەڕاستی ئیتر با بەس بێ بۆیە من یەک پێشنیارەکەم کابینەی ئەم ئەنجومەنە بەڕێزە ئەم وەزیرە بەڕێزانە بچنەوە بە سەرۆکی حکوومەت و جەنابی جێگرەکەی بڵێن یەک کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران لە هەڵەبجە بکەن لەوێ داوای لێبوردن لە خەڵکی هەڵەبجە بکەن لەبەرەوەی ئەم کابینەیە و کابینەی پێشوش کابینەکانی پێشوش نۆ کابینە مامۆستا سپاس مامۆستا تۆ بە تەبیعەت پیاوێکی زۆر ئارامی بەڵێ بەڕێزان بەڕێز سەرۆکی پەرلەمانی نقطەی نظام کاک ڕێبوار بام قسەکانم تەواو نظامانەیە بەڕێز سەرۆکی وەردەگرم با قسەکانی خۆم تەواو بکەم بەڕێزان کاک عەلی پێویست ناکاتەوە لە شوێنی خۆتەوە قسە بکەی بەڕێزان کاک ڕێبوار بەڕێزان یەکێکتان وەرەگرم مەزام هەمووتان لەسەر قسەکانی مامۆستا عومەرە مامۆستا عومەر خۆت بە تەبیعەت پیاوێکی زۆر ئارامی بەس کە قساکەی نازەم بۆچی ئاوا هەڵەتی بیڵێم بۆچی بیڵێم من ئامۆسایەکەم یەکێک لە ونبووەکانم بەڵێ سپاس دەرفەتم نەداوی قسە بکەی مامۆستای گیان بەڵێ برای عەزیزم بەڵێ مامۆستا زۆر سپاس مامۆستا عومەر مامۆستا عومەر بەڕێز لە هەموو کۆبوونەوەکان ئاوا هەڵەچی بە تەبیعەت خۆت پیاوێکی ئارامی هەموو ئەوانەشی کە لەم کۆبوونەوەی دانیشتون دڵنیابە ئەگەر ڕاستە خەڵکی هەڵەبجە نەبن بەڵام خەڵکی یەکێکن لەو ناوچانەی کە جۆرێک لە مەرگەساتیان بینیوە و ئەزانن معاناتی خەڵکی هەڵەبجە چییە ئێمە لێرە دانیشتوین بە ئارامی لەگەڵ حکوومەتی خۆمان قسە بکەین گلەیە و نیگەرانیەکانی خەڵکی هەڵەبجە بگەێنین بۆ ئەوەی بزانین ئەوان چیان کردووە پلانیان چییە و ئەتوانن چی بکەن سپاس دەکەین بەڵێ سپاس مامۆستا عومەر بەڵێ سپاس ئەگەر هەر هەمووتان بۆ یەک شتە یەک کەستان وەرەگرم کاکزانا وەرەگرم لە جیاتی هەمووتان بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان بەلای ئێمە زۆر گرنگە کەس خۆی بەدڵ سۆستر لەویتر نەزانێت دانانی ئەم جەلسەیە گرنگی پێدانە بۆ پارێزگا ئازیزە وەک لە قسەکانمان باسمان کرد بەلای فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان هەڵەبجە ئازیزە ئێمە سێ ئەندامی پەرلەمانی فراکسیۆنەکەمان لە پارێزگای هەڵەبجەی شەهیدە ئەمە گرنگی پێدانی پارتی دیموکراتی کوردستان و فراکسیۆنەکەیەتی بۆیە لێرە ناکرێت ئەندامی پەرلەمان بڵێتە حکوومەتی هەرێمی کوردستان بچێت لە هەڵەبجە داوای لێبردوم بکات زاتی ئەوە نەکات داوا لە حکوومەتی عراقی بکات کە بچێت لێوەدا داوای لێبردن لە خەڵکی هەڵەبجە بکات زۆر سپاس بەڕێزان ئەندامانی پەرلەمان بەڕێزان ئەندامانی پەرلەمان بەڕێزان ئێمە لە پرۆتۆکۆڵ سەیری قسەکانەکەین ئەگەر زانیمان قسەیەک هەیە لە ناو پرۆتۆکۆڵ قسەیەک هەیە بە وەرگرتنی ئەو پێوەرەی کە لە ناو پەیڕەوی ناوخۆ هەیە قسەیەکە کە لە دەرەوەی سیاقاتی پەیڕەویە ئێمە بڕیاری خۆمان دەین با دانیشتنەکەمان بەردەوام بێ بەڵێ مامۆستا ئەبوبەکر گرنگی ئەم دانیشتنە بە نەزەری ئەعتیبار وەرگرت مامۆستا ئەبوبەکر فەرموون بەڕێز سەرۆکی پەرلەمان باوەریگرم بەڵێ ڕای بە خێرانانی ئەم وەزیرە بەڕێزانە من پێم وایە دەبوایە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و سەرجەم وەزیرەکان لێرە بوونایە شتێک گەورەتر نییە لە
یادی هەڵەبجە کە کۆمام کاتەوە بۆ ئەوەی کۆبوونەوەکەمان کۆبوونەوەیکی بەرهەمدار بووایە و بەڕێزیشان سەرۆکی حکومەت و جێگرەکەی جویان لە داواکاریەکانی خەڵکی هەڵەبجە بووایە. دووەم هەندێ شتی تر هەیە پەیوەندی بە وەزارەتی ترەوە هەیە. وەزارەتی پەروەردە چی کردووە لە منهەجی خوێندنا بۆی ئەم تراژیدیایە بمێنێتەوە؟ وەزارەتی خوێندنی باڵا چەند توێژینەوەی ماستەر و دکتۆرا لەسەر ئەم کارەساتە هاتووە. بەڕێز وەزیری شارەوانی هەڵەبجە پێویستی بە بازاڕێکی مۆدێرن هەیە و ئەو خانوە کۆنا و ئەو کەلاوانی کە سەرچنارخان خستیە ڕوو بۆ ئەوەی نوێ بکرێتەوانەیە. بەڕێز وەزیری ڕۆشنبیری تا ئێستا چەند فیلمی دیکۆمنتاری لەسەر ئەو کارەساتە کراوە لە جیاتی ئەو هەموو ئەڵقە و فیلمە بێسوودەی کە هیچ پەیوەندی بە مۆڕاڵ و کەلتوری کوردەواریەوە نییە. بەڕێز وەزیری ناوخۆ پارێزگاری هەڵەبجە تابلۆیەک نووسراوە بۆ بەحسیەکان نییە بێنە ژوورەوە. ڕۆژانە بەحسیەکان لە ناو هەڵەبجە تەراتێ نەکەن بەشێک لەوانەی کە لە دادگای باڵای تاوانەکان بەڕاستی داواکراون. بۆیە من پێشنیارەکەم بۆ یادی 4 کە یادی ئەنفالە هەموو حکومت بێنە ئەم هۆڵە بەیەکەوە بڕیار لە ئەنفال دەین تراژیدای ئەنفال دەین و هەندێک شت کەین بۆ کە سوکاری ئەنفال کراوان کە برینەکانی ئەوانیش کەم نییە. هەڵەبجە ئێستا 64 کافتریایەتیایە بەڕێز وەزیری ڕۆشنبیری. گەنجەکانمان نابێ بچن نێرگە لە بکێشن جگەرە بکێشن پێویستە هەلی کاریان بۆ بدۆزرێتەوانێ مەرزەکانیان بە نێو دەوڵەتی بکەن کارگیان بۆ بکەنەوانێ نەک ڕۆژانە ژماری کافتریاکان بۆ گەنجی بێ ئیش لە هەڵەبجەدا زیاد بکە و بەڕێز سەرۆکایەتی پەرلەمان ئێوەش تکایە پێشنیازی یاسای مناڵە و مندوەکانی هەڵەبجە بخەنە بەرنامەی کارەوە هیچی تێناچێ بەقەدەر گۆرانی بێژێکی تێناچێ کە لە ئەوروپا و ئەمریکا وای هەندێ و لێرە حەفلەی بۆ گیرە و زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. پێشنیازی یاسای مناڵەون بووەکان گەڕێنرا بووە بۆ ئەندامان بۆ چاکردن هەندێک هەڵەی ڕواڵەتی تیابوو چاکراوەتەوە و بێگومان ئاراستەی لیژنەی تایبەتمەند و لیژنەی یاساییەکەینەوە. وشەی عیبە لە قسەکانی کاک مامۆستا عومەر لا دەدرێ شەرم و عیبە لە قسەکانی لا دەدرێ. بەڵێ تەواو کاک هێڤیدار تکالی زاخان بەسە تەواو ئێمە تەقیمی دەکەین تەواو هەر وشەیەک بە زمانی فارسی کە لەم پەرلەمانەدا بەکار هاتووە ئەوش دەبێت. ئەخە دەرفەتم نەدای قسە بکەی لیزاخان ئێمە تەقیمیەکەین ئێمە تەقیمیەکەین کاک هێڤیدار قساکەی یان نا فەرموو قسەکەت بکە تەواو فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان پرسیارەکانم دوو بەشن بەشێک ئاراستەی سەرۆکاتی پەرلەمان بەشێکیش ئاراستەی بەڕێزە وەزیرەکانەکەم کە لێرن. جەنابتان وەکو سەرۆکاتی پەرلەمانی کوردستان بەپێ پەیڕەوی ناوخۆی مادەی 18 کە دەسەڵاتی سەرۆکاتی پەرلەمانتان هەیە داوا لە بەڕێستان دەکەم نامەیەکی فەرمی بە ناوی پەرلەمانی کوردستان بۆ حکومەت و پەرلەمانی عێراق بنێرن چونکە مادەیەکی دەستوری هەیە مادەی 112 لە دەستوری عێراق بەش یەکەم حکومەتی عێراق پابەندە و ملزەمە تعویزی هەموو ئەو شارانە بکاتەوە کە لە سەردەستی حکومەتی پێشوو ئەوەیان کردووە زوڵمیان بەرامبەر کراوە هیوادارم ئەو نامە بنێرم. پرسیارەکانم بۆ بەڕێزە وەزیرەکان بەڕێز وەزیری ناوخۆ بۆ ئەنجومەنی پارێزگا تا ئێستا لە پارێزگای هەڵەبجە دانەمەزراوە کە پەیوەندیان بە جەناب هەیە بەنیازی سەردانێکی هەڵەبجە بکەی وەکو برای بەڕێزمان کاک پێشەوە باسی کرد ئەو هەموو دامەزراوانە بوو لە هەڵەبجە نین بوو تەنیا بینایەتەکان هەنە دەچی حەز دەکەم ئەو جوابەمان وەربگرین. بەڕێز وەزیری شارەوانی بەڕێزتان لێرەیە پلانتان چییە بۆ ئاوەدانی هەڵەبجە و بەڕێز سەرۆکی دەستەی وەبەرهێنان چ پرۆژە و پلانتان هەیە بۆ ڕاکێشانی سەرماکان بۆ هەڵەبجە جارێکی بزانین هۆتێل هەیە لە هەڵەبجە خەڵکی تر ئەچێتەوێ پارە لە هەڵەبجە خەڵجە کرێتن. پێویستم بەو ڕوونکردنەوەانە هەبوو زۆر سپاس بۆم دەرفەتە. بەڵێ سپاس کاگازات. بەڕێز سەرۆکی فراکسۆن ئێمە وەک فراکسۆنی ملەت پێشنیار دەکەین لە پرۆگرامی خوێندن گرنگ بدرێتە بابەتی هەڵەبجە و جینۆساید وەک یابان بابەتی هۆرۆشیما و ناکازاکی بە قوتابیان دەڵێن دەزانن بۆ وامان لێیان کردین چونکە لاواز بووین ئەگەر بخوێنن پێش بکەوین نەیان دەتوانی وامان لێ بکەن. بۆیە بابەتی هەڵەبجە کە 5,000 کەس قوربانیە و نەتەوەکانی دیش باس بکرێت وەک تورکمان کە لە ئاڵتون کۆپری لە ساڵی 1991 100 کەسمان لەوێن دەرێ قوربانی بوون ئەوانەش بچتە ناو بابەتی خوێندن هەتا میلەت تەوعیە بکرێت و دیراست بکرێت لەسەر ئەوانە ئەو جیلەی کە دروست دەبێت لەمە باشتر و دڵسۆزتر بیت. سپاس کاک مەلای ئیحسان مایکەکەت کاک ئازاد بێ زەحمەت.
بسم الله الرحمن الرحيم بري سلوك برلماني الآيات كقرآن دي دس بكم ولا تحسبن الله غافلا عما يعمل الظالمون إنما يؤخرهم ليوم تشخص فيه الأبصار هزار صلاة ورحمة السرحة بيروزا شهيدين حلب تشاو توايا شهيدين كردستان بن برزان تاوان هر تاوانه چه کیمیا باران کرم بیت یان انفال و ساخی بن آخ کرم بیتن اگر حلب چه 5000 اب کیمیای شهید کربن 182,000 انسان اب ساخی تادینه بن آخ کرن لو من یجی ام همی بزانین دجمن کرداو دجمن گل کردستانی ایک چاو تماشای مکریه چجار نگوتی ابا سورایا یان بادینه ابا پارتیا و یان ایکتیا و یان اپوزیونه هر جا گرتی کرده لورا ردویت کرد بزانیتن تا که چاره سری بو گل کردستان اجوان دار ده سری اب درکویتن او کربو کینا خوبه نخار بگ و دستم براینی ناف دستت ایک بدانین گوتنت خوب بکین کریار نبین ایکو دو نشرین بکین بلکی وقتی حکومت دشتکی باش بکد دست خوشیل بکین وقتی ما رخناک جیه بید بلا رخنا آواکر بیتو سور سپاس زور سپاس دکتۆرە گەلاوێش. دکتۆرە دەیتە ئێرە. بەڵێ کار بەڵێ فەر. دکتۆرە دەرەنجامی بەحسێکی علمی پێیە یەک دوانێک لە هاوڕێکانی لە فراکسیۆنی پارتی وەختەکەی خۆتانی بدەنێ. يك لحظة كاك برز كاك حكمت كاك كاروان نتيجة بحثك علمي بي لسر هلبجة فرمو برز سروش برلمان سپاس بۆ دەرفەتە دەمەوێت لێرەوە سەرنجی بەڕێزتان و سەرنجی ئەندامانی پەرلەمان و سەرنجی میوانان ڕابچێشم بۆ توێژینەوەیەکی دڵخۆشکەر و مزگەنیەک بۆ دانیشتوانی شاری هەڵەبجە کە ئێمە تووشی دڵەڕاوچەیەک ببووین ئایا ئەو بەروبوومەی لە هەڵەبجە دێتە بەرهەم هەنار و خواردنەکانی تر و ئاو و خاکەکەی ئایا تەندروستە بۆ ژیان بەپێی لێکۆڵینەوەیەکی توێژینەوەیەکی زانستی کە من و هاوکارانم لە زانکۆی دووهۆک دکتۆر ژار کردومانە بۆمان دەرکەوتووە کە دیێنەی ئەو خەڵکانەی کە لە هەڵەبجە دەژین و بەرچەکی کیمیاوی نەکەوتونە تەندروست و ژینگەیەکی تەندروستمان هەیە بۆیە من پێم باشە لێرە بۆ ئەوەی بزانین کاریگەریەکانی چەکی کیمیاوی لەسەر دانیشتوانی شاری هەڵەبجە هەبووە یان نەبووە و لەسەر نەوەکانیان هەبووە یان نەبووە بۆیە پێم باشە ئەوە نیشان بدەم کە ئەمە گروپێ ئێمە هەستین بە کۆکردنەوەی سامپڵ بە هاوکاری دڵسۆزان لە شاری هەڵەبجە چەند سامپڵێکی خوێنمان وەرگرت تقریباً 69 سامپڵی خوێنمان وەرگرت ئەو خوێنە لە دوو گروپمان وەرگرت گروپی یەکەم لەو کەسانە بوون کە موالیدیان لەدایک بووی پێشی ساڵی 1970 و گروپی دووەمیان لەو کەسانە بوو کە لە دوای ساڵی 1970 لەدایک بوون بۆ ئەوەی جیاوازیەک بکەین لە نێوان بۆ ماوە مادەیان ئایا بۆ ماوە مادەیان تێک چووە یان تێک نەچووە بۆیە لێرە بە تەکنیکێکی نوێ کە تەکنیکی کۆمێت ئەسەیە لە زۆربەی وڵاتان ئیشی پێ دەکرێت بۆمان دیاری دەکاتن لە تاکەخانەیەک دیێنەیەکە ئایا تێک چووە یان تێک نەچووە بۆیە ئەم ڕسمانە نیشان دەداتن ئەگەر بێت و تەمەشای ئەو ڕسمە بکەین دەبینین بۆ ماوە مادەی ئەوانەی کە بەرکەوتەی چەکی کیمیاوینە تێک چووە و کاریگەری هەبووە لە سەریان و تووشی چەندین نەخۆشی کردوونە بەڵام ئەگەر بێت و بۆ ماوە مادەی ئەو کەسانە وەربگرین کە گروپی دووەمە گروپی تەندروستەکانن و ئێمە فۆرمێکشمان پێپڕ کردبوونەوە جگەرەکێش نینە و بەرکەوتەی چەکی کیمیاوی نینە و موالیدیشیان لە تەمەنیان دەکاتن لە 29 ساڵ بەرەو خوارەوە دێرکەوت دیئێنەیەکەیان هیچ گرفتێکی نییە و ئەو خواردنە و ئەو هەوایە و ئەو ئاوەی کە دەیخۆن و ئەو خاکەی لەسەریشی دەژین خاکێکی تەندروستە وەگەر بێت و بەراوردی بکەین لەگەڵ گروپی شارەکانی تر دانیشتوانی شارەکانی تر دەبینین گروپێکی تەندروستن بۆیە ئەوە مژدەیەکی دڵخۆشکەرە بۆ دانیشتوانی هەڵەبجە و بۆ خاچی هەڵەبجە و من لێرەوەش داوا دەکەم کە سنتەرێکی ڕاوێژکاری بۆ ماوەی بۆ دیئێنئەی بکرێتەوە لە شاری هەڵەبجە بۆ ئەوەی بەدواداچوون بکرێتن بۆ منداڵە ونبووەکان و بۆ پشکنینی دیئێنەی منداڵە ونبووەکان و
و هەروەها پێویستە لە پلانی داهاتوومان ئێمە سکرینینگێکی تەواوی DNA بکەین next generation sequencing بکەین تا هەر تێکچیەک لە بۆ مادەی دانیشتوانی هەڵەبجە هەبێتن ئێمە دیاری بکەین و مەترسیەکانی سەرژیانی ئەوان چارەسەر بکەین و هەروەها لێرەوە دەستخۆشی لە حکوومەتی هەرێمیش دەکەین کە ئەو هەموو پێداویستیانەی بۆ شاری هەڵەبجە دابین کردووە و پێمان باشە زیاتر و زیاتریش گرنگتر بە بواری خوێندن و تەندروستی شاری هەڵەبجە بدرێتن. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. کاک علی حەمەد ساڵح. سپاس دکتۆر. خۆش بەناوی خوای گەورە و میهرەبان ڕێسەرۆکی پەرلەمان ڕۆحی شەیدانی هەڵەبجە شاد بێت. ڕاستە حکوومەتی عێراق حکوومەتی ئێسای عێراق میراتی حکوومەتی ڕژێمی پێشووە ئەوەی کە لە دەستوردا هاتووە ئێستا ئەرکی حکوومەتی عێراقە. بەڵام لە تەنیشت ئەمە حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسیارەتیەکی ڕاستەوخۆی هەیە لەگەڵ خەڵکی هەڵەبجە. 30 ملیار دینار بڕێکی تا ڕادەیەک باشە بەڵام بەراورد بەو فەسادە گەورە منەظەمەی لە کوردستاندا هەیە بڕێکی ئێجگار کەمە. ناکرێت 30 ملیار دینار بۆ هەڵەبجە تەرخانەکرێت بەڵام حەجمی گەندەڵی و قاچاقی و کۆمپانیاکاری 150 ملیۆن دۆلارە. ناکرێت هاوڵاتیەکی هەڵەبجە پێویستی بە 1 دەفتەر دۆلار بێت 1 دەفتەر دۆلار نەبێ بۆ چارەسەری بەڵام زەویەک بدرێ بە یەکێ بە 20 ملیۆن دۆلار و یەکێکی تر 30 ملیۆن دۆلار. 250 هاوڵاتی هەڵەبجە بە قانون و بە حەق ئەبێ زەویان پێدابینکرێن نییە بەڵام نزیکەی 80,000 پارچە زەوی تەنیا لە سنووری پارێزگای سلێمانی بەبێ هیچ ئەمریکی وزاری بە گەندەڵی لەلایەن ژمارەیەک مەسوولەوە مەتر فرۆشراون. کێشەی پارێزگای هەڵەبجە کێشەی خەڵکی کوردستانە بەگشتی ئەوەی لە هەڵەبجە هەیە لە گرمیانی شەمان گرفتەیە لە سەوسوێنانی شەمان گرفتەیە بەڵێ ئەوەی کە خەڵکی کوردستان و هەڵەبجەیەکان ئازارەدا ئەم نادادیە گەورەیە بەرپرسێک زەویەکی پێدرێ بە چەند ئیمزایەک و 2 شەریکدانی و 100 ملیۆن دۆلاری دەسەکەوێ بەڵام بۆ چارەسەری مناڵێکی ونبووی هەڵەبجە 2 دەفتەر دۆلار نییە. ئەمە نادادی گەورەی دروست کردووە لە کوردستانە. بەداخەوە بەرهەمی هەڵەبجە ئەوەی بۆی نەبوو خەڵکی قوربانی هەڵەبجەیە لە سایه ئەمە ژمارەی ڕێزمان هەیە بۆ ئەوانەی کە بە پاچیمانەوە ژمارەیەکی بەرپرس دەستیان کرد بە گەندەڵی و قاچاقچێتی و کۆمپانیای مەشروب و جگەرە و بۆ ئەوەی ئێستا پێیاڕۆین ئەوە نییە دوێنێ ئێمە لە لیژنەی سامانە سروشتیەکان توێژینەوەیەکی بەشی کیمیایە ئەڵێ بەهۆی بە کۆمەڵێ بازرگانی بەرپرس و گازوایلی ساختەوە ژینگەی کوردستان بە ئەندازەیەکی گەورەی مەترسیدار ڕۆشتووە. بۆیە من چەند پێشنیارێکمەیە کە من ئەزام لەم 30 ملیار دینارە زیاتر تەرخان ناکرێت ئەمە بڕاوەتەوە. چەند پێشنیارێکمەیە پارەی تێ ناچێت. یەکەمیان ئەوەیە بازاڕێکی ئازاد لە نێوان کوردستان و ئێرانە لە هەڵەبجە دروست کرێت. نەخشەیەکی ئیستثماری و پلانێکی ئیستثماری بەڵام زەوی پێشوەخت بۆ دابین کرێ. مۆڵەتی وەبەرهێنان وەبەرهێنەرێ وەریەگرێ بەڵام 2 ساڵ بە دوای زەویە بێ بگەڕێت تا مەسئولیە دۆزێتەوە بە شەریکی. فەرمون کاکاوڕە. زۆر سپاس کاک مامۆستا. بەناوی خوای گەورە و میرەبان بەڕێ سەرۆکی پەرلەمان سەری ڕێز و نەوازش بۆ قوربانیانی کارەساتی هەڵەبجە دانوێنین بە خێراتنی میوانەکانەکەین ڕاستی زۆربەی قسەکان کراوە بەڵام ئەوەی ئێستا هەیە لە ناو پەرلەمانی کوردستان هەموم وەزیرە بەڕێزانە و ئەندامانی پەرلەمان ڕاستی ینی دەسەڵات ئەمەیە کە ئێستا لە هۆڵی پەرلەمان هەیە ینی ئەگەر بمانەوێ بە تایبەت دەسەڵاتی جێبەجێکردن ئەگەر بێوێ ئێستا بڕیارێک بدا بۆ چاکردنی دۆخی هەڵەبجە دەتوانن بیدەن ینی ڕاستە هەموو وەزیرەکان و سەرۆکایەتی حکوومەت لێرەنین بەڵام ئەو وەزارەتە گرنگانەی کە دەسەڵاتیان هەیە ئەتوان بڕیارێک بدەن بۆی کە دۆخی هەڵەبجە و کۆی گشتی شار و شارۆچەکەکان چاک بکرێ. دواتر ئێمە ڕاستی وەکو دەستە خوشکێکیان لاتۆ بڵی گەرمیان و هەڵەبجە و سێوسێنان و هەم ئەو ناوچە جیاوازانە ئێستا ئەمڕۆ 57 واژۆمان کۆ کردوەوە یاداشتێک بۆ ئەوەی 4 دانیشتێک ساز بکرێت لە گەرمیان بۆ سەبارەت بە ئەو کارەساتی گەرمیان بۆی داواکەم ئەگەر بکرێت دانیشتەکە لە گەرمیان بکرێت ینی دڵنیایی دەم کە هەموو بۆ پەرلەمانتاران و حکوومەت جێگای باش دابینەکرێ و بۆی هیچ نەبێت لە نزیکەوە لە دۆخی ئەو ناوچەیە ببینن. ئەوەی مەبەستم سەبارەت بە کارەساتی ئەنفال. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. یاداشتەکەت پێشکەشی سەرۆکایەتی کە ئەوە بابەتی ئەم کۆبوونەوەیە نییە بێگومان دراسە دەکرێت. بەڵێ کاک جەمال. بە ناوی خوای گەورە و میهرەبان بەڕێ سەرۆکی پەرلەمان بە خێراتنی وەزیرە بەڕێزەکان دەکەم درود بۆ گیانی پاچی شەهیدانی دەستی غەدری بەحسیە شۆڤینیستیەکان. من پێشتی دەستخۆشی لە خوشک و براکانم لە هەر سێ لیژنەی
شەهیدان و ڕۆشنبیری و شارەوانی دەکەم لە بۆ ئەو راپۆرتیان داوا لە وەزیرە بەڕێزەکان دەکەم هەر ئەوڕۆ هەرسێ راپۆرتەکە بە نەزەری ئەتیبار وەربگرن و بیبەندە بۆ کۆبوونەوەکەی خۆیان لە ئەنجومەنی وەزیران دیارە دوای مانجێکی تر 16 چوار یادی چیمیا بارانی باریسان و شێخوەسانانیش دێ هیوادارم هەمان حیسابیش بۆ ئەو خەڵکە بکەن چونکەوانیش زۆر مەغدور و بێچارن ئەوەی من ئیزافەم هەبی بۆ هەلەبجە دیارە زانکۆی هەلەبجە 102 مامۆستای هەیە بەڵام لە زانکۆکانی تر یەک کۆلیژ زیاتر لە 100 مامۆستای هەیە تکایە ئەوەش بە نەزەری اعتیبار وەربگیرێ دوام هەلەبجە لە ڕووی گەشتیاریەوە خاوەنی ئەحمەداوە و ئاوێ سەر و تەوێرە و بیارە و سەر و چاوی باوە کۆچەکەن ڕاستی ئەگەر گرنجیان پێ بدرێ هەم بۆ خەڵکی ناوچەکە هەلیکار دابین دەکرێ هەمیش ناوچەکە دەبوژێتەوە لە ڕووی ئاینیەوە مەزارەکانی شێخی بیارە و خانەقای تەوێ لە مزگەوتی گەورەی خوڕماڵ و ئەوانە ڕاستی ئەوانەش و هەم وەکو شوێنەوار هەم وەکو شوێنی پیرۆزی کوردی لە ڕووی و بەرهێن گەشت و گوزار و ئەوانە خەڵک دەتوانێت ئیستیفادەی زۆری لێ بکە ناوچەی هاوار و هاوارە کۆن هەروەها مەرزی سازان تکا دەکەم وەلەو ئەوەی سازان دووبارەشە بەڵام گرنگی بەو ناوچەیە بدرێ لە ڕووی کشت و کاریەوە دیارە دەشتی شارە زۆر دەشتێکی بەناوبانگە لە هەموو کوردستان دوو کارگەی گەورەی دێنە کارگەی ڕۆنی زەیتون و کارگەی دۆشاوی تەماتە داوا لە وەزارەتی کشت و کار دەکەم گرنگی زیاتر بەو ناوچەیە بدرێ و زۆر سپاسدانەکەم باڵێ سپاس شادی خان کاک جەمال مایکەکە فەرموو شادی خان بەڕای سەرۆکی پەرلەمان گەڕای بە خێراترمان بۆ ئامادەبووان لە دەسەڵاتی جێبەجێکار هەندێک تێبینی و سەرنج هەن لەسەر پارێزگای هەڵەبجە بەنمونە لە ڕووی پەروەردەییەوە بەشێکی هەرە زۆری ئەو خوێندنگایانی کە ئێستا لە پارێزگای هەڵەبجە هەن شایستەوە نین خوێندنیان تیا بەردەوام بێت و پێویستیان بە نۆژەنکردنەوەی زۆر بەپەلە هەیە بەشی هەرە زۆری باخچەکانی منداڵان لە پارێزگای هەڵەبجە لە خانووی کرێدان و پێویستیان بە دابینکردنی بینای خۆیان هەیە تا بتوانن خزمەتێکی بەردەوام بکەن بە پارێزگاکە لە ڕووی کار و کاروباری کۆمەڵایەتیەوە هەتاوەکو ئێستا لە پارێزگای هەڵەبجە شەڵتەری ژنانمان نییە بۆ ئەو ژنانەی یان ماڵی داڵدانمان نییە بۆ ئەو ژنانەی کە هەڕەشیان لەسەر و پێویستە پارێزگاری لە ژیانیان بکرێ وەزارەتی ناوخۆ هەتاوەکو ئێستا بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی لەو ناوچەیەدا بەڕسمی نەکراوەتەوە و کارەکانی تەواو نەبووە و بێگومان بیناشی نییە چونکە ئەو شوێنانی کە کراوەتەوە بینای بۆ دابین نەکراوە چ جایەوەی کە هەر نەکراوەتەوە لە ڕووی ڕۆشنبیریەوە هەتاوەکو ئێستا پارێزگای هەڵەبجە نە مەسرحێکی هەیە نە شوێنێکی هۆڵێکی بۆنەکانی هەیە نە مەرکەزێکی سەقافی لەو شێوەی هەیە لەگەڵەوەی کە ڕێژەی نووسەرەکانمان و شاعیرەکانمان لەو پارێزگایە چەندە زۆرن و هونەرمەندەکانیشمان لەو پارێزگایە چەند زۆرن پاسپۆرتی هەڵەبجە هەتاوەکو ئێستا دوو کارمەندی بەڕێوەبەرایەتیەکەی هەیە ئەوانی تر هەمووی لە دایرەکانی ترەوە هاتوون و لەوێ کارەکانی ئەنجام دەدەن لە ڕووی گەشت و گوزارەوە سەر ڕایبوونی ئەو هەموو ناوچە گەشت و گوزاریە جوانەی کە لەو سنوورەدا هەیە بەڵام هەتاوەکو ئێستا پڕۆژەیەکی گەشت و گوزاری زۆر باشمانە لەو ناوچەیە کە گەشتیار بەلای خۆیدا ڕابکێشێ ئوتێلێکی بۆ لەو شێوەمانە کە میوانەکانی هەڵەبجە دەن لێ بمێنەوە مەجبورن ئێواران ئەو وەفدانەی کە لەگەڵیان دانهێنەوە سلێمانی لە هۆتێلەکانی سلێمانیە بێ کاتی مانەوەیان بەسەر برن کەمە بەڕاستی جێی زۆر سپاس کاک دیاری سپاس سپاس بۆ بەڕێز بە ناوی خوا بەڕێز سەرۆکی پەرلەمان درود و سڵاو لە ڕوحی پاکی شەیدان بەڕێز سەرۆکی پەرلەمان ڕاستە دوای 6 کەس ینی بەشێک لە قسە و پرسیارەکان کراون بەڵام دەپرسم ئەرکی پەرلەمانی کوردستانەوەی کە یاسا دەرچێنێەوە چاودێری جێبەجێکردنی بکات ینی بۆ پەرلەمانی کوردستان دوای و هەموو ساڵە دوای نزیکی 6 بۆ 7 ساڵ لە دەرکردنی یاسای ژمارەی ساڵی 2015 بۆ پارێزگابوونی هەڵەبجە بۆ بە دواداچوونی نەکردو بۆ ئەم بڕیارە جێبەجێ نەکراوە و لێرە و پێشنیازەکەم لە بەڕێستان وەکو سەرۆکی پەرلەمانی کوردستان بەفی پێڕێوی ناوخۆی پەرلەمانی کوردستان لیژنەیەک دروستکەن لیژنێکی لاوەکی دروستکەن بۆ بەداداچوون ئێمە بۆ ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە دەست بەکار نابێت ینی دروست نابێت ینی پێمان بڵێن ئەم کێشەیە چییە بۆ بەم جۆرە مامەڵە دەکرێت شتێکی دیکە بەڕاستی بەڕێز سەرۆکی پەرلەمان ینی وەزیرە بەڕێزانە لێرەن
لە ڕاستیە خەڵکی هەڵەبجە بێزار بووە لە قسەکردن و لە بەڵێن و لە گفتار و بەڵام دوجار جێبەجێ نەکردنیان یعنی پرۆژە هەیە نزیکی 10 ساڵە جێبەجێ نەکراوە بۆ نمونە ئێستا لەم کاتەیە هەموو ساڵە هەڵەبجەکان دەڵێن هەڵەبجە یعنی یادی کیمابەران بۆ بە کتێبێک ئەو ڕۆژە دەیکەن و 16 دەکەن و دوای دای دەخەنەوە یعنی تکاکەم لە پەرلەمانی کوردستان ئەگەر ئەم بڕیارانی کە ئێستا حکوومەت یاریمی کوردستان داوێتی بۆ خزمەتکردنی کەسوکاری سەربەرزی شەیدان و کیمیاباران و خەڵکی هەڵەبجە ئەگەر جێبەجێ نەکات بۆ نمونە بە دوایە بچێت ئەم پەرلەمانی کوردستانەوە لە وەزیرە بەڕێزەکان دەپرسم جگە لەو بڕیارانی کە دراوە یعنی ئەو 30 ملیارە و سەرۆکی حکوومەت پێشتر و جێگری سەرۆکی حکوومەت و بەشێک لە وەزیرەکان و وەزیری شارەوانی هەمویان وتیان ئەمڕۆ کاتونەتە پەرلەمانی کوردستان ئێمە لێرە کۆمەڵی داواکاری دیکە لیژنە تایبەتمەندەکان خسمانە بەردەمتان دەتوانن هیچی تر بکەن جگە لەمە یان هاتوون بەزەوەی کە پێشتر بوتراوە ئەمڕۆ لەم ڕۆژایە دەتانێت بیر لەنەوەی شتێکی دیکە گرنتی چییە بۆ ئەوەی کامانە جێبەجێ بکرێت بەڕە سەرۆکی پەرلەمان هیوادارم کەم پەرلەمانە ئەمڕۆ بڕیار بدات بەس قسە نەکەین خەڵکی هەڵەبجە تەواو ماندوون بێزارن بەڕاستی بەرکەوتوانی چەکی کیمیایی هەمووی بازارە و سەریان نایەوە بەڕاستی کە سوکاری سەربەرزی شەیدان وەزیان خراپە ببوورێ یەک پرسیار هەرچەند وەزیری شەیدان لێرە نییە لە لیژنی شەیدانم بەڕێ سەرۆکی پەرلەمان بریکارەکەی لێرەیە وەزارەتی شەیدان لەم کابینەی حکوومەت هەرێمی کوردستانە چی کرد بۆ کە سوکاری کیمیاباران و ئەنفال و شەیدان چیتان کرد بۆ لۆبیکردن بۆ بە جینۆساید ناساندنی پرسیار چیتان کردو بۆ ئەو خەڵکە مسلم قسە بکە فەرموو سپاس کاک دیاری دەست خۆش پرسیارەکەت گەیشت کاک مسلم بەڕێز سەرۆکی پەرلەمان سەرەتا بەخێرات میوانە بەڕێزەکانەکەم لە ڕاستیان من دەمەوێت لە ڕوانگەی کاری لێژنەی پیشەیمەوە باسی چەند گرفت و کێشەیە بکەم لە بواری پەروەردەی خوێنی باڵا کە چەند گرفتیوەک و پێویستیەک هەن کە بڕیار و پرۆژەی زۆری بۆ دەرچووە بەڵام بەشێکیان نەچوونەتە بواری جێبەجێکردنەوە و بەشێکیان چوونەتە بواری جێبەجێکردنەوە 170 پرۆژەکان تەواو نەکراون پێویستیان بە بودجەی تایبەتە یەکەمیان تەواوکردنی بینای بەڕێوەبەرایەتی پەروەردەی گشتی هەڵەبجە کە ئێستا لە بینای خۆیان دانین تەواوکردووەم تەواوکردنی بینای سەرۆکاتی زانکۆی هەڵەبجە سێمیان تەواوکردنی پرۆژەی داخلی کە نیوەی تەواو بووە بۆ کچانی قوتابی و نیوەکەی تری تەواو بکرێ تا قوتابیان لە ناو شار لە خانووی کرێ-ڕزگار ببن چوارەم دروستکردنی بینای نوێ قوتابخانە کە بەداخەوە کە هێشتا سێدەوامی بوونی هەیە لەو شارە بەشێک لە قوتابیان پێویستیان بە بینای نوێ قوتابخانە هەیە و نوێژەنکردنەوەی قوتابخانە کۆنەکان کە بەشێک قوتابخانەی تایە پێویستی بەوەی کە نوێژەن بکرێنەوە کار بکرێت بۆ بە مەنهەجکردنی کارەساتی هەڵەبجە لەوەجێ بکرێت و ناو پرۆگرامەکانی خوێندن ئایندەی قوتابیان لێ ئاشنا بکرێ و جێی شانازی بەڕاستی ساڵانە جیلێکی زۆر زانستخواز و زیرەک لە هەڵەبجە دەرەچن و پێشکەش بە کۆمەلگاکرێن پێویستە خزمەت بکرێن پێنجەم دروستکردنی سنتەری توێژنەوە کە مەهامی کارکردن بێ بۆ ناساندنی و لێکۆڵنەوەی زانستی بۆ پشتیوانی بە جینۆساید ناساندنی نێودەوڵەتی شەشەمیان کردنەوەی بەشی پسپۆرە زیاتر لە زانکۆی هەڵەبجەکە بۆ گەشە پێکردنی زیاتری ئەم زانکۆی بۆ ڕەخساندنی دەرفەتی خزمەتی زانستی زیاتر بۆ مامۆستایان کە ساڵانە نزیکەی 200 بۆ 300 مامۆستا کۆچەکە نەچن بۆ شارەکانی تر بۆ درێژەدان بەکاری پیشەییان لەوێ دەرفەتیان بۆ بڕەخسێندرێ بۆی من لە کۆتایی ئاڵم بەڕاستی داواکارم لێرە کار بکرێ بۆ دابینکردنی و تەرخانکردنی بودجەیەکی تایبەت لە حکوومەت هەرێمی کوردستان بۆ تەواوکردنی ئەو پرۆژانەی کە دەرچوون بەڵام 170یان چۆتە بواری تەوابوونەوە بەشێکی ماوە کە تەواو بکرێ خزمەتێکی باش بە ئەم شارە و بە دانیشتوانی شارەکە سپاس. کاک مەلاوەی سفەرموون. بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان هەڵەبجە ناسنامە و سمبولی خەبات و قوربانیدانی گەلەکەمانە لوتکەی درندەی ڕژێمی بەعس دەردەخات دەرحەق بە گەلێک کە هەردەم بەرماڵ و ئاین لە سەروی پیرۆزیەکانی ژیانیدا بووە بۆیەش ئەمڕۆ خەمی هەڵەبجە هەموو لایەکی کۆکردینەوە هەڵەبجەهی هەمووانە و ناکرێت کەس خۆی لە کەسی تر بە دڵسۆزی هەڵەبجە بزانێت و ئێمە هەمومان لەم هۆڵەیە بە یەک تیم کار دەکەین بۆ ئەوەی بە هەر شێوازێک بێت خزمەتی ئەم شارە خۆشەویستەیە بکەین. هەڵەبجە و هەڵەبجەیەکان شایانی هەموو خزمەتێکن لەم چوارچێوەیەش بوو لە ساڵی 1999 فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی کوردستان پرۆژە و داواکاری بە پارێزگابوونی
پێشکەش کرد کە سەرنجام لە 22 نۆی ساڵی 1999 بڕیارەکە دەرچوو لە 13 سەی 2014 بە هەوڵ و کۆششی بەڕێز نێچیروان بارزانی سەرۆکی ئەو کاتی حکوومەتی هەرێمی کوردستان ڕزامەندی حکوومەتی فیدرال بەدەست سەبارەت بە پارێزگابوونی هەڵەبجەوە سەرۆک مسعود بارزانیش وەک سەرۆکی هەرێم مەرسومی هەرێمی بۆ دەرکرد بەمەش هەڵەبجە بۆ یەکەم پارێزگا لە سەردەمی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستاشدا مایە خۆشحاڵیە کابینەی نوێیەمی حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرفەرمانی ڕێزدار مەسرور بارزانی بڕیاری ئەنجامدانی چەندین پرۆژەی گرنگ و استراتیژی خزمەتگوزاری هەڵەبجە داوە لە چەندین سێکتەری زیادا کامەش ڕاستەوخۆ کاریگەری دەبێت لەسەر ئاوەدانکردنەوەی زیاتری شارەکە بەڵام لەگەڵ ئەمەشدا پرسیارێکم هەیە لە نوێنەرانی حکوومەتی هەرێمی کوردستان ئایا چی کراوە بۆ ئەوەی حکوومەتی فیدرال بە بەرپرسیارەتی یاسایی و ئەخلاقی خۆی هەڵبستێت و قەرەبووی کەسوکاری شەهیدان و بریندارانی هەڵەبجە بکاتەوە چکە بەداخەوە دوای تاوانی هەڵەبجە ئەو جینۆسایدەی لە دژی خەڵکی کوردستان ئەنجام درراوە هێشتا دەنگ و عەقڵیەتی شۆڤینی لە عێراقدا باڵەدەستە و نکۆڵی لە مافەکانی گەلی کوردستان دەکات بەڕێسەرۆکی پەرلەمان پێشنیارێکیشم هەیە لەبەر ئەوەی لە ڕابردوودا هەڵەبجە بەگشتی و هەورەمان بە تایبەتی مەڵبەندێکی دیاری ئاینی و پێگەیاندنی کەسایەتی ئاینیەکان بووە تەنانەت بیارەی شەریفە بازهەری کوردستان ناسرا بوو بۆیە گرینگە لەم قۆناغەدا بۆ بڵاوکردنەوەی فکری میانڕە و پێگەیاندنی مامۆستایانی ئاینی بە هەستی نەتەوەی و نیشتیمانیدا حکوومەتی هەرێمی کوردستان کار بکات بۆ ئەوەی زیاتر بایەخ بەو ناوەندە ئاینە بدات و زۆر سپاس. بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشەکی یادی شەهیدانی قەتڵعامی هەڵەبجەی گشت شەهیدەکانمان بەڕێز ڕادەگرین پاڵپشتی هەموو ئەو بەڕێزە دەکەم کە باسی تەشکیلکردنی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە دەکەن و پشتگیری لە بەڕێزیان دەکەم و خاڵێکی تر هەیە دەمێ ئاماژەی پێ بکەم هەر وەک دەزانین پارێزگای هەڵەبجە خاکێکی بەپیتی هەیە بۆیە ساڵانە چەند تۆن بەرهەمی هەنار یعنی لەوێ بەرهەم دەهێنرێت و دەکرێت سوود لەو بەرهەمە بهێنرێت و کارگەی زیاتر دامەزرێت بۆ ئەوی زیاتر خەڵک هەڵی کار بۆ گەنجان بڕەخسێنن و خەریجی زانکۆکانیش دابمەزرێن و دووبارە سوپاس. بەڵێ کاک سەروان. بە ناوی خودای گەورە و میهرەبان من پرسیارێکم هەیە سەری ڕێز و نەوازش ببورن دادەنوێنم بۆ شەهیدانی کیمیاوارانی هەڵەبجە و هەموو شەهیدانی کورد و کوردستان. بەڕاستی من دووشتم هەیە بیڵم یەک پرسیارە لە ستافی حکوومەت دووش داواکاریە لە سەرۆکاتی پەرلەمان و هەموو پەرلەمانتارە بەڕێزەکان و هەم حکوومەتیش. ئەو پرسیارەی حکوومەت ئەوەیە یعنی چ قەناعەتێک بۆ ئێمە و بۆ دانیشتوانی شاری پیرۆزی هەڵەبجە دروست دەکەن کە ساڵێکی تر لە هەمان وەخت ئێمە ئێستا و پرسیارانەی ئەو داوانەی کراون پشگیری هەموو داواکاریەکانی کە لە توانای حکوومەتیشدا هەبێت جێبەجێ بکە بەڵام بیکات پشگیری هەمویان دەکەم ئەوەی قسەیەکی جوانی بۆ هەڵەبجە کرد بێت من پشگیری ئەو دەکەم بەڵام ئەو داوانەی کرا ئەو پێشنیارانەی کرا چ قەناعەت بۆ ئێمە و بۆ هەڵەبجە دروست دەکەن کە جارێکی تر هەمان پرسیار لە ئێوە ناکرێت و هەمان داواشمان نابێت یعنی تا چەند گرنتی بە ئێمە دەدەن ئەوە یەک دووش داوای من لە سەرۆکاتی پەرلەمان و هەموو پەرلەمانتارە بەڕێزەکان و ستافی حکوومەت دروست هاوڕای برای بەڕێزم مامۆستا مەلا ئیحسانم یعنی ئەوەی کە ئەوەی بەسەر ملەتی کورتێنە لە هەڵەبجە خۆ لە قەومی خۆیان کە زمان و کللتوری ئەوانە خراپتر ئەمە هیچ تاوان و هیچ خراپەیەکمان بەرامبەر هیچ ملەتێکی کورد نەتەوەیەکی جیهانی نەکردووە بەرامبەر عەرەب بڵین بەڵام ئەوان کە هاتن وایان لە هەڵەبجە کرد لەبەر کورد بوون و ئەمن تەنها داوای من برایەتیە یەکڕێزیە کوردبوونە ئاشتەوایی نیشتیمانیە ئەمن سێ بەڵگەی لە نیو دەقاوە دەڵێن ئەگەر دەرفەت بدەیت بەڕێز سەرۆکی پەرلەمان طبعا کۆنترین ئێسکی مرۆڤایەتی لە کوردستان دۆزراوەتەوە هەمومان دەزانین ئەوە و کۆنترین خاکیش وابزانم ئەوەی لەسەر کراوە دیراست کە زراعەتی لەسەر کرابێت دیسان هەر هەرێمی کوردستان دەرچووە و هەمووشمان بڕوامان بە کتابە سەماویەکانی بڵێن دینداری هەیە بڕواشم بە هەموو ئەدیانەکان هەیە لە دیسان لە گیرسان بەس توخوا سەرۆکی پەرلەمان حەزم لێ ئەوە بگەینم بابان
15 سانیە بۆ کوردبوون بێت بۆ خاتری خوا ئێسعا دەکەم بە حزبایەتی قسە دەکەن ڕێتدا با کوردایەتی قسە بکەم باش دیسان حەزرەتی نوح کە کەشتی ڕاوەستاوە دیسان هەر لە چیای جوودی ڕاوەستاوە ئەویش دیسان شایەدی ئەوە دەدات کە کوردستانە باشە ئێمە کەچی تەماشای کوڕی ئەرزی دەکەین گۆی زەوی دەکەین تەنها ناوی ئێمەی لەسەر نییە یعنی شەرمە بەڕاستی کارەساتە لە کارەساتی هەڵەبجە کارەساتتر ئەوەیە ئێمە حەزبایەتی پێش کوردایەتی بخەین زۆر سپاس ژیان خان برای سروکی پارلمان باشک لقصه کنم للاین ما مستملا احسان و کاکیویدار و ما مستملا ویسی کرام بویا دوباره یا ناکمه تنی آدالم که دوال همو حزب سیاسی کان دکم با همومان پیکوا لجیاتی ململانه سیاسی لدوره که یک دلو یک دنگ بینو پال پشتی حکومتی هرم بکن با اوی زیاتر خدمتگزار پیشکشی دوره که بکت و زور سپاس بله کاک ریبوار سپاس بەناوی خوای گەورە میهرەبان لە ساڵبەگەری ڕۆژی ماتەم و ڕۆژی خەمناکی کوردستان ڕۆژی شەهیدکردنی هەڵەبجە درود بۆ گیانی پاکی بەرزەفری شەهیدانی هەڵەبجە دەنێرین لە ڕاستیدا حەق بوو لەو ڕۆژەوەکو لە دەستپێکیش باسم کرد لە نقطە نیزام جگە لەو قسانەی کە بۆ خاتری ئەوەی کە چ بکرێ بۆ هەڵەبجە بکرێ چیتر ڕێگە نەدرێ ئەندێ لافی ئەولا بەسەر فراکسیۆنەکانی تریا بەسەر حکوومەتە بەڵام بەداخەوە کرا من دەپرسم من بەش بە حاڵی خۆم وەکو کوڕە شەهیدێک و وەکو نەوەی شەهیدێک و وەکو ئامۆزای شەهیدێک دیسان وەکو کوڕێک کە لە دەڤەرێک پێی دەڵێن دەڤەری سەر بڵندی بارزان 8,000 شەهیدی داوە و ئەندامی فراکسیۆنێک کە حزبەکەم لە 46ەوە تاوەکو ئێستا شەهیدی داوە بە بەردەوام من دەپرسم کەس لە خۆمان بەدڵ سۆستر نازانین بۆی کە بتوانین کارێک بۆ هەڵەبجە بکەین بۆیە ئەوەی کە حەقە داوای لێبردن بکە ئەوانن کە بازاری سیاسیان بە قوربانیانی هەڵەبجە دەفرۆشن من قسەی خۆمەکەم بەڕێ سەرۆکی پەرلەمان بە بەڵگەی ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بڕیارێکی داوە بۆ ناساندنی هەڵەبجە وەکو پارێزگا فەرمونون بچن لە بەغدا ئەم بڕیارە بنە بواری جێبەجێکردنەوە دێمە سەر بابەتەکە بەڕێ سەرۆکی پەرلەمان دیارە زۆر لە بەڕێزان باسییان لەوە کرد کە چۆن خزمەتگوزاری پێشکەش بە هەڵەبجە بکرێت کە من بە هەموو شێوەیەک پاڵپشتم چکە من دەزانم ئیدارەکانی سلێمانی وەکو پێویست ئاوەڕیان لە هەڵەبجە نەداوەتەوە ئەو شارەتا وەکو ئێستا بێناز ماوەتەوە بەڵام ئەوەی کە من دەمەوێت هەڵوەسەی لەسەر بکەم بریتە لەوەی کە چۆن هەڵەبجە وەکو سەرمایەیەکی معنەوی چۆن بتوانین کاری بۆ بکەین کە ئاوا بناسرێ من لێرەوە بەڕێ سەرۆکی پەرلەمان داواکەم کە شەهید خاڵە عومەر وەکو لە دیکۆمنتەرەکانی عێراقا لە سەردراوی عێراق و لە هەموو دیکۆمنتەران عێراق بوونی هەبێ ئەو وێنەیە هەبێ و داواشەکەم وەکو پەرلەمان بۆ پیادەکردنی دیبلۆماسیەتی پەرلەمان هەوڵدەن لەگەڵ پەرلەمانانی وڵاتان کە ئەم بابەتە ئەگەر چی تاوەکو ێستا بەداخەوە بە جینۆساید نەناسرانراوە بەڵام هەوڵ بدەن بەلانی کەم لە ئاس پەرلەمانانی دنیا ئەم بابەتە بەخەر بگرێەوە بگرێتە ڕوو زۆر سپاس شتێک نییە لە ناو هەرێمی کوردستانە ناوی ئیدارەی سلێمانی و ئیدارەی هەولێر و ئیدارەی دهۆک بێ حکوومەتی هەرێمی کوردستانە و هەرێمی کوردستان پێکاتووە لە 4 پارێزگا ئەم 4 پارێزگایە بەیەکەوە حکوومەتی هەرێمی کوردستان پێکەێنن حکوومەتی هەرێمی کوردستان بە تەواوی پێکاتەکانیەوە بەرپرسە لە خزمەتکردنی تەواوی دانیشتوانەکەی داواتان لە یەکەم با قسەکانمان لە ئاست گرنگی دۆخی هەڵەبجەیە بێ بەڵێ ئاشنا خان فەرموون بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان بە خێراتنی تیمی حکوومەتەکەم سەرەتا سەری ڕێز لە ئاس شەهیدان و ڕۆحیەتی بەرزی قوربانی دانی خەڵکو و خاکی هەڵەبجە دانەوێنم دوای 33 ساڵ بەسەر تاوانی بردمانی پارێزگای هەڵەبجە بە چەکی کیمیایی بەتەنها یەک چاو بگێڕی بەناو شاری هەڵەبجە ئازانی کە حکوومەتی هەرێمی کوردستان نەک بەتەنها خزمەتی ئەو شارەی نەکردووە خزمەتی ئەو پارێزگایی نەکردووە بەڵکو بە جۆرێک لە جۆرەکان سزاشی داون ناکرێت یعنی زۆر بەداخەوە لە دوای 30 ساڵ لە دوای ڕاپەڕین ئێمە بڵین ئەبێ بەپەلا قوربانیانی چەکی کیمیایی و بریندارانی چەکی کیمیایی چارەسەر بکرێن بەپەلەی چی لە دوای 30 ساڵ بۆیە من ئەمە بە دەرفەتێکی باشە زانم چەند پێشنیارێکە خەمە ڕوو بۆ بەڕێزان لە تیمی حکوومەت
بەم شێوەی خوارەوە پێکێنانی بردێک بۆ ئاوەدانکردنەوە و قەرەبووکردنەوەی بەرکەوتوان و زیان لێکەوتوانی هەڵەبجە و بە دوواداچوون و جێبەجێکردنی هەموو پرۆژەکان بە مەرجێک سەرۆکی ئەو بۆردە یان با بڵین ئەو دەستەی کە دروستەکرێ بە پلەی وەزیر یان جێگیری وەزیر بێت و پەیوەندی ڕاستەوخۆی لەگەڵ ئەنجومەنی وەزیرانە هەبێ ئەمە بۆ هەموو ئەو بابەتانەی کە باس کرا چ دروستکردنی مەرزەکان بێەوەی هاوڕێیانم ئاماژیان پێیا پشتیوانیانەکەم چ بۆ ئەو کێشانە بێت کە مەسەلەن پەیوەندی بە دروستکردنی خوێندنگە و پەیوەندی بە وەزارەتەکانی خوێندنی باڵاوە هەیە ئەم بۆردە ئەم کارانە بکات دووهەم دیاریکردنی بودجەیەکی تایبەتی ساڵانە وەکو هاوڕێیان وتیان بە لە بەرچاوگرتنی گەورەی کارەساتەکە نەک ئەو ژمارەی دانیشتوانی کە لە پارێزگاکە هەیە و ئەم بۆردە لەلایەن حکوومەتی ناوەند و ئەم ببوورە ئەم بودجەیە لەلایەن حکوومەتی ناوەند و حکوومەت یاریمی کوردستان بۆ شارەکە بخێتە بەس بەردەستی ئەو بۆردەی کە لە سەرەتاوە ئاماژەم پێکرد سێهەم نوێنەرەکانی کورد لە بەغدا و حکوومەتی هەرێم و لایەنە سیاسیەکان فشار زیاتر بکەن بۆ سەر حکوومەتی عێراق بە مەبەستی دانان بە بڕیارەکان و یاسا پەیوەندیدارەکان کە لە ماوەی ڕابردووە دەرکراوە لە پەرلەمانی کوردستانەوە سپاس زۆر سپاس شنۆخان فەرموو بەنای خوای گەورە درود بۆ گیانی پاکی شەهیدانی هەڵەبجە و سەرجەم شەهیدانی ڕێگای ڕزگاری بەڕێستەرۆکی پەرلەمان هەرچەنە دوو جار ڕوونکردنەوەدا لەسەر ئامادەنەبوونی بەشێک لە وەزیرەکان بەڵام قسەکانی من لەسەر کەرتی تەندروستیە و پەیوەندی بە وەزیری تەندروستیەوە هەیە هیوادارم لە ڕاپسپاردەی کۆتایی یا بەشێک لە ئەگەر هەموو سەرنجەکانی ژێنەکرێتەوە بەشێکیان جێبکرێتەوە بەڕێستەرۆکی پەرلەمان لە پارێزگای هەڵەبجە نەخۆشخانەیەک هەیە بۆ بەرکەوتوانی چەکی کیمیایی کە ماوەی 14 ساڵە لەلایەن کۆمپانیای زاگرۆسەوە دروست کراوە لە ساڵ 95 تەواو بووە بەڵام ئەو لە سەدا پێنجەی کە ماوە کۆمپانیاکە بە بیانووی وەرنەگرتنی سلفە تەواوی ناکە لە ئێستادا لەناو بیناکە لە ڕێگەی ڕێکخراوی ژیان بۆ مافەکانی مرۆڤ کە وڵاتی ئەڵمانیا فەندی دەکات بەشێک لە خزمەتگوزاری بەتایبەت لە بواری ڕاهێنان و لایانی دەرونی پێشکەش دەکات ئەرکی سەرشانی حکوومەتە وەزارەتی تەندروستی بەتایبەت کە فشار لەسەر کۆمپانیا جێبەجێکار بکات بۆ تەواوکردنی نەخۆشخانەکە هەروەها ئامێری پێویستیشی بۆ دابین کات لە بەرەوەی 14 ساڵ بەسەر ئەوەیە تەپڕ دەبێت هێشتا تەواو نەکراوە کە دەبوو لە ماوەی 2 ساڵە تەواو بکرێ هەروەها نەخۆشخانەی بیارە هەیە ئەم نەخۆشخانەیە بیناکەی لەسەر ئەرکی سەرۆک مامجەلال دروست کراوە نەستافی تەندروستی نەستافی پێویستی تەندروستی بۆ دابین کراوە وەنە ئامێری و تەواوی پێداویستی پزیشکی بۆ دابین کراوە لە ئێستادا لەناو بینای ئەم نەخۆشخانەیە تەنها لە ڕێگەی هاوکاری کونسوڵی چیک بە بڕی 100,000 دلار بەشی منداڵبوونی سروشتی لێکراوەتەوە کە ئەمەش دووبارەدا لە حکوومەت و وەزارەتی تەندروستی دەکەم کارچیز دووە ستافێکی 85 کەسی لە هێزکاری تەندروستی وەروە ئامێر و تەواوی پێداویستی پزیشکی بۆ دابین بکەم بەڕێستەرۆکی پەرلەمانتاوەکو ئێستا لە پارێزگای هەڵەبجە ئامێری قەستەرەی دڵ نییە کە ئەویش بیناکەی لەلایەن ڕێکخراوی کۆچ و کۆچبەرانی جیهانی زۆر سپاس هەر وەزیرێکی بەڕێز کە ئێستا لێرە حضوری نەبێ لەبەرەوە بۆ کە ئەندامانی بەڕێزی پەرلەمان لە یادداشتەکانیان داوایان نەکردووە و ئێمەش داوامان لە ئەنجومەنی وەزیران نەکردووە بۆ ئەوەی ئامادە بن بۆیە ئامادە نەبوون ئەگینا ئەگەر حوت وەزیر ئامادە بوو بێ دڵنیام ئەگەر بە خەڵکی تریشیان وەزیری بەڕێزی تریشمان بانگهێشت بکردایە دەهاتن بۆ میوانداریەکەمان کاک یاسین فەرموون بەناوی خوای گەورە و میهرەبان سەڵی ڕێز و نەوازش بۆ شەهیدانی هەڵەبجەدا دەنێم بەڕێز سەرۆکی پەرلەمان بۆ بزانم ئەو سێ لوژنەیەی کە ئەو راپۆرتیان خوێندەوە هەموو داواکاریەکانی تێدا بوو پێویست ناکە ئەو هەموو قسە و باسە لەسەر هەڵەبجە هێرۆشی مای کوردستانە بەڵام من دوو داواکاریم هەیە لە بەڕێز وەزیری کشت و کاڵ ئەویش دروستکردنی ساردخانەیەکی گەورە لە هەڵەبجەی لە بەرەوەی ساڵانە 30,000 تەن 35,000 تەن هەنار دێتە بەرهەم کاتێک کە ئەو هەنارە عرض دەکرێت سعرێکی کەم دەکات ئەگەر ساردخانەیەک هەبێ جوتیارەکان لەوەی دانێن
ئەوە دوای ئەوەی کە هەنار بەسەر چوو پارەی باشیان بۆ دەکات. پێشنیارێکی کەشم بۆ وەزیری کشتتوکاڵ ئەوەیە کە جۆگایەکەیە لە هەڵەبجەی 30 کیلۆمەترە ئەگەر بێت و سیفۆن بکرێ بۆ زەراعەت زۆر باشە جوتیارەکانمان دەتوان ئیسیفادە لێ بکەن. بەڵام بەدەر لەو قسانەی کە ئەو بەڕێزانە کردیان کە پێشگیری هەرسێ لژنەکەی دەکەم هەموو تەواون من دەمەوێت حکوومەتی هەرێمی کوردستان لژنەیەک دروست بکە ئەو جاش و مستەشارانەی کە لە ئەنفال بەشدار بوون ئەگەر محکەمەشیان ناکەن داوا لە وەزیری ناوخۆ دەکەم حیمایەکانیان لێ بستێنێتەوە لەبەرەوەی ئێستاش کوڕەکانیان بە بەرچاوی کوڕەکانی ئێمە تەناشی بە سیارەی لەگزز و وەنەوشە دەکەن و پۆزمان بەسەردا لێدەن. یعنی بەڕاستی ناکرێت کابرا دوێنێ لە ئەنفالدا بەشدار بوو بێ ئەو ڕۆبێ ئێمە بەسەر کوڕەکانمان بکەوێ. ئێستاش ئەوانەی ئەنفالیان کردووە ئەوانە بەقەدرتن لەوانەی ئەوانەی کە شۆڕەشیان کردووە و پێشمەرگە بوون. پێشمەرگەمان هەیە ئێستا لە ناو بازاری ڕانیێ تەماتەی دەفرۆشێ بەڵام جاشمان هەیە ئێستا کە بە ملیۆن دلار عەرزی داگیر کردووە لە کوردستان. سپاس فەرموون کاکارۆن. بە ناوی خودای گەورە مێهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان لە سەرەتادا پشگیری تەواوی قسەی هەواڵام دەکەم بۆ خزمەتکردنی بواری خەدەمی پارێزگای هەڵەبجە و پشتیوانی تەواوی قسەکانی مامۆستا بەکر دەکەم کە دەبووە نەک هەر سەرۆکی حکومەت و جێگرەکەی بەڵکو تەواوی کابینە وزارەکەی حکومەت هەرێمی کوردستان ئەمڕۆ لێرە ئامادە بوونە چکەی پرسێک لەوە گرنگتر نییە. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێزان ئەندامانی پەرلەمان وێ ڕاگەیاندنی چەند خزمەتێکی گرنگ بە شاری هەڵەبجە بەڵام بیرمان نەچێت کە ئێمە 30 ساڵە خەریکی قسەکردنی کوا کردارەکانمان 30 ساڵە خەریکی دووبارەکردنەوەی هەمان گوتارین ئەی کوا کردارەکانمان. بەڕێزان بەڕێز سەرۆکی پەرلەمان هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕین و سۆران و بادینان و سلێمانی و هەولێر و تەواوی شار و شارۆچکانی کوردستان و تەواوی کۆمەڵانی خەڵکی کوردستان هەڵگری هەمان پێیان و هەمان معاناتن بۆ کێشەکانیان کە ئێستا هەمویان زاندارن. بەڕێز سەرۆکی پەرلەمان هەڵەبجەیەکان بریندارن دڵنیابن هیچ کامێک لەو قاعیکەیە لێرە دانیشتوونێمە نەخۆشیان دەوێن و نەتاقەتیەوەیان هەیە کە جوێ لە قسە دووبارەکانمان بگرن. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئاسانە بە قسەکردن گزارش لە زامی برینداربوونی هەڵەبجەیەکان بکەین و لێرە کە دەرچوین سواری وەنەوشە و سیارە ئاخر مۆدلەکانمان بین و بڕۆنی دەرەوە بیرمان بچێتەوە. بەڵام هەرگیز ئەمە لەو زامە کەم ناکاتەوە تکاتان لێ دەکەم باقسەکان تەواوکەم جەم لە هەمووتان گرمنیش. ئەمە هەرگیز لەو زامە کەم ناکاتەوە کە ئێستا کە ئێمە قسە دەکەین 33 هەڵەبجەی برینداری چیمیاباران لەسەر مەرگدان کە خەریکن جان دەسپێرن. بەڕێز سەرۆکی پەرلەمان من دڵنیاتان دەکەمەوە نەک هەڵەبجەیەکان خەریکە تەواوی کوردستانیان ڕقیان لە هەمومان دەبێتەوە لەبەرەوەی کە ئێمە خەریکی قسەی دووبارەین و هیچ کاتێک خەریکی قسەی واقعی و کردداری نین. 5,000 دایک دەرجیان سوتا لە هەڵەبجە کوا بە فعلی خزمەتکردنی شاری هەڵەبجە و تەواوی ناوچەکانی تری کوردستان. یادی ئەمفال دێکە لەوێ قسەی جدیتریشمان دەبێت کوا ئاوەردانەوە و وەڵامدانەوەی خەمی 182,000 ئەمفال کوا ئاوەردانەوەی قوربانیدانی تەواوی خەڵکی هەرێمی کوردستان بەگشتی. تازە بە تازە دوای 30 ساڵ ئێمە هاتوین دانیشتێکی پەرلەمان تەرخان دەکەین بۆی کە بە قسە بین گزارش لە زام و برینداربوونی هەڵەبجەیەکان بکەین. بەداخەوە من تەمەنام دەکرد کە ئەمڕۆ ئەم دانیشتە کەلانی کەم بۆ قسەکردن حزبی نەبووە و بەو نەفەسە حزبی قسەکرایە. زۆر سپاس زۆر سپاس. فەرموو. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان وێڕای هاوغەمی خۆم بۆ شەهیدان و قوربانانی هەڵەبجە دەردەبڕم. هەڵەبجە زامێکە هەرگیز ساڕێژبوونی نییە. حکومەت ئەرکی سەرشانێتی هەموو خزمەتگوزاریەک پێشکەشی هاوڵاتیەک بکات بێجیاوازی جا پێویست ناکە نە حکومەت نە پەرلەمانتاریش تەرخانکردنی بودجەیەک بۆ دروستکردنی پردێک پاش دەیان ساڵ بکەنە منەت بەسەر هەڵەبجەوە. بەڕێزان من باوەڕم وایە خزمەتگوزاری و ئاوەدانی بابەتێک نییە کە پەرلەمانتا لێرەدا بڕیاری لەسەردا. ڕاستە موچەیەکی مانگانە بۆ کەسوکاری شەهیدان بڕاوەتەوە ئێستا بووە تا 2 مانگ جارێک بەڵام ئەوەی من بەلامەوە زۆر گرنگە و زەڕورە پەرلەمان کاری لەسەر بکات و بڕیاری لەسەر بدات. چارەنووسی ونبووەکان و بریندارەکان جێگەی داخە 33 ساڵ بەسەر ئەو کارەسەتادادا تێپەر دەبێ بریندارانی کیمیای باران ئاواتی مەرگیان لەگەڵ ئازیزانیان لە 16/1986 دەخوازن. بەڕێزان جێگە قبولکردنیە کە دەزوەردان لە دۆزینەوەی مناڵەوەنبووەکان بە شێوەیەک بووە هیچ دایک و باوکێکی هەڵەبجە باوەڕیان تەنانەت نەک بە لیژنە و بەرپرساری پەیوەندیدار نەماوە بەڵکو باوەڕیان بە پشکنینەکانی DNA نەماوە. من لێرە داوا دەکەم پەرلەمانی کوردستان کار بۆ دامەزراندنی فەرمانگەیەکی تایبەت بە چارەنووسی مناڵەوەنبووەکانی هەڵەبجە بکات چونکە ژیانی ئەوان کە
دۆزراونەتەوە پێمان دەڵێت هیچ مناڵێکی ون بوو ئاوات بە دۆزینەوە و گەڕانەوەی هەڵەبجە ناخوازێت ون بوویەت دەڵێت من چەندین جار داوام لە سەرۆکی حکومەت و سەرۆکی هەرێم کردووە کە بۆ چەند دقیقەیەک بیان بینم تا ئێستا ڕێگەم پێ نەدراوە پەرلەمان و حکومەتی هەرێم حکومەتی ناوەند پابەند بکات لە زووترین کاتدا کە لە ساڵی 2020 تێپەڕ نەکات قەرەبووی گەورەی سەردەم قوربانیان و کەسوکاریان بکاتەوە ئەنجومەنی پارێزگا پێک بێت کە لە بەرواری 4 دەی 2016 وەزارەتی ناوخۆ بۆ ئەنجومەنی وەزیرانی ناردووە هەموو ئەو امتیازانەی کە لە پارێزگای بوون بە هەڵەبجە دەگرێتەوە چەند نیو دقە بەڕە سەرۆکی پەرلەمان دابین کرەوە بودجەی ساڵانە کردنەوەی مەرز بەڕێوەبەرایەتی گشتی سەرجەم وەزارەتەکان کارگە و بڕاندی خۆی پەیمانگە لە قەزا و ناحیەکان و زۆربەی شتی تریش بەڕێ سەرۆکی پەرلەمان لێرە داوا دەکەم یادێکی پرشکۆ بۆ 4 بۆ یادیان فال لە پەرلەمان ئەنجام بدرێت. بەڵێ فەرموون بەڵێ کاک سیروان با کاک سیروان قسە بکە هەر کەس مەسئولە لە تەسەڕفی خۆی بەڵێ بەڵێ کاک سیروان ئاخر کەسە دوایەوە پشووەرەگرین سعات 3 دەگەڕێینەوە فەرموون کاک سیروان پشووەرەگرین و دەگەڕێینەوە سعات 3 دەگەڕێینەوە فەرموون بە ناوی خۆی گەورە بەڕێ سەرۆکی پەرلەمان لە یادی هەڵەبجەیە من بۆ خۆم لە کاتی کارەساتی هەڵەبجەیە 18 ساڵ بووم مانیە پێش ئەوە کوشایەت حاڵێک لە هەڵەبجە بووم هەڵەبجەم بینیوە و کاڵێم 18 ساڵ ینی کامل بووم ئەتوانم شتەکانم بیر بێتەوە لە دوای کارەساتی هەڵەبجە بە چەند مانیەک سەردانی هەڵەبجەم کرد بوو کە قوتابی بووین لە دوای ئەوە دوای 33 ساڵیش هەر سەردانی هەڵەبجەم کردووە وەک شاید حاڵێک گەڵێم بۆی قسەکانی ئەم برادەرانم هاوڕێیانم دووبارە نەکەمەوە هەڵەبجە وەکو خۆیەتی عیبی نییە هەروەکو خۆیەتی شەڕی حیزبەکانیش هەروەکو خۆیەتی بڕوان پێ بکەن ئەو ساژەرۆکو ئێرە بوو ماوەیەک لە ئەڵمانیا وەک متەرجم کارمە کرد بۆ بە جینۆسایدکردنی هەڵەبجە هەرم شەڕە بووە چەند کتێبێکم بۆ لە زمانی کوردیەوە کردو بە عەرەبی و بە ئەڵمانی ئێستا لە دادگاکان هەیە هەرم شەڕی تیا بووە با بێمە سەر چارەسەر و گلەکان ئاوا ئەگەێنم ئەو وێنانی کە هاوڕەکانم پیشانیانان هەرە وێنانن و نەگۆڕاون ئێمە نەمانتوانیوە هیچ بکەین بڕاک ئەو پایتەختە جوانە بوو کە لە جەنگی جیهانیە تەخت بوو کە دوای جەنگ کۆتایی هادویستیان دروستی کەنەوە هیچ کەسێک شاید نەمابوو بزان ئەم بینایە لەکوێ بووە یەک وێنەی دەستکرد هەبوو ئەو وێنەیان هێنا دروستیان کردەوە ئێستا هەزاران شایەتمان هەیە شاید حاڵن کە ئەزانن هەڵەبجە چۆن بۆ ناتوان دروستیکەنەوە ئەوە ئیتر خواوای کردوین و ئێمەش ئەم میلەتین بەداخەوە پێشنیازم هەیە من یەکەم شت بۆ بە جینۆسایدکردنی هەڵەبجە ئەو هەنگاوانەی کە نراون تەواو نین ئەوە ئەبێ دەستە و لژنەی جوانی بۆ دروست کرێت بە دەر لە حیزبایەتی چونکە بەڕاستی من ئەو چەند 23 ساڵێک کە لە دەرەوە بووم هەر کەسێک کە لە دەرۆژیاوە پارەی ناردووە بۆ ئەوەی هاوکاری هەڵەبجە بکان نەگەیشتووە حکومەتەکانیش پارەیان ناردووە فەندیان کردووە ئەوش هەر نەگەیشتووە ئەمڕۆ زۆرینەی خەڵک سەردانی مۆنومنتی هەڵەبجەیان کرد لەگەڵ مۆنومنتی چەمچەماڵیش بچن سەیری کەمزان چەند وێرانەیە ئەو یادە جوانەی تیاکرێتەوە هەرو ڕۆژێ چەند وێرانەیە کۆتاشتم ئەڵێم وەکو هەموو هاوڕێیانم ئەو بۆردە دروست کرێت و لە کەسی پسپۆر بودجەیەکی بۆ تەرخان کرێت و ئەم یادەش وەکو یادێکی زۆر سپاس بەڕێزان بۆ ماوەی 1 سعات پشووەرەگرین سعات 3 دەست بە کۆبوونەوەکەینەوە